کۆ تەنها بە مەبەستی بڕوانامە بەخشینەوە دانەمەزراوە. زانکۆ ئامانجی تەنها پێگەیاندنی کادر نییە. ئەگەر لە خودی زاراوەکەەوە دەست پێ بکەین، زاراوەکە بەڕێزان لە ئەسڵە زاراوەیەکی گریکیە، یونیڤەرسیتی لە ئەسڵە زاراوەیەکی گریکیە بە مانای کۆمەڵگای مامۆستایان و زانایان دێت. واتە فەلسەفەی زانکۆ لەو خاڵەوە سەرچاواگرێت کە کۆکردنەوەی زانایانە، کۆکردنەوەی بیرمەندانە، کۆکردنەوەی فەیلسوفەکانە، کۆکردنەوەی دانایانە لە ناوەندێکە بە مەبەستی خزمەتکردن، بە مەبەستی توێژینەوە، بە مەبەستی داهێنان لە پێناو گەشە پێدانی ژیانی کۆمەڵی مرۆڤایەتیدا. ئەمە ئامانجی سەرەکی زانکۆیە، ئەمە فەلسەفەی زانکۆیە. لەپاڵ ئەمە هەر ئەو زانایانە، هەر ئەو دانایانە، هەر ئەو فەیلسوفانە ئەرکێکی ترش ئەگرنە ئەستۆ ئەرکی پێگەیاندنی گروپێکە، پێگەیاندنی کۆمەڵانێکە کە بتوانن بڕۆن بە شێوەی کارێکی، بە شێوەی پراکتیک، بە شێوەی فعلی لە ناو کۆمەلگادا پەیامی زانکۆ جێبەجێ بکەن، ئامانجەکان، توێژینەوەکانی زانکۆ جێبەجێ بکەن کە مامۆستاکانن و لەوێ بتوانن خزمەت بکەن. واتە زانکۆ سەرباری ئەوەی کە ناوەندێکە تێیدا زانایان کۆبنەوە، تێیدا زانایان توێژینەوە ئەکەن، لێکۆڵینەوە ئەکەن، لە هەمان کاتدا کەسانێک پێگەێنن کە ئەمڕۆ خوێندکار جێ ئەوانەی گرتوێتەوە، کەسانێک پێگەێنن بتوانن ڕۆڵیان هەبێ لە ناو زانکۆ، لە پەرەپێدان و لە گەشەپێدان و لە پێشخستنی زانکۆ. زانکۆ لە کۆنەوە تا ئێستا هەمیشە چاوی لەسەر بووە، هەمیشە ئاواتی لەسەر هەڵچێنراوە، هەمیشە هیواکان لەسەر زانکۆ بنیاد نراوە. هەمیشە زانکۆ ناوەندێک بووە چاوەڕێ ئەوەی لێ کراوە کە بتوانێ گۆڕانکاری لە ژیانی کۆمەڵە ئەنجام بدا، کە بتوانێ ئاراستەی ژیانی کۆمەڵ بگۆڕێ. و هەموو گۆڕانکاریەکان بە درێژایی نزیکەی 1000 ساڵ لە دوای دروستبوونی زانکۆوە ئەگەر سیر بکەین لە هەموو ئاستەکان، لە ئاسی زانستی، لە ئاسی پزیشکی، لە زانستی لە بەشە زانستەکەی، لە ئاسی پزیشکی، لە ئاسی کیمیا، لە ئاسی بایۆلۆژی، لە ئاسی فیزیا، لە هەموو ئاستەکان ئەبینین یان زانایانی زانکۆن، مامۆستایانی زانکۆن، یان دەرچووەکانی زانکۆن بەو کارە هەستاون. کەواتە ئەوە زانایانی زانکۆن، ئەوە مامۆستایانی زانکۆن توانیویانە ئاراستەی ژیانی کۆمەلگا بگۆڕن، و توانیویانە لە نەهامەتەکانە، و توانیویانە لە کێشەکانە کە تازەترینیان ئێستا ئەو کێشە گەورەی کە بەرۆکی کۆمەڵی گرتووە، ئەم پەتایی کە ئێستا بڵاو بەتەوە، ئەوە زاناکانن لە ڕێی کۆمپانیەکانەوە، لە ڕێی زانکۆکانەوە خەریکی چارەسەر و دۆزینەوەی چەند جۆرێ ڤاکسین و ئەو شتانن. کەواتە زانکۆ تەنها ئیشی بەخشینەوەی بڕوانامە نییە، بەڵکو ئیشی داهێنانە، بەڵکو ئیشی پێگەیاندنە، و بەڵکو ئیشی گۆڕانکاریە لە ژیان و ئاراستەی ژیانی کۆمەلگای مرۆڤایەتیدا. هەرەمەش وای کردووە زانکۆ ڕۆڵی قیادە ببینێ و بتوانێ ڕۆڵی خۆی هەبێ لە گۆڕانکاری لە ژیانی کۆمەڵی مرۆڤایەتیدا. ئەگەر سەیری بەرهەمی زاناکان بکەین، ئەگەر سەیری بەرهەمی فەیلسوفەکان بکەین، ئەو ڕاستیەمان بۆ ئەسەلمێت کە زانکۆ پێویستە ئەو ناوەندە بێت کە ڕۆڵی هەبێت لە گۆڕانکاری لە ژیانی مرۆڤایەتیدا. سەیری لایەنی پزیشکی بکە، سەیری ئەو ڕووناکیە بکە، سەیری ئەو کارەبا بکە، سەیری ئەو تەکنەلۆژیا پێشکەوتووە بکە کە ئێستا لە بەردەستمانایە. ئەمانە هەموو یان بەرهەمی زانکۆن، زانایانی زانکۆن، یان بەرهەمی کەسانێکن لە زانکۆ دەرچوونە و لە زانکۆ پێگەیشتون. بۆیە پێویستە ئێمە کار بۆ بکەین لە هەرێمەکەماندا کە زانکۆ بخەینەوە سەر مەساری ڕاستەقینەی خۆی. چونکە ئێستا بەڕاستی ئێستا لە لای ئێمە زانکۆ لەسەر مەسار و ئەرکی ڕاستەقینەی خۆی لایداوە و سەرقاڵی هەندێک شتە کە ئیشی لاوەکی زانکۆیە و ئیشی سەرەکی زانکۆ نییە، و هۆکارەکانیشی دیارە و ئاماژەشی پێکەن. سەبارەت بە ئەوەی
ئایا زانکۆ توانیوێتی ئەتوانێت ڕۆڵ ببینێ یاخود توانیوێتی و ئاسی زانکۆکانی هەرێم چۆنە لە پێشخستنی ژیانی کۆمەلگای مرۆڤایەتیدا یاخود لە هەرێمدا. حتمما لەسەر ئاسی هەموو جیهان وەک باسمان کرد ئەوە زانکۆکانن قیادەی بزوتنەوەی تەکنەلۆژی و بزوتنەوەی زانستی ئەکەن. ئەوە زانکۆکانن چ بەڕاستەوخۆ چ بە شێوەیەکی ناڕاستەوخۆ لە ڕێ ئەو بەرهەمانەوە ئەوانەی کە پیان گەیاندون و خستونیانەتە ناوەندەکانەوە خەریکی ئیش و کارن و ڕۆڵیان هەیە لە گەشە پێدانی ژیانی کۆمەلگادا. ئایا ئێمە لە هەرێم توانیومانە زانکۆکانی ئێمە توانیوێتی بەو ڕۆڵە هەسێت زانکۆکانی ئێمە گەیشتۆتە ئەو ئاستە ئەڵێن بەداخەوە نەخێر نەیتوانیوە زانکۆکان نەیان توانیوە ئەو ڕۆڵە ببینن نەیان توانیوە وەکو زانکۆکانی جیهان ڕۆڵیان هەبێت لە گەشە پێدانی ژیانی کۆمەڵی مرۆڤایەتی کۆمەلگای هەرێمی کوردستاندا. پێچێت ئێستا پرسیارە دروست بێ یاخۆ هەندێشت بوو ڕژێنرێت ئەی زانکۆکان گەشیان کردووە زانکۆکانەوە زانکۆ کاتێک گەشە کردووە زانکۆ کاتێک ڕۆڵی بینیوە کە توانی بێتی ئاراستەی کۆمەڵ بکات کە نەتوانێت ئاراستەی کۆمەڵ بکات نەتوانێت شوێندەستی دیار نەبێت لە ژیانی کۆمەڵی ئێمە باسی زانکۆکانی کوردستانی کۆمەڵی کوردستاندا کەواتە ڕۆڵی نەبینیوە. ئەتوانین ئێمە ئەو پرسیارە بکەین ئایا ڕۆڵی زانکۆکانی هەرێم چی بووە لەسەر ئاسی نەک نێودەوڵەتی لەسەر ئاسی ناوخۆش توانیوانە هیچ بکەین زانکۆکان توانیویانە هیچ داهێنانێ بکەن زانکۆکان توانیویانە گۆڕانکاریەک لە ژیانی کۆمەلگاکەماندا بکەن. من بەش بە حاڵی خۆم ئەڵێم نەخێر نەیان توانیوە و هۆکارەکانیشی ئاشکرایەوە ئێستاکە بە کورتی ئاماژەی پێەکەن. فەمەن کۆمەڵی هۆکار هەیە کە ڕێگرە لەوەی زانکۆ لە هەرێمی کوردستاندا بتوانێت دەوری خۆی ببینێ. بەشێکیان هۆکاری زانستیە بەشێکیان هۆکاری کارگێڕیە و بەشێکیان هۆکاری تەکنیکیە. فەمەن هۆکاری زانستیەکان کۆمەڵێ لقی لێ ئەبێتەوە بەڕاستی کە ئەمە جەوهەری بابەتەکەیە دواتر هۆکارە کارگێڕەکانە سەرەتا هۆکارە زانستیەکانە اینجا هۆکارە کارگێڕەکان دێت کە بۆچی زانکۆ نەیتوانیوە لە هەرێمی کوردستاندا ڕۆڵی خۆی ببینێ. لە هۆکارە زانستیەکان بۆ نمونە ئێمە گرفتی پرۆگرامەکانمان هەیە. یەکێک لە کێشەکانی زانکۆکانی ئێمە بەڕێزان ئەوەیە کە ئەو زانکۆیە لە سەری سەرەوە ئەتوانین لە پێشی زانکۆشەوە لە وەزارەتیشەوە هەتا سەرۆک بەشێک هیچ بەدواداچوونێک نییە بۆی هیچ لێپێچینەوەیەک نییە هیچ لێپرسینەوەیەک نییە یعنی ئەو مامۆستایانە ئەو بەشە ئەو سەرۆکایەتی بەشە ئەو ڕاگرایەتیە ئەو سەرۆکایەتی زانکۆیە خۆشبەختانە سەرۆکی یاریدەری سەرۆکی زانکۆش لێرەیە هیچ لێپرسینەوەیەک نییە لەگەرانە ڕۆژە لە ڕۆژان ناوتی ئەرێ ئاسی پرۆگرامەکانی ئێوە چییە ئاسی مامۆستاکانتان چییە ئاسی خوێندکارەکانتان چییە هیچ شتێک لەم بینە نابین لە سەرەتای زانکۆی گەرمیانەوە بۆ نمونە کە دروست بووە من لە سەرەتاوەتی دام هەتا ئێستا پێشەوەی دروست بێت 10 ساڵ پێشەوەی 7 ساڵ پێشەوەی دروست بێت من لە زانکۆ بووە تەنیا کۆلێجە بوو لێرە دواتر بوو بێت تا ئەمڕۆ نەمان بینی ڕۆژە لە ڕۆژان لژنەیەک لە وەزارەتەوە لە شوێنێکەوە بێت بە دواداچوونێ بکە بزان ئاسی پرۆگرامەکان چۆنە چۆمسکی ئەڵێ ئەگەر پرۆگرامێک بابەتێک مامۆسایەکی زانکۆ بابەتێکی بۆ 5 ساڵ بەسەر یەکەوە وتەوە ئەمە وتەی چۆمسکیە ئەڵێ ئەگەر 5 ساڵ بەسەر یەکەوە وتیەوە دوو حاڵەتە یان پرۆگرام خوێندن لەو وڵاتە لەو هەرێمە جامی کردووە وەستاوە یان مێشی ئەو مامۆستایە وەستاوە لەم دوو حاڵەتە بە دەرنیە ئەگەر هاتوو کاتەکە تەواو کاکتۆر بەزەگەر بە خێرای ئاماژەی پێ چاریشمان نەوت دواتر دەرفەتمانە بێ لە گفتوگۆ لەگەڵ بەشدارانە دەی باشە کێ بە دواداچوونی کردووە من مامۆسایەکم لەو زانکۆیە لەوەتەی دروست بووە لە 2002 تا ئێستا کێ پرسیوەتی من چی ئەڵێمەوە کێ پرسیوە کێ ڕۆژە هەستانگاندنی بۆ پرۆگرامەکانم کردووە کێ هەستانگاندنی بۆ پرۆگرامەکانی جەناب کردووە مامۆستاکەریم کاک دکتۆر جەلال کەس ڕۆژان هاتووە بڵێ ئەرێ کاکە ئەو کۆرسبوکێکم بۆ بکەن و شتەکانمان بەنێ بابێن لژنەیە داانێ هەستانگاندێکی بۆ بکەین کەواتە بە دواداچوون نییە ئەمە بۆ سەرجەم بوارەکان ڕاستە بۆ سەرجەم لایەن شتەکانی تری ڕاستە تەنها مامۆستا نییە هەموو بابەتەکانە لە پرۆگرامەوە لە
شێوازی وانەوتنەوە لە زانکۆکانی دنیا بەدواداچوون هەیە بۆ شێوازی وانەوتنەوەی مامۆستا لە زانکۆکانی دنیا مامۆستا لەژێر تەجروبەدایە بە تەجروبە وەرەگیرە کام مامۆستا باشترین زانیاری پێشکەشکە ئەوە زیاتر داواکارە ئەوە نییە بڵێ من دامەزرام لێرە و ئیتر تاو بە ئارەزوی خۆم چی بڵێمەوە ئەیڵێمەوە چی نەڵێمەوە کەس نییە پێم بڵێ سەر چاوت برۆیە لەوێ هەسەنگاندن هەیە بۆ مامۆستاکان بۆ پرۆگرامەکان بۆ بابەتەکان بۆ هەموو شتێک لێرە ئەوەمان نییە ئەمە کێشەی زانستیە لە ڕاستیە کێشەی زانستی لە ئاسی زانکۆکانی هەرێم بەگشتی من سەردانی زۆر زانکۆم کردووە بۆ نمونە یەکێ لە کێشەکان پێشتر وازانە تاقیگە تەنها بۆ لە تەواوی زانکۆکانی هەرێمە ئەمە بۆ خۆی ڕنگدانەوەیە چونکە ئێستا ئێمە سیستمی بۆلۆنیا پرۆسس پێڕەوەکەین کاک دکتۆر یادگارە زانێت سیستمی بۆلۆنیا پرۆسس زیاتر پشت بە لایەنی پراکتیک ئەبەستێ کەمتر پشت بە لایەنی تیۆری ئەبەستێ ێ باشە لایەنی پراکتیکی ئێمە کووە لەکوێ فەرموویەس ئێمە قۆناغی دوومان دەرەشە بۆ قۆناغی سێ لە زۆربەی زانکۆکانی هەرێم هەمان حاڵەتە دەی با بزانین بێن هەستانگانە بکەن بزان تا چەند ڕێژەی چەند لە سەدی بۆلۆنیا پرۆسس ئەو پرۆسە زانستیە پێشکەوتووە کە لە 48 وڵاتە بە فەرمی پێڕەوە کرێ وەلای ئێمەی سەر بە حساب پێڕەوە کرێ بزانین لە سەد تا چەندی پێڕەو کراوە من دڵنیام لە سەد تا دەی پێڕەو نەکراوە لە سەد تا دەی ئەو سیستەمە پێڕەو نەکراوە چونکە هیچ زەمینە سازیەکی بۆ نەکراوە ئەمە گرفتە ئەمە شێواندنە تۆ نە سیستمی بۆڵێنە پێڕەوەکەی نە بە سیستمە کۆنەکەش کارەکەی یعنی معلقی لەو بینە ئەمە چی جۆرە داهێنانێکە کرێت لەم زانکۆدا سپاس کاک دکتۆر دواتر ئەو بەشانی کەماوە گفتوگۆیەکەینەوە دەستان خۆش بە زۆر سپاس مامۆستا بێستیان کاک دکتۆر یادگارە کامتان پێتان باشە کاک دکتۆر فەرموو فەرمامۆستا بەڵێ بەڵێ لێ مایکەی شەکە تەواو ئیشەکە ئەم کاتتان باش و بەخێربێن خۆشحاڵم بە ئامادەبوونتان سوپاس بۆ ڕێخەرانی دیبەیتەکەیش من بەپێی ئەجێندای دیبەیتەکە کۆمەڵێک تەوەر و بابەت و ڕوژێنراوە من لەسەر بنەمای ئەو پرسیار و تەوەرانە بابەتەکەی خۆمم بۆ سەر سێ تەوەردا بەش کردووە بابەتەکانم تێکەڵکێش کردووە و لە سێ ئاستا باسیەکەم هیوادارم جێگەی سەرنج و تێبینی ئێوەش بێ بەڵام وەکو بەرچاوڕوونیەک وەکو پێشەکیەک من حەزەکەم ئەمڕۆ دنیای زانستی ئەمڕۆ دنیای چەمک و زاراوەکانە بەبێ ناسینی زاراوەکان و چەمکەکان پرۆسەکان مانایکیان نییە بۆ ئێمە یعنی ئێمە ئێستا قسە لەسەر مەفهومێکەکەین بە ناوەی زانکۆ بەڵام لە دنیادا نمونەیەکی گشتگیر و میسالی و جیهانی نییە تۆ باسی بکەی بڵێ ئەمە زانکۆیە یعنی زانکۆیەکی گردونیمان نییە لە عالەما بڵێن ئەمە فۆرمێکی پێشکەوتووی زانکۆیە لە هەموو جیهانە و ئەبێ کۆمەڵگەکان چاوی لێ بکەن چونکە زانکۆ ڕاستە دیاردەیەکی خۆرئاواییە دیاردەیەکی ئەوروپیە و لە ناو منزومەی فکری دنیای مۆدێرنا دروست بووە بەڵام ئەم دیاردەیە گواستراوەتەوە هاوردە کراوە نێردراوە بۆ بەشێک لە وڵاتەکانی تر دوجار وڵاتەکانی تر لەسەر بنەمای بارودۆخی سیاسی و ژینگەی کللتوری و توانە ئابوووریەکانیان و سەرچاومرۆیەکانیان ئەم مەفهومەیان بە بارگاوی کردو بە وڵاتەکەی خۆیان بۆیە ئێستا ئێمە کە باسی زانکۆ دەکەین پێویستە ئەسڵ و حەقیقەتی ئەو مەفهومە بزانین یعنی ئایا دیاردەیەکی شەرقیە یا دیاردەیەکی خۆرئاواییە یان ئەوروپیە چونکە ڕاستی ئێمە هەر باسی زانکۆ دەکەین من حەزەکەم چەردەیەکی تاریخی لەسەرەوە باسکەم بۆ ئەوە تۆزێک ڕوون بێتەوە ئەم مەفهومە تەواو دیاردەیەکی مۆدێرنە تەواو دیاردەیەکی زانستی نوێیە تۆ ناتوانانی لە پێش دنیای مۆدێرنە قسە لەسەر زانکۆ بکەیت ڕاستە ئێمە لە دنیای کۆنە هەر لە یۆنانی کۆنەوە مەسەن زانستمان هەبوو معریفەمان هەبوو بەڵام ئەم معریفە و زانستە نەچۆتە ناو ئەکادیمیاوە نەچۆتە ناو پسپۆڕیە زانستیەکانەوە نەچۆتە ناو وەکو چۆن بڵێ بەدامەزراوەی کردنی زانستەکانەوە بۆ نمونە ئێمە هەر لە یۆنانی کۆنەوە تەواوی معریفە جیاوازەکانی هەم سروشتی و هەم مرۆییشمان هەبووە بەڵام لە ناو فکری مۆدێر ناشتێک دروست دەبێ پێی ئەوترێت زانکۆ کۆمەڵگەی ئەوروپی سەدەکانی ناوەڕاست داڕوخانێکی گەورەی سیاسی و ئەخلاقی و پەروەردەیە
کۆمەڵێک دامەزراوەمان هەیە ئەم دامەزراوانە شەرعیەتیان نییە یاسایی نین بە دەوڵەتی نەکراون معریفە دروست دەکەن ڕێنیسانس سەرەتای چەکەرەکردنی سەر هەڵدانی جۆرێک لە زانکۆیە دوای ئەمە قۆناغێکی ترمان هەیە پێی ئەوترێ ڕێنیسانس لەگەڵ خۆیان دیاردەیەک دێنێ پێی دەوترێ زانکۆ یعنی تۆ پێش ڕێنیسانس ناتوانێت قسە لەسەر زانکۆ بکەی ئێمە ئەکادیمیای ئەفلاتۆنمان هەیە مەسەن لوکتۆمی ئەرستۆمان هەیە ئەوەی کە لە جیهانی ئیسلامیە پێی ئەوترێ ڕوبعی ڕەشیدیەکان و نیزامیەکان و دارولحکمە و دارالفنون و ئەمانە بەڵام ئەمانە لە جیهانی ئیسلامیە تا پێش ئەوەی کە ئەم دیاردەیە لە ئەوروپای سەردەمی ڕێنیسانسا سەردە هەڵدەدات زۆر بە جوانی ئیشیان کردووە لە کۆمەلگادا بەرجەستەیان کردووە بەڵام جیهانی ئیسلامی لە دوای هاتنی مەغوڵەکانەوە سەری لەم داڕوخانە زانستیەوە دەرکرد نەیتوانی زانکۆ بەرهەم بێنێت زانکۆ بەواتای ئەوەی زانست بە تەخەسوس بکات پسپۆر بەرهەم بێنێت میتۆد دابڕێژێت ئامانجەکان دیاری بکات و زانست لە پاوانکاری و قۆرخکاری و نخبەییوە بیکا بە پرۆژەیەکی گشتی دوجار ئەم میراتە گواسترایەوە بۆ ئەوروپا کەواتە زانکۆ میراتێکی گەورەی فکری و معریفی ئەوروپیە ئەم میراتە دێتە ئەم ناوچەیە کەواتە تۆ بۆ ئەوەی بەرچاوت ڕوون بێ زانکۆ دیاردەیەکی خۆر ئاوایە بۆی ڕیشەی بۆ زانکۆ بگەڕێ بگەڕێتەوە بۆ ئەوروپا لە جیهانی ئیسلامیە و لەم ناوچەیەدا ڕیشەی ئەم مەفهومە دەست ناکەوێت ئەمە هاوردەکراوە و بارگاوی کراوە بەم بارودۆخەی کە هەبووە کێشەیەکی قوڵ لە زانکۆکانە لەم ناوچەیە دروست بووە ئێمە بەبێ ناسینی ئەو قەیرانە قوڵە ناتوانین بارودۆخی ئێستای زانکۆکانشی بکەینەوە کێشەکە پێی دەوترێت دوالیزم دوانەیی یعنی زانکۆ لە ئەوروپا بەرهەمی دابڕانێکی معریفی گەورەیە بەرهەمی پرۆژەی زانستی کۆپەرنیک و گالیلۆ و شۆرشە گەورەکانی ئەوروپایە بەرهەمی چاکسازی ئاینیە هەڵتەکانەوەی دینە پاشەکشەکردنی دین تا ئەو کاتەی کە کڵێسا لە ئەوروپا باڵادەست بوو باڵادەستیەکە چی بوو تەواوی پێی ڕۆ پرۆگرامەکان بەپی شەرعێتی بەپی فقه و بەپی بنەما ئاینیەکان ئەنووسرانەوە ئەوە کڵێسا بوو دیاری ئەکرد چی زانستە و چی زانست نییە چی حەقە و چی باتڵە بۆیە جیاوازیەک لە بین ئێوانە بوو کەواتە دین سەروەر بوو سەرداری زانستەکان بوو مرۆڤ بە جیهانبینی ئاینیەوە لە کۆمەلگا و لە سیاسەت و لە مرۆڤی دەڕوانی بەڵام دوای ئەوە کە شۆڕشی زانستی دەکرێت جیهانبینی دروستە بێواتە پارادایمێکی تازەتر دروستە بێ مرۆڤ لەوێوە تەماشاکە زانست دەبێتە بەشێکی گرنگ لە ژیانی ئینسانەکانە ئەم دابڕانە گەورەیە لەم ناوچەیەنی ئەم ناوچەیە مێژووی زانکۆ لەم ناوچەیەکەی مەقسەیتیاکەین 100 ساڵە ئەم 100 ساڵە لە هەناوی ئەم دوالیزمەوە تێ میراتێکی گەورەی فکری ئەوروپی واتە زانکۆ بە تێگەیشتن بە چەمکی ئەوروپایی بە کلتور و ژینگەی خۆرهەڵاتی کەواتە عقلێک تێ فکرێک تێ ئایدیایەک تێ ئەم ئایدیایەکە هەلومەرجینە ئیش بکات ئەم هەلومەرجە کە ئامادە نییە بۆ ئەم فکرە تازانە بۆ ئەم ئایدیا تازانە چی دروستە بێت کۆمەلگا ئەیەوێت نەریتە کۆنە کلاسیکیەکانی هەڵبۆشێتەوە لەگەڵیشە زەمینەی بۆ ئەم ئایدیا تازانەی ئەوروپا دروست نەکردووە کە ئایدیا تازەکانی ئەوروپا ئێمە دەزانین زانکۆ لە ئەوروپا لەسەر چی دروست بووە لەسەر عەقڵانیەت لەسەر ئازادی لەسەر ڕەخنە لەسەر دروستبوونی توێژینەوەی زانستی ئەم دەرفەتە کە لێرە ئامادە نەبێ قەیرانەکە دروست دەبێت کە قەیرانەکەش دروست بوو قەیرانی ئەوەی کە پێی دەڵێن سونەت و مۆدێرنیتە خۆرهەڵات و خۆرئاوا ئەم چەمکە لەگەڵ چیا دێ لەگەڵ ئەوای دێ کە ئێمە بۆ نمونە دەوڵەتەکانی وەکو تورکیا وەکو ئێران وەکو مصر ئەمانە دەوڵەتە پێشەنگەکانی ئەم ناوچەیەن کە لەگەڵ فکری زانکۆ و دنیای زانستیە مامەڵە ئەکەن لەگەڵ چیا دێم چەمکانە لەگەڵ چەمکی حکمی یاسا دێ لەگەڵ مەسەلەن سەروەری دەوڵەت دێ لەسەر ئازادی تێ لەسەر مافی مرۆڤ دێ لەسەر چەمکەکانی وەکو دادپەروەری و یەکسانی ئەوانە چەمکی زانکۆش دێتە ئەم ناوچەیە کاتێک کە دێتە ئەم ناوچەیە وەکو چۆن بڵێ بەرهەمی خەیاڵدانێکی ترە ئەم خەیاڵدانە هەموو سنوورەکانی ئاینی بەزاندووە پێویستی بە ئازادی هەیە پێویستی بە کەشێکی لەبار هەیە بەڵام میراتێکی گەورەی کلاسیکی سنەتی داڕزی و لەم ناوچەیە هەیە تاوەکو ئێستاش وەکو چۆن بڵێ جێگەی بۆ ئەم پرۆژەی مۆدێرنیتە دروست نەکرەوە کەواتە زانکۆ پرۆژەی مۆدێرنیتەیە مۆدێرنیتە دێتە ئەم ناوچەیە ئەم قەیرانە دروست دەبێت قەیرانەکە تاوەکو ئێستاش بەردەوامە بۆیە ئێستا بۆ نمونە لە دوای شۆڕشی ئیسلامی ئێران مەسەلەن کابرایەکی وەکو خومەینی دەڵێ ئێمە دانشگای ئیسلامی دروستەکەین زانکۆی ئیسلامی واتە زانکۆیەک بە جیهانبینی ئیسلامیوە لە کاتێکە زانکۆ خۆی چییە
و دیاردێکی ئەوروپیە تۆ بێ بە جیهانبینی ئەوروپی تەماشای بکەی یعنی تۆ بۆ ئەوەی زانکۆ بەرهەمی چییە بەرهەمی پەرسەندنی معریفەی مرۆڤە ئەی ئێمە جگە لە مێژووی ئەوروپا نمونەیەکی جوانتر و عقلانی ترمان هەیە بێجگە لە ئەوروپا وەکو مێژووی مرۆڤاتی بۆی بگەڕێنەوە چاوی لێ بکەین بزانین ئەوان چۆن زانستیانە گەشەی کردو و پەرەیسەندووە ئەوە وەکو بەرچاوڕوونیەک ئەو سێ بابەتەی کە من ئێتەوە من یەک ڕەهەندی ماوە یەکێک لەو خاڵانەی کە زۆر زۆر مەبەستمە وەکو ڕەهەندی زانکۆ باسی بکەم وەکو ڕەهەندی زانکۆ باسی بکەم ڕەهەندی سیاسیە بە مێژووی زانکۆ لە ئەوروپا شتێکمان پێ دەڵێت ئەوەیە بریتیە لە زانست لەگەڵ ئازادیە لەدایک بووە زانکۆ و زانست بە یەکەوە لەدایکە بن زانکۆ بازە چونکە زانکۆ تاو کاتە ئازاد نییە زانستیا بەرهەم نادێت بۆی ڕەهەندێکی زۆر گرنگی زانکۆ بریتیە لە سیاست ئەم سیاسەتە چۆنە من پێشم وایە ئەمە بۆتە قەیرانێکی قۆڵی زانکۆکان سیاسەتە بێ چی بکات زانکۆ لە ئەوروپا ئیشی کردووە لەسەر ئەوەی سربەخۆیی و بێلایەنی دروست بکات بۆیە لە ساڵی 1960ەکان کاتێک کە شۆڕشی خوێندکاری لە ئەوروپا دروستە بێ ڕخنەی ئەوە دەگرن دەڵێن زانکۆکان محافزکارن زانکۆکان پارێزەری دەوڵەتن ئەبێ خۆیان ببن بە دەوڵەتۆچکەیەکی بچووک یعنی دەوڵەتێک لەناو دەوڵەتێکی ترە بۆیە کە شۆڕشی خوێندکاری شەستەکان دروست بوو مافی کرێکاران و کەمینەکان و بزوتنەوە کۆمەڵایەتەکان داوای ئەوەیان دەکرد زانکۆ دەستگایەکی زۆر گەورەیە نابێت لە هەناوی دەوڵەتا بێ خۆی بێتە دەوڵەتێک ئەزمموی مێژووی ئەوروپا دروستی کردووە زانکۆ لە ڕووی سیاسی و پێویستی بە سربەخۆیی هەیە بۆ یەکێ لەو قسانەی کە هابرماس زۆر جوانە دەڵێت یەکێ لە ئیشەکانی سەرەکیەکانی زانکۆ ئەوەی بریتێ لە مرۆڤی سیاسی دروستکە مرۆڤی سیاسی چۆن واتە مرۆڤێک دروست بکات تەواوی بارودۆخە سیاسیەکەی بۆ ڕەخسا بێت خەیاڵدانێکی سیاسی هەبێت خاوەن ڕوئیایەکی سیاسی بێت مرۆڤێک بێت بەمانە ئەرستۆیەکی سیاسی بێت یعنی سەری لە سیاست دەربچێت لەسەر سیاست قسە بکە مرۆڤێکی باوەڕدار بێت نەک بەو مۆدێلەی کە ئەمڕۆ لەم ناوچەیە هەیە مۆدێل ئێستا ئێمە مرۆڤی سیاسی دەبینین مرۆڤێکە سیاست بۆتە بەشێک لە ژیانی و سیاست دەکات و سیاست ئەکاتە پیشەی ژیانی بەڵام ئێمە کە ئیشمان پێویستە ئەوەیە کە زانکۆ ببێتە سەکۆی دروستبوونی پرسوڕاوێژی سیاسی بڕیارە سیاسیەکان ناوەندە سیاسیە گرنگەکان پرس بە زانکۆ بکەن واتە زانکۆ داڕێژەری سیاست بێت واتە فکری سیاسی لە زانکۆوە دروست بێت نەک زانکۆ بکرێ واتە ئێمە نابێت زانکۆ ببێتە میمبەری ئەوەی کە تۆ پیاوانی سیاسی کۆنتترۆلی بکەن مەسەلەن ئەوەی کە پێڵن هەژمونی حزبی کۆنتترۆلی بکە نا خۆی ئەگەر دەستگایەک سیاسی نەبێت پاسیڤە بێت یعنی تۆ ئەمڕۆسی بکە هەرچی مێزگرد و کۆڕووکۆبوونەوەی گرنگی دنیا هەیە لە زانکۆکانە ئەکرێ واتە ئەگەر زانکۆ لە ڕووی سیاسی و ئازاد نەبوو ناتوانێت زانست بەرهەم بێنێ چونکە زانست بە سروشت ئازادی خوازە هەز زاتیان ئازادی خوازە چونکە زانست سنوورەکان ئەبەزێنێت ئەچێ بە دوای حقیقەتا گەڕێ حقیقەت بەچی بۆ دێ بۆیە کە تۆ مەسافەیەکی گەورەی ئازادیت هەبێ ئەم قەیرانە بۆ من قەیرانێکی زۆر بنەڕەتیە واتە دەستکاریکردنی تێگەیشتنی سیاسی سەیری بکەن سەرباری ئەو هەژمونە سیاسی کە لە کوردستانە هەیە لە ناو زانکۆدا بەڵام زۆرینەی مامۆسایانی زانکۆ هۆشیاری سیاسیان نییە لەوانەیە ئەندامی حزب بن لەوانەیە بەشداری سیاسی بکەن لەوانەیە ئەندام بن لەوانەیە ڕۆڵی سیاسیشان هەبێ بەس ئەوەی کە ئێمە پێویستمانە بەو مانایی کە سقوراتە بێ مرۆڤی سیاسی مرۆڤی سیاسی ئەوەیە دنیابینێکی سیاسی خۆیە بێ سیاست بکاتە بەشێکی گرنگی ژیانی لە پەیوەندیەکانی ژیانی ڕۆژانەیە ئیشی پێ بکات نەک ئەوەی کە ئینتیما و حەز و ئارەزوە سیاسیەکانی تێکەڵ بە بیر و باوەڕە شەخسیەکانی بکات سپاس من زۆر باش سپاس مامۆستا بێستون دکتۆر یادگار عەلی ئەگەر بۆ چوونی خۆت لەبارەی ڕۆڵی زانکۆ لە کۆمەڵگا بخەیتە ڕوو بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سواز بۆ ڕێکخراوی بەدیل بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە لە ڕاستیان من سەرەتامێ دووسێ قسە بکەم یەکەم من لێرە وەکو ڕۆژنامە نووسێک بەشداریم کردووە وەکو وەزیفە وەکو مامۆسای زانکۆ حەز ناکەم قسە لە سەرمانە بکەم وەکو ڕۆژنامە نووسێک کە ئاگاداری بەشێک لە کێشەکان و وەکو مامۆساکی زانکۆش کە لە ناو کێشەکانە جا بۆیە هیوادارم قسەکانم وەکو ڕۆژنامە نووسێک لەوەربگیرێ سەرەتا من ئەمێ بەس لە یەک سەرنجۆ دەست پێ بکەم لە قسێکی مامۆستا بێستون وەکو وەڵام نییە تەنها وەکو ئەوەی کە من بەرچاوم کۆتی بێت لە سەر چاوەکانەوە زانکۆ دیاردەیەکی ڕۆژاوایی نییە لە ڕاستیا زانکۆ کاتێک لە ئەندەلوس کە ئیسپانیای ئێستا و ئەندەلوسی کۆن سەری هەڵداوە دەیان ساڵ دواتر ئەنجا زانکۆی
لە ئۆکسفۆرد و لەو شوێنەکانی تر لە بەریتانیا و لەوانەی تر لە ڕۆی کە ئێستا بە ڕۆژ ئاوایی ناوەبرێن بۆڵۆنیا ئەوانی تر سەری هەڵدا ئەمە هەروەکو ئەوەی کە من لە سەرچاوەکانە بەرچاوم کەوتووە. سەبارەت بە تەوەرەکەش لە ڕاستیە ڕۆڵی زانکۆ چییە لە کۆمەڵگای ینی من پێم وابێ جەنابی کاک دکتۆر چی جەنابی مامۆستا بێستون باسی ئەم حاڵەتەیان کرد من نامەوێت زیاتر لە ڕاستی لەسەر ڕۆلی زانکۆ لە کۆمەلگایە چییە تەنها بە کورتی توانم بڵێم ڕنگ بێ ئەو ڕۆڵی کە ئێستا زانکۆی بینێ پێچەوانەی بکەیتەوە زۆر تەواو بێت یعنی وەڵامێکی زۆر حەقیقی وەڵامێکی زۆر منطقیمان دەسەکەوێ بۆی کە ئەو ڕۆڵە خراپ و پاسیڤی ئێستا لە کۆمەلگایە زانکۆی بینێت پێچەوانەی ئەمە ڕۆلی زانکۆیە لە ڕاستیە بۆیە تەنها لەو ڕۆ تەنها ئەو قسە کەم کە ڕۆلی زانکۆ چێ لە کۆمەلگای بەڵام من ئەمەوێت لە ڕاستیا ورتر قسە بکەم کە ئێمە کێشەی چیمان هەیە لە بواری خوێندنی باڵا ئەو کێشانە چییە کە ئێمە بۆ ناتوانین زانکۆ وەکو دامەزراوەیەکی سربەخۆ وەکو دامەزراوەیەکی کاریگەر وەکو دامەزراوەیە کە هەست بکەین هەیە ینی بەداخۆ ینی ئێمە ئێستا لە کۆمەڵگەی کوردستانی خۆمانە زانکۆ وەکو هەر دایرەیەکی ترە یعنی لەگەڵ ڕێز و حورمەتمە وەکو دایرەی ناتوان بڵێم وەکو داری ئاویشە لەبەرەوە داری ئاو ئەگەر ڕۆژێک نەبێت ئینسان نازانێت چی بکات دەست بۆ چی بەریت ینی کێشەت بۆ دروستە بێ وەکو داری ئاو نییە بڵێم ڕەنگە وەکو دایرەی مین بێ وەکو دایرێک احترامن بۆ دایرانش یعنی بە نەبوونیشی ڕەنگە ئشکالێتێکی گەورە دروست نەبێ بەداخۆ ئەمە جێی ڕەخنەی ئێمەیە جێی گلەیی ئێمە جێی ئەسەفی ئێمەی ئەوە نییە بڵێ ئێمە بەشێکیشی لە ئەستۆی ئێمەیە ئەوەی کە وای لێ هاتووە ئەوە نییە بڵێن ئێمە خۆمان دەرکەین جا بۆیە من ئەمەوێت لە چەند ڕوویەکەوە قسە بکەم کاتەکە بخۆزمەوە بۆی کە بتوانم تەنها چەند تیشکێک بخەمە سەر کێشەکان بەشێکی لایەنی زانستیە بەشێکی لایەنی کارگێڕیە بەشێکی لایەنی داراییە بەشێکیشی پێم وابێ لایەنی یاساییە ئێمە لە هەرێمی کوردستانە بواری خوێندنی باڵایان زانکۆکان ئێمە لە ڕۆ یاسایەکەشەوە گرفتمان هەیە لەلایەنە زانستیەکەوە بەڕێزان بۆی بزانین زانکۆکانی ئێمە لەکوێیان لە ئاستی زانستی زانکۆکانی ئێمە لەکوێیە باشترین بەڵگە نزیکترین بەڵگە لە ئێمەوە کە تازەترین ڕانکی جیهانی کە ڕاگەێنراوە ئەو بەڕێزانەی کە متابعیان هەیە بۆ بواری خوێندنی باڵا با تەماشا بکەن ڕانگی شەنگەهای سینیمان هەیە ئێمە ڕانگێکی جیهانی معتەرەفی باوەڕ پێکراوە لە هەموو عالەمە پشتی پێبەسترێ یەک زانکۆی هەرێمی کوردستان لە ڕانگی شەنگەهایە نییە کە هەمووی هەفتەیە کەمترە بڵاو بۆتە 4 ڕۆژ یا 5 ڕۆژە بڵاو بۆتەوە ئەمە یەک ڕانگی تایمزی بەریتانیمان هەیە یەکێکی ترە لە ڕانکە بەناوبانگەکانی کە جیهان و کە زۆر دامەزراوەی زانستی پشت بەم ڕانکانە بەسن دیسانەوە لە تایمزی بەریتانی شا ئێمە هیچ پێگەیەکمان نییە باز لەوەش بێنین ڕانکی لیندنی هۆڵەندیمان هەیە لیندنی هۆڵەندی دوێنێ بڵاو بۆتەوە ڕانکەکەی من چوومەتە سەری بەوردی سێرم کردو بزانم چ زانکۆکانی ئێمە لەکوێیان هیچ زانکۆیەکمانی تیان نییە هیچ زانکۆیەکمان لە ڕانکی لیندنی هۆڵەندیشانێک کە بەراورد بە شەنگەهای ڕاستێکی نزمە ئەمە معنای چییە؟ معنای وایە ئەمە کێشەی گەورەمان هەیە ئیترە بێ احترامان بۆ خۆمان و بۆ خەڵک و بۆ وانش کە گوێیان لێمانەگرە نابێ خۆمان هەڵبخەڵەتێنین نابێ خۆمان هەڵبخەڵەتێنین ئەبێ دەست بخەینە سەر کێشەکان ئێمە گە دەست نەخەینە سەر کێشەکان دەست نەخەینە سەر برینەکان بەڕاستی وردە هەموو دەشەنە سێنێت و هەموو جەستەمان وێرانەکات ئێمە لە مەسر پرۆفیسۆرێکمان هەبوو باسی ئەوەیە کرد ئەوە ملەتێکن من زۆر جار مێژووی ئەوم زۆر شتم خوێندوێتەوە دا من ئەڵێن تخوا با برینەکانمان ساڕێژ بێ با برینەکانمان ساڕێژ بێ و مەیکولێنەوە چییە؟ زامێک هەیە یان ئەبێت چارەسەر بکریان تۆ تووشی سەرەتان دەگا ئەگەر زام زۆری بەسەرەوە بچێت ئەو یەک جاریان بیکولێنەوە چارەسەری بکەن یان ئەمە تخوا با دەسی لێ نەدەین و تخوا با نوێ نەبێتەوە تخوا با نەکولێتەوە ئەتخواە ئەمە ناخوا ئێمە کێشەمان هەیە بەڕاستی ئایا چیمان کردو بۆی کێشەکانمان چارەسەر بکەین باش ئەم ڕانکانە ڕاگەێنراوە من حەزم لە وشەی تەحەداوشت نییە بەڵام دڵنیام زۆری بەرپرسەکانی خوێندنی باڵا احترامن بەڵێم زۆربەی ناڵێم هەمووی ئاگان لەم ڕانکانە نییە ئەسڵەن ئاگان لەم ڕانکانە نییە چ جای بێن بەرنامە دابنێن و چارەسەری بکەین ئێمە بە چی چارەسەری بکەین فەرمون ڕانکی زانکۆکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئێمە چەند ساڵێک لە کابینەکانی پێشووە ڕاگەێنرا و یعنی ئێمە شارچێتی حزبایەتی ناوچەگەرێتی کورد لە بازی ڕێگەی نەدا ڕانکەکان بە دروستی ڕابگەێنی بەڕێزان خۆتان بینیتان کاک دکتۆریاتگار ڕەنگە لە هەمومان باشتر ئاگدار بێ مامۆستانی زانکۆ ئاگدارن هەرچی زانکۆی هەرێمی کوردستان بوو یەکەم بوو لە ڕانکەکانە ئەمە لەکوێ دنیا شتی وایە هەرچی زانکۆیە لە یەکەمە بیان 5 زانکۆ یەکەم بێت ساڵی دووەم دڵمان خۆش بووتمان باشەکرێتەوە ئەم جارتیان نا ئەم جارە 5 زانکۆ یەکەمە 5 زانکۆکە کامەیە دوانی لەوێ و دوانی لێرە سیانی یعنی ئەمە چییە؟ ئەمە پێمانەڵێت
کە زانکۆ لە وڵاتی ئێمە نە سەر بەخۆیە، زانکۆ لە وڵاتی ئێمە نە بەرنامەیە هەیە، نە نێتێک هەیە بەڕاستی دەری بکات لەو ناویانەی هەر شتێک زۆنگاوی ناوەنەی، نازانم کێشەی ناوەنەی، گرفتی ناوەنەی، چەقبەستوی ناوەنەی، هەر شتێکی ناوەنەی بەڕاستی زۆر زۆر جێی داخە سەیرەکەی هیچ هەوڵێک نییە بۆ ئەوەی کە بتوانرێت ئەمانە بکەیت. لە کاتێکە ئێمە خۆتان ئەزانن هەتا 2014 زۆرترین پارە، زۆرترین بودجە لە بەردەستی زانکۆکانی ئێمە بوو، زۆرترین پەیوەندی، یعنی زۆرترین پەیوەندی بڕوا بکەن، یعنی لە ئاستی نێودەوڵەتیە لە زۆربەی وڵاتەکان نوێنەرایەتی هەرێم. بۆچی نوێنەراتی هەرێم؟ زۆر وڵاتی ئەفریقی هەیە کە ئاستەکانیان ڕانگەکانیان زۆر بەرزە، هەر نوێنەراتیان نیە لە دەرەوە، هەر هیچیان نییە. ئێمە پەیوەندیمان هەبوو، پارەمان هەبوو، هەموو توانای مرۆیمان هەبوو، چیمان کرد؟ مەسەلەن بتوانین زانکۆکانمان مەسەلەن شتێکی گەورە، هەنگاوێکی گەورە بنین، نەماننا سەری ئیسرائیل کەن بەڕێزان، ڕانگە جیهانیەکان سەری زانکۆکانی ئیسرائیل بکەن. ئیسرائیل ڕێک تقریبان بەقەت خۆمانە کەمێک کەمتریش بێ ڕەنگ بێت، بەڵام بۆچی ئیسرائیل وانە؟ بۆچی ئیسرائیل؟ ئیسرائیل نزیکترین وڵاتە لە ئێمە بڵێن وەکو ئەوەی باسی بکەین ئێمە. بۆچی ئیسرائیل سەیرەکەی لە ڕانگی جیهانیا سەرکە زانکۆکانی ئیسرائیل کێبڕکێ لەگەڵ ئەمریکا ئاکەن، پێش بەریتانیا ئەکەون، پێش هەرچی وڵاتی عالەمی ئەکەون ئیسرائیل. بۆچی؟ چونکە لە ئیسرائیل بەڕاستی وەکو هەر بوارێکی تر، وەکو بواری مرۆیی، وەکو بواری اقتصاد، وەکو بواری سیاسی، وەکو بواری هەر شتێکی دیموکراسی لە ئیسرائیلە بەڕاستی گرنگی بەم بوارانە درا، بەڵام بەداخەوە لای ئێمەیە ئەمانە تەنها شتی شکلی بوون. لەوەش جێی داختر تەسەور بکەن زانکۆکانی عێراقیش لە پێش ئێمەوەن، یعنی زانکۆی وا هەیە لە عێراقا مەسەلەن، یعنی لە کابینەیە داوامەکە لە پێش ئێمەوە لە ڕانگە جیهانیەکانە. سەی ڕانگەکان بکەن، ئەمانە زۆر زۆر بەڕوونی من نامەوێت زۆر بڕۆمە سەر تەفاسی، بەڵام ئەمانە بۆ خۆی من تەنها بۆی ئەمانە بۆ هێنمەوە، بۆی پاساویەوە بێنەوە، بەڵگەیەوە بێنمەوە کە ئێمە لە ڕووی زانستیەوە لەکوێین، پێگەی ئێمە لە نەخشەی زانستی جیهانی لەکوێیە. من تەنها ویستم ئەوە بڵم کە دڵنیابین کەوا زۆر زۆر خراپە ئەمە لە ڕووی زانستیەوە. بەڕاستی زۆر زۆر کێشەی ورد هەیە. من ئێستا ئەگەر بێم دانەدانە باسی ئەمانەکەم، بۆ نمونە سیستەمی وەرگرتنمان هەیە لە کوردستان، هیچ پلانێکی استراتیژیمان نییە وەرگرتن. بۆ نمونە ئەمساڵ بەشی وا هەبووە، بۆ نمونە بەشەکەی من 30 تەلەبەی وەرگرت، 34 تەلەبەی وەرگرت، ساڵی دواتر 120 تەلەبەی وەرگرتووە. نە قاعە بەشیەکە، نە ستافی وانەوتنەوەمان هەیە، نە پێداویستی لۆجستیمان هەیە، نە پێداویستی تەکنیکیمان هەیە، نە هۆڵێ باشمان هەیە، نە ئەنتەرنێتمان هەیە کورە، نە گەشتی زانستیمان هەیە کورە، نە پاسێکمان هەیە دەتوانی تەلەبەکان بێت مەسەن تا مۆزەخانەیەکی شارستانی کە لێرە خەڵکێک لە دەرەوە. یعنی کێشە زانستیەکانمان زۆر زۆرە بەڕاستی. ئەمە لایەکی تریشی لە زانکۆ ئەهلیەکانە بەڕێزان، کارەساتی ئەمانە لێرە دەست بێگا. ئەم زانکۆ ئەهلیانیان بە بازرگانیکردنی خوێندن لە هەرێمی کوردستانە، ئەوەی کە پێوە درێ پارالێل بەڕاستیەوە بە بازرگانیکردنی خوێندنە. ئەگەر تۆزێک خوێندن حرمەتی مابوو بێت، یعنی شکوویەکی مابوو بێت بەداخەوە، زۆر زۆر بەداخەوە توانە بڵێم ئەم زانکردنەوەی زانکۆ و پەیمانگا و مەحەد و نازانم قوتابخانەی ئەهلی زەربەیەکی زۆر زۆر کوشندەی لە بواری خوێندنی باڵا داوە. یعنی بەشێکی زۆر لەمانە بۆ وەرگرتنی پارە لە حکومەت ئەهلین، بەڵام بە بوارەکەی ترە پارە لە خوێندکار وەرەگرێت ببورن، پارە لە حکومەت وەرەگرێت لە من حکومیم، پارە لە خوێندکار وەرەگرێت لە من تایبەتم. یاسایان بۆ دیاری ئەکرێت، یاسایەکە بە ئارەزوی خۆیان، یاسایەکی خراپ، یاسایەکی پڕ لە کەم و کورتی، هەروەکو یاسای وەبەرهێنان چۆن ئەم وڵاتەی وا لێکردگەیاندمانی بەمە یاسای زانکۆ تایبەتەکانیش دیسانەوە من خوێندومەتەوە بە وردی. یاسایەکە ڕێگە لە کاڵا بەقەت بە پێی باڵا، ڕێک بۆ کەسانە دووراوە کە بەرپرسن و کە دەست ڕۆیشتن و چی لێرە چی لەوێ چی لە هەر شوێنێکی تر بەبێ جیاوازی. یعنی ئەمانەش دیسانەوە وەزعێکی تریان دروست کردو بەڕاستی لە جیاتی ئەوەی گوڕێک بدەنە خوێندنی باڵایانی، هەنگاوێک بوێنە پێشەوە، بەداخەوە 100 هەنگاوهێناوێنەتە دوایەوە، 100 هەنگاوهێنانە دواوە کە ئێمە زۆر زۆر خۆزگە بخوازین بۆ کاتێککە خوێندن لە کەرتی گشتی بوو کە شتێکمان نەبوو بە ناوی بازرگانیکردنی خوێندەوە. کردنەوەی ئەو هەموو کۆلێج و بەشە، ینی بەڕێزان سەری گەنێکێتی لە کێشەکان لە وڵاتەوەیە هەر کۆلێژەوە ئەکرێتەوە، هەر بەشەوە ئەکرێتەوە. ئەمە یعنی چی؟ کۆلێژی وا هەیە مەسەن لەم زانکوانەی هەرێمی کوردستانە یەک مامۆسای پسپۆری هەیە، یەک مامۆسای پسپۆری هەیە. کۆلێج آخر کۆلێج من کۆلێجی گەورەم بینیوە، بۆیە باسەکەم کۆلێجی گەورە دەزانکۆیەک بووە 100,000 تەلەبەی بووە، 100,000 بەس لە کۆلێجەکەی منە ڕەنگە تەنها لە کۆلێجی کوشتتوکاڵە 250 پرۆفیسۆر هەبووە، 250 پرۆفیسۆر هەبووە بەس لە زانکۆی مەنسوورە کۆلێجی کوشتتوکاڵ. باشە بە هەمان شێوە کۆلێجەکانی تر
ئەی ئێمە چۆنە بێ بە مامۆسایەکی ماستەرەوە تۆ بێ کۆلێجێک بکەیتەوە ئەوەتە کێشەت هەیە کێشەی تاقیگەت هەیە کێشەی مەوادت هەیە کێشەی ستاف هەموو کێشەیەکت هەیە تۆ ئەی ئەمە چی ڕوودات ئەمە ئەوە ڕوودا خۆزگە بە ئێستا بخوازین خۆزگە بە ئێستا بخوازین 5 ساڵی تر 6 ساڵی تر 4 ساڵی تر با خەریجەکانی تەخەڕوج بکەن ئەبینی چی خەڵک سەقەتەوە چی خەڵک دەردەدارە بێ مەسەلەن لە هەموو شوێنەکان ئەمە تەنها یەک شوێن نییە یعنی لە شوێنی واکراوە ئێستا وای لاتەوە بێ بکە زانکۆی ناحیە زانکۆی قەزا نەما بیکە زانکۆی ناحیە و بیکەس دوای بێوە زانکۆی گەڕک و کۆڵان و نازان ئەمە چییە ئەمە معنای وایە زانکۆ لە وڵاتی ئەمە وەکو هەر شتێکی تر بە سیاسی کراوە بە کاڵایەک مەسەلەن بە سیاسی کراوە ئیتر تۆ بە بانگەشە زانکۆکەیتەوە مەسەلەن بۆ پیاوەتیکردن نازانم بە نازانم ئەمە چییە ئەمە لە کۆتاییە هەموو زەربەیەکی زۆر زۆر گەورەیە زەربەیەکی زۆر زۆر خراپە لە بواری زانستیە درێت سەریکردنەوەی خوێندنی باڵا کاتەکە تەواو بوو ئەگەر بە کورتی ئەمە جارە بەس باسی لانی زانستیم نەکردووە جارێ دواتر دەتوانین لە گفتوگۆی بەشداران ناو لایەنانی دیکە باس بکەین یەک قسەیتر بکەم یەکێکی تر لەو تەوەرانە بە ڕێزانکردنەوەی ئەو هەموو یعنی سە بۆ با وێنەکە بۆ شێوەیە نەبێت کە من خۆم ڕاستی نەماسەر نە لە دکتۆرا لە ناوی خۆی کورسان نەم خوێندووە هەرگیزیش ناڵێم هیچ تینەکەم نیە لەسەر تەقییمەکانی بەڵام مەبەستم لە شێوازەکەی دیکردنەوەی ئەو هەموو ماستەر و دکتۆرا لە یەک کاتە 4 ساڵی ڕێک تۆ قوفڵە دەی لە هەرچی دەرگای زانکۆکانە ماستەر و دکتۆرا ناکەنەوە بە مەرجی تەعجیزی و بە مەرجی شەخسی و بە مەزاجی شەخسی و بە نازانم چی و چی قوفڵ لە هەموو شتێکە دەی لە یەک کاتاڵێ کاکە وەرە ینی تەسەورکەن لە چ وڵاتێکی دنیا هەیە مەسەن لە چ پێوەرێکە هەیە 7.5 دەرچوون بێ مەسەن لە سی ئاخر 7.5 دەرچوون لە سی لەکوێ هەیە لە هیچ کوێ نییە لە هیچ شوێنە هەر لە تاریخە شتیوانە ئەمە چییە ئەمە چی ینی تاقیکردنەوەی شەفەی و نازانم چ ئەو هەمووت کردووە کێشەت بۆ دروست بە کاکە کێشەی هۆڵت هەیە کێشەی ئێستا گەورەترین کێشە ڕوبەڕووی خوێندنی باڵا بۆتە بۆ ڕێزانەوەی کێشەوەی سەرپەرشتیکردنی نامەی ماستەر و دکتۆرایە یعنی تۆ سەیرەکەی هەرچێکی نازانی چی لێ بکەی ینی من چەندین برادرم هەیە لە زانکۆکانی هەولێر لە سلێمانی مەسەن ئەلەوتیانە بە خوێندکارەکە بڕۆ خۆت سەرپەرشتارە پەیدا بکە بڕۆ خۆ سەرپەرشتارە پەیدا بکە چێ ئێوە هەموو پارە چێ بەناوی پارالەلۆ لە منێ سێنی بەکوێ ئەچێتەوە هەموو پارەیە ئەو هەموو پارەیەم لێ سێنی وەکو مامۆسایەک ئەیکوا شایستەدارایەکانم بۆ نادێتێ لە کاتی خۆیان یعنی ئەمانە زۆر کێشەی تر هەیە بەڕاستی سیستەمی بۆلۆنیامان هەیە مەسەلەن یەکێکی لەم کێشانە سیستەمی بۆلۆنیایە کە لەم دوایە بەداخەوە ینی خۆی شتێکی باشە ینی بەڕاستی ینی وەکو بەرنامەیەک شتێکی باشە وەکو سیستەمێک شتێکی زۆر باشە شتێکی جیهانیە کاکدکتۆریش ئاماژەی بەیانێکی بلایانیدا بەڵام کێشەکە لە وڵاتی ئێمە یاوەیە فەلسەفەی ئەم سیستەمە بیرۆکەی ئەم سیستەمە ژینگەی ئەم سیستەمە لەگەڵ ئێمەیان ناگونجێ ئێمە گەورەترین کێشەمانەیە سیستەمە کلاسیکەکەمان پێ بەڕێوە نابرێت تۆ ڕێی سیستەمێکی جیهانی ئەهێنیت کە هەرچی پێویستی هەیە پێویستی هیچ پێویستێکمان نیە ئێمە بتوانین ئێمە لەگەڵ ئەم سیستەمەیە بڕۆین ئەمە کێشەی گەورەی بۆمان دروست کردووە و من تەنها لایەنە زانستیەکەش وەکوتم لایانی کارگەڕیش باسەکەم کە ژمێریاریش باسەکەم لایانی یاساییش باسەکەم بەڵام تەنها توان بڵم 150 لایەنە زانستیەکە هیوادارم کەمێ ورد قسەم کرد و نەویست لە ئاستی تیۆریا قسە بکەم تەنها بۆی ئێمە تێبگەین لە چ ژینگەیەکە وەزارەتی ببرم بواری خوێندنی باڵا لەم وڵاتەیە دەستان خۆش بێت سپاس سی خولەکمانەیە بۆ گفتوگۆ و بەشداربووان لە ناوەکان وەرەگرین و دواتر ئێوەش دەتوانن بە کورتی بۆ چوون و پرسیارەکان دەربڕن پێما بێ زۆرینە قساکەن ینی ناوەکان بنووسین کاتەکەمانە چی هەر بە لێرەوە قسە بکەن باشترە بەس بە کورتی مامۆستا هاوکاریمان بکەی سوپاس دەکەین ئەگەر پرسیارێک شتانەیە بۆ کەسێکی دیاری کراوێ نەتوانن ئاراستەی بکەن و پێی بڵێن ئەم کاتتان باش دەستان خۆشە دەستخۆشی لە مامۆسایانەکەم سواز بۆم ڕێکخراوش کە ئەم دەرفەتەی بۆ ڕەساندوین لە ڕاستی ئەم جۆرە دەرفەتانە شتی چاکە کە لە ئەنی گرێ بدرێت هاوشێوەی ئەم دەرفەتانە ئێستا لە زانکۆ هەیە لێناوە وەرکشۆپ کە بەڕاستی کارەسات ینی ئەوەی کە پێڵێن وەرکشۆپ ئەنی ڕێک حەقا ئەم مامۆسانە لێرە باسییان کردایە ئەنی وشەیەکی زۆر گەورە بەڵام ناوەڕۆکێکی زۆر ینی هیچی تیانە بەڕاستی ینی ئەو وەرکشۆپانە کرێ ینی خۆی هەردانراوە یاسایەکی بۆ دانراوەڵێ ئەو وەرکشۆپە بڵێ 30 نەفەرتیایە بەشداری بکات جاری وایە 5 نەفەر بەشداریەکە 10 نەفەر بەشداریەکە ناوەڕۆکی وەرکشۆپەکان ئەوە نەخراپە خەڵک ینی مامۆسای زانکۆکە مامۆسای بەشەکە بە برادەری بە دۆستایەتی خەڵک ئامادە نیە بچێت لە وەرکشۆپانەی کە زانکۆکان
و بە تایبەتی زانکۆی گەرمیان شکایکە تایە بەشداری بێ لە ڕاستیە زانکۆ خۆی دوو ئیشەیە یەک ینی بەخشینی معریفە بەلایەنی کەسێتی و معریفە بەلایەنی زانستی و لەگەڵەوە شا بڕوانامە ئێستا بەداخەوە لە کورسانەوەی لات و ینی لایانی بڕوانامەڵێک زانکۆر ئیشەوە نیە بڕوانامە بەخشێتەوە ینی ئەم شەی شویان لێ کردووە کە بڕوانامە زۆر ینی بێئەهمیەت کراوە لە کاتێکا بەڕاستی بڕوانامە شتێکی زۆر گرنگەوە شتێکی زۆر باشەوە لە ڕێی بڕوانامەوە ئینسان ئەتوانێت ئەمڕۆ بەتوانێت لە پسپۆڕە جیاوازەکانە خزمەت بکە بۆیە هەر مامۆسایان کە لێرە هەرسێکیان کە ئاماژەیان بە کەم و کورتەکان کردووە دڵنیان بەشداربوانش کە قسە ئەکەن ئەیسەلمێنێک کە ئاسی خوێندنی باڵا لە کوردستانە بەڕاستی ئاسێکی خراپ و قەیراناویایە و لە ئاسێکایە کە دابەزێتە خوارەوەی کۆمەلگا ینی وای لێ هاتووە ینی نەک بڵێن بەرزیکەینەوە بۆ ئاسی کۆمەڵایەتی هەردا بەچێتە زۆر خوارەوە کە بەداخەوە کە هەمومان لی بەرپرسین ئەوانەی کە چی لە ناو زانکۆن ئەوانەی کە چی بەرپرسن و ئەمەش سیاسەتێکە بەڕاستی سیاسەتی حکوومەت بڵێن خۆی مەبەستیان بە ئامان جوای لێ بکا کە بەو ئاراسەیە بڕۆ دەستان خۆش بێت سپاس مامۆستا سڵاوتان لێ بێت و دەستان خۆش بێت ڕاستی من لەسەر بابەتەکەیەک لەوانەیە کە پرسیارە ناو دیبیتەکەوەیە کە زانکۆکان بوونەتە ئەوەی کە ئەو خوێندکارێک چێتە زانکۆ بۆ زانستە یاخود بۆ ئەوەی هەلیکاری بۆ بڕەخسێ ڕاستەکەی من خۆم بەشێکی زانستیم تەواو کردو کە زانستی جیۆلۆجی بوو ئەوەنە نازانستیانە ئێمە خوێندنمان کرد تا زانکۆمان تەواو کرد حەقلێکی نەوتمان نەبین کە ئێمە ئیشەکەمانەوە بوو چۆن کێڵگەی نەوتی بدۆزینەوە ینی من ئەگەر ئەمە چۆن ینی من دواتر چۆن بێم ئەمە پراکتیک بکەم تۆ لە وڵاتەکەی خۆتان نەوتێ نتوانانی بچیتە کێڵگەیەکی نەوت کە لە کاتێک ئەو کێڵگە نەوتانە تەلەبەی زانکۆکانی دەروی وڵاتە هات و بە ئاسانی شەیتوانانی بچێتە کێڵگە نەوتیەکان ئەمە لە ڕۆژزانستێکەوە ئێمە بە پراکتیکی زانستەکەمان نەخوێند دوای ئەوەش بۆ هەلی کار ئێمە چەند بەشمان هەیە لە زانکۆ بۆ نمونە من کە لە زانکۆی سلێمانی بووم پێشش دۆشی علمیمان هەبوو کە تایبەت بوو بۆ نە زانستی ماتماتیکمانە بوو بایۆلۆجیمانە بوو کیمیامانە بوو فیزیامانە بوو ئینتاجی ئەمانە چییە هەموو هاوڕێکانی من کە تەخەڕوجمان کرد هیچمان پەیوەندیمان بە زانستەکەەوە نەما هیچێکێ لە ئەوانەی کە زانستی فیزیان خوێت نەچوونە بوارێکەوە بۆ نەداهێنان بکەن سەنعاتێ دروست بکەن ماتماتیکە تەواوێکی تۆ لە هەموو دنیا ئەمە هاوڕێتمانێ بۆنەوە لە وڵاتەکانی ترن ماتماتیک تەواوەکەن پلانی شەڕی وڵاتەکەدا ئەنێ و کەسێک کە ماتماتیک تەواوەکە ینی هەرچی هێزی ئەو وڵاتەیە لەسەر ماتماتیکە یان زانستی کۆمپیوتەرمان هەیەمە لە زانکۆی سلێمانی تەلەبەت تەخەڕوجێ کردایەوە کۆدی نەئەزانی کۆدەکان کە بەرنامەیان پێ دروستە کرد لە بەریانە کرد لەناو کاتی سعیکردنا لە کاتێکا تۆ بۆ کۆدە توانی ئەبینی وڵاتەکانی تر چۆن ئەو هەموو داهێنایان کردووە لە پێگە ئەلکترۆنیەکانە چۆن ئێستا ئەگەر وڵاتێک وەکو ئیسرائیل سیر بکەین تەنانە زەرعاتەکەشیان بە ئەلکترۆنی ئەکەن ئەی بۆ ئێمە وڵاتەکەمان وەبکەواتە ئێمە ئەو زانکۆیانەی هەمانە هیچ ینی بۆ زانستەکە نییە و بۆ هەلی کارەکەش نییە کەواتە زانکۆ لێرە ڕۆڵی چییە 4 ساڵی ئێمە بەهەدەر چوو من کە خۆم تەخەڕوجم کرد دوای ئەوە چەندێ چوون بۆ سیڤیم بر بۆ کێڵگەنەوتیەکان بێ بۆ شوێنانی تر بێ کە پێویستم بە ئێمەوە ئاسان هەر سەیری سیڤەکەشت ناکەن کە تۆ دەرچویە ئێرەکەواتە ئەمە هەلی کارەکەشمانە بوو لایەنە معرفەکەیشی هیچ نییە یعنی مەگەر مامۆستاکی زانکۆ خۆی ینی بە ئەوەی با بڵێن خۆی دڵسۆز بووە شتێکی لە دەرەوەی بابەتی ئەو منهەجی زانکۆ کە دانرابوو بۆمان وەکو دکتۆر دارا ئاماژەی پێکرد هیوایان هەبوو 10 ساڵ پێشەوە بوو هی یەکەم ساڵی زانکۆی بوو کە تەخەڕوجی کرد بۆ منهەجەی دانابوو ئاسن بابەتی وامان نەخوێت ئێستا هەر ڕەفز کراوەتەوە لە علمە هەر نەماوە کەچی ئەو مامۆستا تا ئێستا سلایدەکانی یعنی هی و مامۆستای زانکۆمان هەبوو هەر نەیەزانین سلاید دابنا لەسەر PDF-ێکە 1000 پەڕە بوو معقولە مەنزەمەیەکی تەلەبەی زانکۆ 1000 پەڕە بێ من بەچی ئەوە خوێنم یعنی دواتر ئیسفادەی ئەو زانستە چی بوو ئێمە خوێنمان سپاس هیوادارم زۆر قسەشم نەکرد زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە من وەک مامۆستایەکی پەروەردەی بنەڕەتی قسەکەم گەورەترین کێشەی ئێمە ئەوەیە ئێمە لە قوتابخانەکان مناڵ لە پۆلی 6 سەرەتایی 6 ساڵانەوە وەرەگرین لە 6 ساڵان وەریەگرم ئەو مناڵە تقریبن هەر تەمەنی 12 ساڵە ئەیتە من بەلایانی کەم ئەو کتێبانە یێنێ بۆ قوتابخانە 20 کیلۆیە هەر توانای هەڵگرتنی نییە یان بێ دایکی یان بێ باوکی یان بێ خوشکێکی لەگەڵای بێ ئەو کتێبانی بۆ بێنێ گەورەترین کێشەی ئەو مناڵە ئەوەیە توانای هەڵگرتنی جانتاکەی نییە یعنی گەورەترین کێشەی ئێمە کە بە عاملی لەناو مەکتەبە هەیە بەبێ ئەو سیستەمە کە بەداخەوە نازان بە سیستەمی سویدی ناسراوانە توانای هەڵگرتنی ئەو کتێبانەی نییە ئەوایە ئەو کتێبانە هەر لە قوتابخانە نەباتەوە هەر لەناو پۆلەکە بمێنێتەوە و دوای تەواوکردنی قوتابخانە وڕە لە ماڵە پشوو بدە
بەڵام بەداخەوە ئێمە گەورەترین کێشەی ئێمە مناڵەکانی ئێمە ینی بەهۆی گەورەی قەبارەی کتێبەکانەوە مناڵی پۆلیەکی سەرەتایی توانای هەڵگرنجیان تاکەین لێ. زۆر سپاس. سپاس مامۆستا. دەستان خۆش بێ بۆ دبیتە. لە ڕاستیدا من بە قسەیەکی نازانم و برادرانەی عەرەبی بزان لەوانەیە فیلمەکەی ئەحمەد زەکیان بینی بێ ضد الحکومە لەوێ وەکو محامێک هەڵەسێ باسی واقعی مصرەکە کە ئەو قسەیە ڕێک لەسەر واقعەکەی ئێمەش زۆر گونجاوە بە دادوەرەکە ئەڵێت كلنا فاسدون لا ئەستەثنی ئەحەدا كلنا فاسدون هەر هەمومان گەندەڵین هەر هەمومان پشکمان هەیە لەو گەندەڵیە زانکۆ و خوێندنی باڵا هەتا سەر ئێسقان گەندەڵ بووە و هەر هەمومانیش پشکمان هەیە لەو گەندەڵیە و تەنها ڕێگاشەوەیە هەمومان ڕازگۆ بین لە پێش هەموو کەسێک لە پێش خۆمان ڕازگۆ بین لەگەڵ خۆمان ڕازگۆ بین ئێستا خۆزگایە دادگایەک دابنرێ و هەمومان بانگ بکەن من پێش هەمویان وەرەقەی گەندەڵەکانی خۆمە خەمە سەر مێس کە من چەند گەندەڵ بوومە چونکە هەروەکو ئەحمەد زەکی ئەڵێ حتا بالصمت العاجز قليل الحيلة کابرا ئەگەر پشکیشی نەبووە بە بەرچاویەوە دنیایەک گەندەڵی کراوە بەرامبەر خۆی بەرامبەر خوێندکارەکانی بەرامبەر دەستگاکەی بەرامبەر وڵاتەکەی هەروەها بێدەنگ بۆ خۆی واقی وارماوە و بەس ئەڵێ لا حول ولا قوة إلا بالله ئەوە هەموو دەسەڵاتەکەی بووە لە کاتێکە مامۆستای زانکۆ نەک ئەتوانێت گۆڕانکاری لە زانست و معریفا بکە ئەتوانێت گۆڕانکاری گەورە لە کۆمەلگا بکە ئەتوانێت ڕۆڵێک بگێڕێ کە کۆمەلگا بگۆڕێ و تەنها خاڵێک بۆی درێژە بە بابەتەکە نەدەم تەنها خاڵێک جەختی لەسەرەکەمەوە هیوادارم ئامادەبووان هەمووان یعنی ئێمە زیاتر باسی زانکۆی گەرمیان بکەین باوەڕتان هەبێ بەس باسی واقعی خراپی زانکۆی گەرمیان بکە 100 دیبەیتی تر بەشی ناکە 100 دیبەیتی تر لەو ڕۆژەوەی کۆلیج بووە من ئەگەر بوار بێ کۆمەڵێ نمونەتان بۆ باسەکەم لەو ڕۆژەی کۆلیج بوو هەتا ئامڕۆکە باوەڕتان هەبێ وەک چۆن عێراقەڵێن هەندێک وڵات هەیە مێژوەکەی لە ئێستای جوانترە ئەو زانکۆی گەرمیان شەڕ ڕابردووی لەوانەیە لە ئێستای جوانتر بێ لە ڕابردووی شتێکی تیا بۆ ئێستا خەریکە هیچی تیا نامێنێ و هەر هەمووش بێدەنگ دانیشتووە و هۆکارەکەی شێوەیە بەڕێزان من پێتان ئەڵێم باوەڕتان هەبێ هەر هەمومان پشکمان پێدراوە لە گەندەڵێکە بۆیە بێدەنگین کاکە ئیستفادەمان کردووە موچەیەکی زەبەلا حوەرەگری کۆمەڵی ئیمتیازاتی نایاسایی پێتەدا بەکڵاوات باوەڕتان هەبێ پارەی وا دێ بەکڵاواتە داتی خۆتی سێرت دێ دێم پارە چییە بۆ ئەوها پارە ئەبەخشێنەوە لە کاتێکا کتێبخانەیەکت هەیە یعنی داوای لێبوردنەوە کە ئەو قسە ناکەم حزبی کەران مایە لەوانەیە کتێبخانەکەیەوەی کتێبخانەی حزبی کەران گەورە نەبووایە هەژارترین کتێبخانەی هەیە قاعی ئەنتەرنێتی نییە باشە ئەمە زانکۆیە ئەمە قوتابخانە قوتابخانیش لەم سەردەمە قوتابخانەی وایش هەیە و چەندین خاڵی تر کە لەوانەیە من کاتەکەم لەوە زیاتر حەز ناکەم کاتی برادران بگرم زۆر داوای لێبوردنەکەم ئەم کاتان باش هاوڕێن لە ڕاستیە قسەکردن لەسەر زانکۆ بابەتێکی زۆر فراوانە ڕەنگە تۆزێک قسەکردنیش دەرگا زۆرەکەیتەوەش پرز بکات وەکو نووسین نەبێ ورچێ سەر شتەکان هەوڵە دەم بە پێی بە کورتی بێ سپاس دەکەین ئەی وەڵڵی باش لە ڕاستیە من لەگەڵ تەواوی حرمەتم بۆ برادرانی لێرە مامۆستای زانکۆن و لە زانکۆ خوێنە من پێم وایە قۆناغی مێژووی ئەمە قۆناغێکە هیچ سەردەمێک بەقەدر ئەم قۆناغی ئێمە مامۆستای زانکۆمان نەبووە وایمان نەبووە هیچ سەردەمێکیش بەقەدر ئەم قۆناغە کۆمەلگای ئێمە کۆمەلگای چینە خوێنەوار نەبووە لە ڕاستیە ترسناکە تۆ داوای وتارێکی ئازادی لە ئینسان بکەیت بۆی قسە لەسەر ئازادیکە خۆی لە ئەساسا کۆی لێ بێت دەزانی ینی ئەسڵی مەسەلەکەمە بەورمەوە بۆ شوێنێک ئینسانی ئێمە ئەزانێت دەردەکە لەکوایە بەداخەوە زۆر زۆر ورد نەچوونە سەری ئەوەیە کە حزابی سیاسی دەستی گرۆ بەسەر زانکۆکانە هەندێک برادر باسی ئەویان کرد کە مەسەلەن بۆ نمونە لە ئۆفیسێکی مین بچیا خۆ لە چی نا لە ئەساسا تۆ بڵێ لە مەڵبەندێکی یەکێتی نیشتیمانی کوردستانەچێ یاخود لێرە مەبەستن زانکۆی گەرمانە لە دووهۆکیش زانکۆی سەلاحەدین لە لقیەکی پارتی دیموکراتی کوردستانەچێ جا کاتێک کە مامۆستای زانکۆ لە ڕاستیە خۆی ناتوانێت ئەم شۆڕشە بکە ناتوانێت تۆ داوای خطابێکی لێ بکەی گۆڕانکاری لە کۆمەلگای بکە من باوەڕم وایە شۆڕشی زانستی توانێت شۆڕشێکی کللتوری دروستکە بۆ پێچەوانەکەشەوە دروستە بەس بە بڕوای من شۆڕشی کللتوری مهمترە تاکو شۆڕشی زانستی لە شوێنێکە چکم ئێمە بیرمان نەچێت گالیلۆ شۆڕشێکی زانستی کرد چکو کللتور پێش نەکەوتە بوو نەیتوانی ئەلانی کا لە شوێنێکە بۆیە ترسناکە ینی ئینسانی ئێمە لە ڕاستیە باوەڕی بەوە بێ زانکۆ تەنها منفەسێکە لێرە بەو شێوە ئیشتیا بگرێتەوەمانە بەرحاڵ مەبەستم چییە
من پێم وایە دەسەڵاتی سیاسی کوردی ڕێگە لە زانستێک لە شوێنەکە من نموزەیەکی واقعیتان بۆێنمەوە چەند ساڵە پێش ئێستاکە گەنجێکە بوو لە هەڵەبجە داهێنانێکی کرد نازانم لە میکانیکیا بوو لە وزەی کارەبا بوو لە تاسە و ئەو هەندێک شتی ئەوەی بەرەمێنە هەر کابرای نازانم هەر لە هەواڵیشان نایبینمەوە حەزەکەم جارێک هەر هەواڵی بزانم ئەمە چییە ئەمە لە ڕاستیە ئێمە کۆمەڵی حزابی سیاسیمان هەیە ڕێگە لەسەر ئەساسی ئەوەی ئەم کۆمەلگایە بەرەو پێش بچێت بەڵام ترسناکترین شتەوەتانە ئینسانە خوێنەوارەکانی ئمە بۆ دۆی ئەم حزابە کەوتون بۆ ئەم پرسیارە ناکەین باوەڕی وایە خۆی ئەمە دوو جەهلمانەیە جەهلێکەیە من زۆر پێی بێتاقەت نابم ئەو جەهلەیە مەسەلەن کابرایەکی حورمەت مێ لەگەڵ ئینسانێکی عەرەبانە چیا لەسەر و جادێ مەسەلەن دوای حزابێکی سیاسی کەوتووە دوای شتێک کەوتووە نازانێ هەر شتێکی تر ئەو شتان هاوکێشەکان نازانێت بەس جەهلە مڕەکەبەکە زانی لێکە هاوڕێن ئەوەیە دقیقاً معلوماتت هەبێ لەسەر ئەو جەهلی کە ئەوە جەهلە ئەوە نزانینە ئەوە تۆ بیکەیت و جەهلی نەمڕەکەبە هەزار قاتی بەسەرەوە هەیە بۆیە ترسناکە لە کۆمەلگای ئێمەیە چاوەڕێت لە مامۆستای زانکۆ بێ گۆڕانکاری بکە و چاوەڕێت هەبێ لە زانکۆ گۆڕانکاری بکە چەندە چاوەڕێت هەبێ لە حزابێکی سیاسی کە مێژووی 30 ساڵی خەبات ئێمە مێژوویەکی تاریکمان لەگەڵیا هەیە ئەوە چەند نەتوانێت گۆڕانکاری بکات ئەوە نەتوانێت گۆڕانکاری بکات کاکاوکار یەک نقطەی تر ئەڵێم با هەموو فۆکسیش نەخێنە سەرەوەی کە زانکۆ توانێت گۆڕانکاری بکە هەموو مامۆستانی ئەدەبی مێژووی کوردی لە ماوەی 30 ساڵی ڕابردووە بە بڕای من هەر هەمویان کۆکەیتەوە نەیانتوانی گۆڕانکاری بکەن لە ئەدەبی کوردی یەک تەکانی پێ بدەن بەقەدەر بەختیار عەلی کە بەتاقی تەنها خۆی ئیشی کردووە 6 ساڵی دوو جامیعی خوێندووە ئەسڵەن جامیعەشی تەواو نەکردووە سوالەکە لێک ئەزانی چۆنە ینی ئەسڵەن بەقەدەر حجرەیەک زانکۆکانی گەرمان ڕۆڵان نەبووە دا شاعری ئەمە هەمویان بە مێژووا بخوێنەرەوە هەمویان ئینسانی خوێنەوار بوون ئەوە مەحویە چوار زمانە زانێت شعری وهەیە تاکو دانیش لە شەشی ئەوارە تاکو شەشی بەیانی بێت تەفسیری کەیتەوە دووبارە بەس تەنها 6 دێڕی 2 دێڕی بەڵام مشکلەیە مامۆستایانی زانکۆی ئەمە نەخوێنەوارترین چینی کۆمەلگایان من ئەو ساڵ لە دکتۆری هاتەوە بۆ ئێرە ئەوەی لە ئوسترالیا قسەم لەگەڵ کروتی من ئەبێ مانگانە یاکو 6 مانگ جارێک 3 مانگ جارێک ئەبێ شتێکی لێکۆڵنەوەیەکی زۆر جدی بکەم بۆەوەی کە دەرنەکرێم لە زانکۆکەمە مامۆستا لێرە لەوەی ماستەرەکەی و دکتۆراکەی نووسیوە تاکو ئێستاکە کڕکەوتو لەسەر معریفەتە وێڵ و وێرانە هەر ڕەتی بە دنیاوە نەما سپاس دەکەم کاکاوکار بۆی دەرفەت بۆ هاوڕێنی تریش دروست بێت دەستخۆش وڵایی دەستخۆشتان لێ یەکەم لە ڕێکخراوی بەدیل و هەروها لە برادرانەوەوانە بەڵام من بە یەک تەوەری سەرەکی نازانم ڕەخنە لێوە بگرم یا لە کەمێک ئەمە بۆ لە هەردوو لامان مامۆستایانی زانکۆ کراوە کەچی وجوهاتەکان خۆزگە لە ناو زانکۆ بکرێ ئەم ڕەخنانە لە ناو زانکۆ لە ئێمە بگیریانەک لێرە و من دکتۆر مەریوان داواتی کردم کەس داواتی نەکردم یعنی نەمزانی ئەمەش هەیە بەڕاستی ئەوە خاڵێکی تر با لە وتەی برادران و دەست پێ بکەم ئێمە وەکو مامۆستایانی زانکۆ بۆتە بار بەسەرمان و هەڵناگیرێ یعنی بارێکی قورسە ناتوانین هەڵیگرین با بە سەراحەت بڵێ کێشەکە لەکوایە لەوانەیە ئەچێتە ژوورەوە وەکو بولبول کۆمەڵێشت باسەکە و مامۆستا دەرەچێ و خۆ دکتۆر دارا و دکتۆریات گاروانەیش ئەزانن وەزعەکە لەوەیە یەکێ لە خاڵەکان با مامۆستای زانکۆ بزانێ ئەم بارە قورسە دراوەتە دەستمانەوە هەڵناگیرێ و امتیازاتی شەیە و خۆتیش بەهی نەزانیت و ئەبێ دەرگای سیارەت بۆ بکەنەوە لە سرەی نان ئەبێ بڵێ کاک دکتۆر کاک مامۆستا و ئەوان بەسەراحەت یعنی قبولیش ناکەین پێم بڵێ مامۆستا جەلال بەڵام من بۆ ئەوەی واقع بم خۆزگە بە ئەم بڕوانامەمەوە بڕۆشتایمە بۆ ئامادەیەکەی جاران دڵسۆزی لێم زیاتر بوو بەسەراحەت دەڵێم دی نازانم و با من خاڵێتریش باسکەم زانکۆ خۆی دواخە هەموو ڕۆژێ ڕێنماییەک لە وەزارەتی خوێندنی باڵا دەرەچێ دنیای خەفەت ئێمە من برادران ئەگەر ئێستا ئیمتحانی ماستەر و دکتۆرام کراوە وەرناگیرام 74 جاران نەخوێنەوارە ئێستا باشە لە نەوەتەکان من و ئەکا دکتۆر دارای امتحانمان کرد وەرگیرای چانس بۆ باڵێ ئێستا بێ 98 دەبێ وەربگیرەی 98 تەڵەبە چۆن 98 آخر ئەبێ هەموو شتەکانی هەزم بێ ئەمە خاڵێ بەسەراحەت نمونەیە ترتان پێ بڵێم برادران نێوان کەلار و سلێمانی 28 کیلۆمەتر ئەگەر هەڵم نەکرد بێەوە ئیشی من نییە لەم 28 کیلۆمەترە 5 بەش عەربی هەیە 5 بەش کوردی هەیە خانەقی عەفوەن باش ئەمە والله قدرەتی گەرەکە گەر بەشی کوردی داخین بەشی عەربی تێکەڵکەین ئەمە دنیا تێکە چێ باشە من لە چوومەتە زانکۆی با بڵێن کۆریا 4 ساڵ جارێک هەموو ستراکچەری زانکۆکە تێکەدەن لە 2006 نانۆ تەکنۆلۆژی بەشێکیان کردەوە دکتۆر مەریوان نەزانێت نانۆ تەکنۆلۆژیە کە هەموو ئامێرەکان 0 بچووک یەکەنەوە بۆ دەماغ و بۆ دڵ و بۆ هەموو جیهازەکان بۆ جیهازەکانی مۆبایل ئەوانە ئەمە خاڵێک ئەوەیە کە ئێمە ناتوانین گۆڕانکاری لە بەشەکان بکەین لەبەرەوەی دکتۆر مەریوان عاجزە بێ و مامۆستا کەریم عاجزە بێ و
کات دکتۆر یادگار عاجزە بی و ئەمانە زۆر خەتەرە ئەمە زۆر خەتەرە بەشی ئینگلیزی داخست یعنی ئیهانەی منەکەی و دوایەوەش پەروەردە دانیشتووە لێرە ئێمە کێشەمانەیە لە پەروەردە لە زانست بەشی زانست بکەرەوە کۆمەڵێ هەموو ساڵێ 2000 تەڵەبەی علم النفس و کوردی و عەربی و ئینگلیزی خەینەن بازاڕە بۆ خۆی برادران لە بەردەمی مزگەوتی کەلار 4 تەڵەبەمانەی خەریجی ئینگلیزی و کیمیا هی نەفرۆشن با بڵێن سەوزە و وا نەفرۆشن بەڵێ من بە ئاسیان کەم ناکەم و دەستیان خۆش بێ وایە من خاڵێتتر بە باس بکەم ئەگەر بە کورتی باشە بەسەر چاو کێشەکە زانی لەکوێیە ئەم هەم کە کێشە هەیە و خوێنکارانیشمان بەڕاستی ئەبنە نمونەی خوێنکارێک کەچنە بازار بەڕاستی وەرناگیرێن ئەچنە وڵاتانی تر نازانن شێوازی نووسینەوەی من لە بریتانیا برادران چوەوەی لە تواناسازیەکە تەلەفۆنی بۆ کردم بەحث چۆنە نووسرێ کوراخر ماساتە تۆ بڵێ بەحث نوێنەری کوردستانی وەرگیراوی لە بریتانیا بە مندەڵی بەحث چۆنە نووسرێ توێژینەوە چۆنە نووسرێ من خاڵی تری زۆر نووسێ زۆر سپاس دەستان خۆش بێت سپاس زۆر سپاس بۆ ڕێکخراوی بەدیل بۆ ڕێخستنی ئەم بابەتە گرنگە تەبەن لە ڕاستیە من ڕەخنەیەکم هەیە لەوەی کە زۆر جار نەکرد لەم پانێڵە لە زۆربەی پرسەکانە بابەتێکی گەورە لە کاتێکی کەمە گفتوگۆی لەسەر ناکرێ یان بەشداربووان یانی ڕەنگە هەندێکمان لە مامۆسایان زیاتر مەسەڵەن قسەمان کردبێت وێ ناکرێ ینی بەڕاستی بۆن من لە 12 دقا بابەتێکی گرنگ وەکو خاڵێک تایبەت نییە بەمە لە زۆربەی بابەتانی سیمینار و گفتوگۆکانە ئەو کێشەمان هەیە لەسەر سەربەخۆیی زانکۆکان من زۆر بە کورتی لەبەرەوەی بەشداربان زۆرن لە ڕووی قانونی و ئێمە هیچ کێشەیەکمان نییە بە گوێرەی یاسای وەزارەتی خوێندنی باڵا هەموو زانکۆکان شخصەتی معنەویان پێدراوە شخصی معنەوی بە معنە قانونیەکەی واتە سەربەخۆیی تامی زانکۆکان لە ڕووی زانستی ئیداری دارایی کە زانکۆ شخصی معنەوی بوو کەواتە وەکو چۆن مامۆستا بێسون باسی کرد وەکو دەوڵەتێکی بچووکە ئەتوانێت هەموو ئیداری خۆی بدات لە هەموو ڕۆکانەوە بەڵام ئەوەی کێوای کردووە زانکۆ بەم ڕۆڵە هەڵنەسێ سەرڕای ئەوەی کە باس کرا ئەو ژینگەیە ئەو ژینگە حکومڕانیە کە زانکۆکانی تیانیان ئێمە ئەوەش باس بکەین زانکۆکان لە ڕووی سیستەمی ئیداری و بەستراون بە وەزارەتەوە وەزارەت بە ئەنجومەنی وەزیرانەوە تۆ ئەنجومەنی وەزیران و سیستەمە حکومڕانیە کرد لە ئەنجومەنی وەزیرانەوە بە وەزارەتەکان هەمووی داڕوخاو بێ هەمووی دواکەوتوو بێ هەمووی پڕ بێ لە گەندەڵی و لە دروستکردنی عەرقەلە و کێشە زانکۆکان ناتوانن بۆ ڕۆڵە هەستن کە ئێوە باسیەکەن ئەوەکێک لە گرفتە سەرەکیەکان یعنی سە بۆ منە زانکۆ سەر ڕای ئەوەی کە شخصەتی معنەوی هەیە لە کۆمەڵێک دەسەڵاتی لێ وەرگیراوەتەوە کاکتۆر یادگار پێم باشە تیشکا سەر و خاڵە دەسەڵاتی دارایی بە گوێرەی یاسا پێدراوە بە قرارێکی سەرۆکی حکوومەت دەسەڵاتی دارایی لێ وەرەگیرێتەوە ئەوەکێک لە کێشە گەورەکانی زانکۆکان پێم باش بوو لە ڕاستیە مامۆستایەکی بەڕێز لەسەر تەنها بەداخەوە لەسەر توێژینەوە فەیکەکانی مامۆستایانی زانکۆکانی کورسان قسەی بکردایە یعنی وەکو کاکتۆر جەلال باسی کرد ئێمە ئێستا وای لێ هاتوو ناتوانانی بڵێ مەزانی پێت شەرمە بڵێ مەسەلەن ماستەرم هەیە یان دکتۆرام هەیە یان مامۆستای زانکۆم بەداخەوە ئەوانش کرد بە جوهدی علمی گەشتون بۆ قۆناغەکە بە شەو نخوونی و ینی بە ماندووبوون گەشتون بەوەی کە ئێستا پێ ئەوتری مامۆستای زانکۆ یان توێژینەوە ئەنووسێ ئەویش ینی جگەلەوەی کە پاڵەر نییە ئەبینێت بەشێکی زۆر بە توێژنەوەی فەیک و بەم لاو لە هاتوون ڕۆحی داهێنان لەوانی ترا کوژێ وەکێک لە خاڵە خراپەکانی زانکۆکان بەس مامۆستاگەر بە کورتی بەسەر چاو تشکری سپاس دەکەین یەک خاڵی تر بەڕێزان باشتر ئێمە تەقیمەکانمان لەسەر ئاستی پسپۆڕی بێ لەسەر ئاستی بەش بێ یعنی ناکرێت ئێمە تەقیمی زانکۆیە بکەین تەقیمێکی تەخمینی بۆ هەموو بەشەکان بەیەکەوە بەشەکان ئاستەکانیان جیاوازە من لە پسپۆڕی یاسا لە کۆلێژەکانی یاسا ئەتوانم بە ئەمانەتەوە بە ئەمانەتە علمیەوە قسە بکەم ئەو مەنەجە علمی کە لە کۆلێژەکانی یاسا لە زانکۆ حکومیەکان نەک ئالیەکان لە زانکۆ حکومیەکانە ئەوترێتەوە و دراسە ئەکرێ هەمان ئەو منهەجەیە کە لە زانکۆ پێشکەوتەکانی میسر و تەنانەت بەریتانیا و ئەمریکاش ئەوترێتەوە لە ڕووی زانستیەوە بەشەکان جیاوازن ینی حەقوایە ئەو پۆلێنەش بکرێ بۆ ئەوەی ینی ئەو سوورە خراپە هەموو بەشەکان نەگرێتەوە لەگەڵ ئەوەش ینی توێژنەوەی زۆر باشیشمان هەیە ینی بەڕاستی من لە پسپۆڕی خۆمە باس بکەم ئەگەر کار بە توێژنەوەی زانستی بکرێ
ئەنی لایەنی بەرپرس بۆی ناگەڕێتەوە کار بە توێژنەوەی زانستی بکرێ ئەوەندە توێژنەوەی زانستیمانە ئێستا کە تەختەی زۆربەی زۆری کێشەکانی کۆمەلگاکە زۆر سوپاس سپاس مامۆستا کاتتان باش دەستێم لایەک خۆش بێت من لێرە ئەمەوێتیش خەمە سەر خاڵێک کە مەسەلەی هەر لە سەرەتای ئەوەی کە خوێندکار دێتە زانکۆوە قبوڵی زانکۆیە خوێندکار بە حەزی خۆی نایەتە ئەو بەشەی کە بۆی دیاریکراوە ئەو بەشە زانستیە لە 95 خوێندکار کە ئەو بەشەی بۆ وەردەگیرێت ئەو بەشە نییە کە خۆی ئەیەوێت ئەمە وای لێ کات کە نەتوانێت کەسێکی زانستی یا کەسێکی ئەکادیمی لێ دەرچێت پیاژە قسەیەکی هەیە ئەڵێ کە تۆ پێم ئەڵێ کەسێکی زیرەک یا کەسێکی نازیرەک پێم بڵێ ئەو خوێندکارە لە چیا زیرەکە و لە چیا نازیرەکە هەموو کەسێک ئەبێت تێست بکرێت تێستێکی هۆشی هەیە کە لە دە بەش پێک دێت ئەبێ ئەو تێستە بکرێت بزانێت ئەم کەسە لە چیا زیرەکە و لە چه ئەخساسێکە توانای هەیە ئەبێ بخرێتە ئەو بەشانەوە بۆ ئەوەی کە لە داهاتووە کەسێکی داهێنەر و زانستی لێ بەرهەم بهێنرێت وەختی دێتە زانکۆیشەوە مامۆستاکان ئێستا لە ناو زانکۆکانی هەرێمی کوردستان بە شێوازێکی تەقلیدی کۆنی دواکەوتوو دەرس ئەڵێنەوە کە تیچین سەنتەرە کە ئێستا لە هەموو دنیا ئەم تیچین سەنتەرە نەماوە ئەگەر ئەوانەی مامۆسایان متابعی وڵاتە پێشکەوتەکانی وەکو فنلەندا و ئەوانیان کرد بێت لە هیچ کۆی دنیا تیچین سەنتەر نەماوە ئێستا هەموو ئاراستەکان بۆ 30 ساڵیشە تیچین سەنتەریان تێپەڕاندووە ڕۆیشتونەتە مەرحەلەی سودین سەنتەرەوە سودین سەنتەر چییە؟ ڕۆڵی خوێندکار زیاد دەکات لە ناو کلاسە ڕۆڵی مامۆسا کەمەکاتەوە یعنی ئیتر مامۆسا هەر بەو شێوازە تەقلیدیە دانانیشە لە PDF-ێک بێنێ یا چەند سلایدێک بێنێ دوو بیدارە تەلەبە و تەلەبەین بکە ئەبێ ڕۆڵی تەلەبە زیاد بکرێت ڕۆڵی خوێندکار زیاد کرا خوێندکار فکری بجۆنڕێنرێت هۆشی بجۆنڕێ بۆ ئەوەی مێشکی گەشە بکات بتوانێت لەو چوارچێوەیە کە بۆی دیاری کراوە لەو هەمومان نەزانی سیستەمی خوێندن لە لای خۆمان سیستەمێکی سەپێنرا و ناچاریە و لەو شێوازە ناچاری و سەپێنراوە دەرچێت و خۆی بێتە کەسێک کە ماندوو بێت و هەوڵ بدات ئەکتیڤیتی خۆی زیاد بکات سپاس بەس بۆ بەرچاوڕوونی هەمووتان ینی مەرج نییە هەمووتان ینی بەشداری بکەن لەبەرەوە بەشی دوای ئەمەش ڕاستپاردەمانە ئەوەی کە بۆ چوونێک یان پێشنیارێکی توانین لە ڕاستپاردەکانە بینوسینەوە و باسی لێ بکەین فەرموو کاکتۆر ئەم کاتتان باش بەڕێزان من ناوم یادگارە لە ڕاستیار تەنها بۆ ڕوونکردنەوە وەکو بەشداربوویەک لێرەم لە ڕاستیا وەکو نوێنەری زانکۆنیم بەڵام بە پێی شوێنەکەم و هەم وەکو مامۆستایەکی زانکۆش حتمما ئاگداری هەندێک ئیشوکاری ناو زانکۆ ئەو تەورانەی کە بە ڕێزان باسییان کرد لەسەر و بوارانە قساکەین مامۆستایی لە هەموو پۆستەکان گەورەترە مامۆستایی کاکتۆر مامۆستایی پیرۆزترین و گەورەترین پۆستە من تەنها مەبەستم وەکو لایەنی بەرپرسیارەتی بوو چکە بە فەرمی وەکو نوێنەر نهاتوم هەر قسەیەکەکەم وەکو شەخسی خۆم بۆ خۆم بە ناوی زانکۆ قسەیە ناکەم بەڕاستی بەڵام ئەوەی کە ئاگدارم وەی زانم ئەڵێم و وەکو خۆم با بڵێن دەستخۆشیتان لێکەم سەرەتا بابەتەکە و تەورەکە بەڕاستی گرنگە وەکو مامۆستا ڕێبوار ئاماژەی پێکرد لە ڕاستیا قسەی زۆر هەڵەگرێ و هەچۆنێک بێ ئەم ڕۆژ من دڵنیام هەر ئەم گفتوگویی کە کرێ سوودی خۆی ئەبێ و دوجار ئەوەی کە گرنگە ڕاستپاردەکانە و بەگشتی ڕخنەی زۆر گیرە لە ڕاستیا لە زانکۆ و من بۆ خۆم هاوڕام لە زۆرینەی زۆری و ڕخنە و کەم و کورتیانی کە باس کرا بەڵام کەمتر باس لەوە کرا چۆن گرفتەکان چارەسەر بکەین ڕەنگەوە بکەوێتە گفتوگۆشەوە بۆ ئەوە دانرابێ بەڵام بە هەر حاڵ زۆر گرنگە بزانین چی بکەین ینی وەکوتم هاوڕای زۆرینەیە و کەم و کورتیانم بەڕاستی هەیە بەڵام لە هەمان کاتیشان ناکرێت ئێمە هەڵسەنگاندن بۆ زانکۆیەک بکەین کە لە واقعێکی وەکو واقعی کوردستان و ئەم وڵاتەی خۆمان کە هەمومانەی زانین چۆنە
پێم وایە زانکۆش هەروەکو هەموو دام و دەستگاکانی تر قوربانی ئەو وەزعانەی هەم ڕابردوو هەم ئێستا و هەم دەوروبەر و وەزعی سیاسی و قەیرانی ئابووری و هەموو ئەمانەیە بۆیە تاکەکانی ناو زانکۆ و مامۆستایان فەرمانبەران ئیدارەی زانکۆ بەدەر ناکەین لەم بابەتە ئەوانیش بۆ خۆیان بەرپرسیایەتیان لەسەر شانە تا ئاستی خۆیان بەڵام سەرجەمیەم کێشانە لە ڕاستیا پەیوەست نییە بە ئەو بەڕێزانەی چ مامۆستا بن چ فەرمانبەر بن لە ناو زانکۆ بۆیە دوجار ئەو واقعی کە وڵاتی ئێمەی تێدایە حکوومەتی ئێمەی تێدایە یەکێک لە هۆکار و گرفتەکانە و ناشکرێ لە ڕاستیە ئێمە زانکۆی گەرمیان مقارنە بکەین بە زانکۆی بۆ نمونە ئۆکسفۆرد بۆ ناتوانین مقارنەی بکەین لەبەرەوەی ئەو لە واقعەیەکی ترایە و زانکۆی گەرمیان لە واقعەیەکی ترایە هەر بە ڕێزانەوە خۆتان ئاماژەتان بە بەرنامەی بۆڵۆنیا و بە هەندێک لەو پرۆسانە کرد کە ئەمە ناگونجێ لەگەڵ واقعی ئێمە یان مامۆستا بێستون باسی زانکۆی کرد کە زادەی بیری ئەو ڕۆژئاوا ئەوانەیە و دواتر ئێمە هاتوین لێرە دامانەوە حتمەن وەکو خۆی ڕەنگە نەتوانین جێبەجێ بکەین بۆیە بەڕاستی مقارنەکەش هەر بە هەمان شێوە ڕەنگە ئێمە نەتوانین یان دروست نەبێت ینی بۆ نمونە گەرێمە لە زانکۆی گەرمیانە پسپۆڕیمان هەبێ یا بوارمان هەبێ لە بواری نەوەوی ئیش بکە ئەوە تەخەڕوجی کرد چی بکە ینی لەکوێ ئیش بکە چ مؤسسەیەکە ئیشتیا بکە چ دام و دەستگایەکی نەوەویمان هەیە بۆ نمونە لە بواری ئەسترۆنۆم کە بواری فەزایی ئەوانە یعنی ئەوە تەخەڕوجمان پێکرد چی بکە ئەو مامۆستا بەڕێزە باسی کرد کە جیۆلۆژیای تەواو کردووە بە بەرزترین ئاس بە چاکترین شێواز تۆ زانکۆ تەواو کردایە دوای ئەوە چیتە کرد بۆ نمونە حەقڵێکی نەوتت هەیە شتێک کەواتە هەم دام و دەستگای حکوومەت و حکومڕانی و کۆمەڵگە ئاستی ڕۆشنبیری کۆمەڵگەش لەگەڵ زانکۆیە لە ڕاستیا تاوکەری یەکترن و بە هیچ شێوەیەک ممکن نییە زانکۆی ئۆکسفۆرد بەسەرجەم دام و دەستگاکانی بە مامۆستاکانی بە هەموو شتەکانی و بێنەرە ئێرە داینێ ئەبێ چ بەرهەمێکی هەبێ بەرهەمیشی هەبوو گریمان بۆ کێ بێ و بەرهەمە بۆیە لە بەرامبەرە تۆ ئەبێ بەرهەمەکەشت بۆ پێداویستی بێ یعنی کە کۆمەلگا بۆیە بەڕاستی کۆمەلگەی ئێمە هێشتا پێداویستەکانی لە ئاستی کۆمەلگای تازەگەشە کردووە هێشتا لە ئاستی نۆرمەڵە ئەسڵەن دیڤلۆپیش نییە ینی داواکاری کۆمەلگا نەگەیشتۆتەوە ئاستە هێشتا یعنی بۆ نمونە لە ڤاکسینی کۆرۆنایە ئێمە لە زانکۆی گەرمیان جیهازێکمان هەبوو تقریباً 5 بۆ 6 ساڵ کە پێی وترێ ڕێڵ PCR پشکنینی بۆ ڤایرۆسی کۆرۆنا کرد ڕەنگە 5 بۆ 6 ساڵ بوو ئێمە لە ناو زانکۆیە ئەو جیهازەمان هەبوو یەک کەس ئیش پێ نەکردبوو بۆ لە بەرەوەی پێویستمان پێ نەبوو بۆچی ئیش پێ بکەن ینی مامۆستاکە بۆچی ئیش پێ بکەن ئەگەر بۆ توێژینەوەیەتی ئیمکانەتێکی باشێ بێ بەڕاستی پارەی ئەویست کە پارەی نەبوو ئاستی توێژینەوەکە بواری تری پێویست بوو کە ممکن نەبوو دابینی بکە نەخۆشخانە و ئەوانەش لە ڕاستیا زۆر پێویست پێینەوە بەڵام کە ڤایرۆسی کۆرۆنا هاتە پێشەوە بوو بە ضرورەتێک کە ئەبێت ئەوم فەحسە بکەی یەخۆ ناکرێتی تاکەی بیکەی بۆیە هەوڵدراوە مەسەرەن ئیشکرا لەسەر و بابەتە و جیازەکەی هێنرا خراوەگەر بۆیە من پێم وایە زانکۆ توانای باشی تایە و مامۆستای باشی تایە کاک دکتۆریاتگار ئاماژەی بە ژمارەیەکی زۆر لە مامۆستای کشت و کاڵ کرد بۆ نمونە لە زانکۆی مەنسوورە وەکو نمونەیەکی هێنمەوە لە زانکۆی سلێمانیش ئێمە بۆ نمونە هەر لە بواری کشت و کاڵە مامۆستای زۆرمانێ بەس من پێم وایە ژمارەی مامۆستا ڕەنگە ئەو کاریگەریە دروست نەکا ئەوەندەی لە ڕووی نەوەیەوە گرنگترە یعنی من پێم زانکۆ بەناوبانگەکان ڕەنگە ئەو ژمارە زۆرە مامۆستایان نەبێ بەڵام داهێنانیشانەیە بۆ لەبەرەوە سەرجەم پێداویستیەکان مستەلزەماتەکان پێویست بەردەستە لەوێ کۆمپانیا هەیە داوایان لێکە بازاڕی کار داوای لێکە ینی لەوێ زۆربەی زۆری ئەو گرانتانە ئەو ئیشانەی کاکرێ بەڕاستی لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە داوایان لێکرێ پرۆپۆزەڵ تەقدیمەکەن و داوایان لێکرێ و پارەیان دنێ ئەوان ئیشەکەن لە بەرامبەرە بۆیە تمۆحی ئەوان لە ئاستی زۆر بەرزایە بۆیە زانکۆکانیشان ناچارن خۆیان بەرزکەنەوە بۆ ئاستە و پێویستیان بە زانکۆ هەیە بۆیە من پێم وایە ئەبێ کۆمەڵگە ئەمە ئەوەمان بۆ ینی ناتوانین پاساوی ئەوە بینەوە کە زانکۆ ناتوانێت کۆمەلگا بگۆڕێ بە تەکید ئەرکی کۆمەلگایە ئەلکی زانکۆیە کۆمەلگا ئاستی بەرزکاتەوە پێداویستی بەرزکاتەوە بەڵام بەشە سەرەکیەکەی بەڕاستی پەیوەندی بە ئیدارە و حکومڕانی و ئەوانەوە هەیە و من هاوڕای بەڕێزانم کە باسی مەسەلەی جاکردنەوەی لە ڕووی سیاسی سربەخۆیی دارایی ئەوانەیان کرد تەنها چەند خاڵێکیان باس کرد بەڕێزان ئەوەی گرنگە مامۆستاکەریم ئاماژەی بە خاڵێک کرد هەمومان بەرپرسین بەڕاستی بە ڕێژەی جیاواز ینی چی لەسەر ئێمەیە ئەرکی ئێمە چییە چوەک مامۆستا چوەک ئیدارە لە ناو زانکۆ بالانی کەمەوە جێبەجێ بکەین
ئەی بۆ نمونە لە مەسلەی بۆڵۆنیاکان دێڕەخنەی لێ گیرا حتمما ڕەنگە بێکەم و کورتی نییە بەڵام لانی کەمەم بەرنمەیە هەندێک ریفۆرمەکە لە شێوازی وانەوتنەوە لە تێڕوانینەکان بۆ مەسلەی پێگەیاندنی خوێندکار بەهرەدارکردن وەک لە تەڵقینکردن ینی کۆمەڵێشتی باشی تایە ئەگەر ئێمە لە خۆناغی سەرەتایە دەتوانین زیاتریش ببورن دەستان خۆش. دەستخۆشیتان لە یەکەم من زۆر لە کاتتان نابم بەرەوەی بەشێکی قسەکانم مامۆسایان بەگشتی کردیان بەڵام لە مەسلەی چارەسەر ئایبیان بێت لە ڕیشەوە دەست پێکەین واتە لە بناغەوە ناکرێت تۆ لەسەرەوە بە دیکۆر بە ڕواڵەت تۆ بینایەکی جوان بنیا بنێ بەڵام ئەساسی ئیشەکەت هەڵەبێت. مەبەسم چییە لەمە مەبەسمەوەیە ئێمە ئەبێ بزانین ئیشی یەکەمی زانکۆ چییە ئیشی یەکەمی زانکۆ بەرهێمنانەوەی معریفەیە ناوڵەج بەداخەوە زانکۆ لە وڵاتی خۆمانە ئەم ئەرکەی لە دەست داوە بۆچی زانکۆ لای خۆمان معریفە بەرهەم نایانێ یەک لەبەرەوەی ئێمە فەلسفەی زانست یعنی لە فەلسفەی زانستیان نەگەشتوین لە زانستی ئیپیستمۆلۆژی واتە لە ئیپیستمۆلۆژی نەگەشتوین دوو تەنیا چاو لە توێژنەوە چاو لە ئیش و کاری زانکۆکانی خواریان زانکۆکانی دەرەوەکەین واتە لای خۆمان هیچ پارادایمێک هیچ ڕێچکەیەک هیچ ئەپرۆجێک بوونی نییە لە زانکۆکان ئەوەی کە هەیە لاساییکردنەوەی من خۆم لە ناو دۆخەکە ئاژیم ئەمە واقعە و زاڵە بەسەر زانکۆیە. سێ چەمک ناسیمە نییە عەفو چەمک سازی بە واتایی کە ئێمە لە چەمکەکان نەگەشتوین. کۆنفۆشیوس قسەیەکی ئەڵێ لە هەر کۆمەڵگەیەک ئەگەر چەمکەکان واتای سەرەکی خۆیان لە دەستدا چاوەڕوانی هەڵوەشانەوەی ئەو کۆمەڵگەیە بکە کەواتە ئێمە لە چەمک ناسیشا جارێکی تر خەلەلمان هەیە و بارودۆخە سیاسەکەش جارێکی تر زاڵ بۆ من نامەوێت زۆر کاتانگەم لەسان خۆش. دەستان خۆش بێ بۆ هەمومان من لێرە وڵای پێم خۆش بوو باسی یەک شت بکەم لەوە دەست پێم یەک دوو براگوێم لێ بودی خەتای هەمومانە بۆ خەتای منە باوکم وەڵا لە زانکۆ بوومایە دوو پێم بناسیێم پێم ناڕەزایەتی بوو سێم پێم ناڕەزایەتی بوو لە زانکۆ ناڕەزایەتی نییە یعنی مەبەستم بۆ لە خەتای من نییە مەزم لە زانکۆنیم ئەمە دوام کە ئەوەی لەم وڵاتەیە خوڵقێ وەڵی خەتای زانکۆ نییە وەڵی خەتای مامۆسای زانکۆ نییە وەڵی خەتای کاکیان تۆ سەرۆکی حکومەت و جێگرەکەی چیان تەواو کردە مامۆسان لە زانست تێگەیشتون چین یان چیە بیر بکەرەوە ئەم دوانە کە سەرۆک و جێگرن پیشیان چی بووە وەڵی میلە زۆر باش ماوە من دایم مەڵم ئێمە گیرمان خواردووە دەست مرۆڤ ئەم سەردەمە یا گێلە یا زۆر ناواقعی بیرەکاتۆ یەک پۆست ئەلم کەلارە ئەعلانی بۆ کە بڵێ کاکە پۆستی فلان واکەین بزان چەند هەزار کەس بۆی هەوڵەدا چەند کەس وە بێمەعنا بۆی هەوڵەدا کە هیچ شیاوی نییە لەوە چێکێکیان لەوانە من بم بەڵام بە واقعی ویژدان لەم وڵاتە نەما هەر بین مامۆسایەکی زانکۆ لە هەفتێکە لە 4 شوێن دەوامەکە من مامۆسایەکەم مامۆسام سایەقم نانچیم چیم یعنی بەڕاستی ئێمە کێشەی زانکۆمان نییە کێشەی ویژدان و واقعی ئەم وڵاتەمانەیە دەستان خۆش بێ خۆسکا باسی ینی گرفتەکانی زانکۆی گەرمیان بکرایە و شتەکان وا بواە کە ئێمە بمانتوانێت هاوکار بووینە سپاس. یاوەتان باش بەڕێزان لە ڕاستیە من ئەکسەر بچمە ناو بابەتەکەەوە لە ڕاستیا و شکایەتانەی کە باس کرا خۆی عنوانی بابەتەکەمان ڕۆڵی زانکۆیە قسەمان لەسەر زانکۆی گەرمیان نییە قسەمان لەسەر زانکۆی سلێمانیش نییە ڕۆڵی زانکۆ لە کۆمەڵگەیە وەکەوەیە باسی ڕۆڵی دین بکەین لە کۆمەڵگە دین لەکوێ بێ ئێمە بڵێن زانکۆش لەکوێ بێ یعنی پرسیارە سەرەکیەکە ئەوەیە ئەو شکایەتانەی کە باس کەیان لە ڕاستیا بەداخەوە هەموو شکایەتی ڕووکەشین ئەوان ئەم شکایەتانەی کە لێرە مامۆسایانی بەڕێز باسییان کردووە ئەڵێن ئیشکالەتەکانی ئێمە ئەوەیە داراییە کارگەڕێ بۆەوەی زانکۆ بەم شێوازە بەردەوام بێت لە ئەسڵا زانکۆ خۆی نابێ بەم شێوە بەردەوام بێت لە ڕاستیە یعنی ئیشکالەتە قوڵەکە ئەو ئیشکالەتەی کە مامۆستا محەممەد باسی کرد کە پەیوەندی بە ئینتاجی معریفەوە هەیە یعنی ئێمە خەریکی تەداولی معریفین ئاڵوگۆڕکردنی زانیاری لە زانکۆ مامۆستا بەیانی هەڵەسەیە قاتوڕیباتەکە لە بەرەکە ئەچێ بۆ ئاڵوگۆڕی معریفە یعنی ئینتاجی معریفە ناکە خدە ئاڵوگۆڕی معریفە وەسفکردن
بەرهەمی نییە ئێمە ئەبێ قسەمان لەسەرەوە بڵێن زانکۆ بۆ سێ لێرە ئیتر لێرەیە ینی ئەرکە سەرەکیەکەی جێبەجێ ناکە مامۆسایان باسی مێژووی زانکۆیان کرد کاکە مێژووی زانکۆ 1000 ساڵە نە 500 ساڵیشە ڕاستە ڕێنیسانس وەکو مامۆستا بێستونیش باسی کرد کاکتۆر دارەش باسییان کرد لە ئەوروپایە بەرون کاکتۆر داراودی تەمەنی 1000 ساڵە مامۆستا بێستون لە 500 ساڵە لە ڕێنیسانسەوە تەمەنی 200 ساڵە زانکۆ 200 ساڵە 1818 کە هەمبۆڵت زانکۆی بەرلینی دروستکرد و کە ئێسک بناوی خۆیەوەتی زانکۆی لە زانکۆی تەدریسیەوە گۆڕی بۆ زانکۆی بەحسی ئەوەی کە چەمپیەکەی پێوترێ زانکۆی لێکۆڵینەوەی شتێک نەماوە بەناوی زانکۆی تەدریسی ئەو وەزیفە سونەتیەی کە ئێمە هەمانە لە پێش 1818 لە ئەوروپاش زانکۆ هەر وەزیفەیە بۆ معریفە لە دەرەوەی زانکۆ بوو لە 1818 معریفاتە ناو زانکۆ بەڵام لای ئێمە ئێستا هەرە وەزیفەیە بینین کە زانکۆ بەو تەمەن 1000 ساڵێەوە لە ئەوروپا گێڕایەوەتی کەواتە ئیشکالیت ئێمە باس ئەم ئیشکالێتە بچووکانە نەکەین ئیشکالێتی پارە و ژمێریاری و چی بکەین نەخێر ئیشکالێتی ئەوەیە زانکۆ ئێستا ڕۆڵی نییە بێڕۆڵە وەزیفە سەرەکیەکەی ئەمە نییە کە ئێستا ئەدایەکە ئەبێ وەزیفەکەی بگۆڕێ ئەمەش پێویستی بە بیرکردنەوەی ڕێشەیە بە مامۆسایان ناکرێن بە دەستگا باڵاکانی ئەم دەوڵەتە ئەکرێ ئەم حکوومەتە ئەکرێ بۆ نمونە بەحەزکردن کاغە بەحەزکردن پێویستی بە داراکردنە پێویستی بە تواناکردن لە ڕووی داراییەوە بۆی زانکۆ ئەو ڕۆڵە بەحسیە ببینێ ئەبێ حکوومەت بیر بکاتەوە نەک ئێمە بیر بکەینەوە سپاس دەستان خۆش بێت بە خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەین کەوا لە شاری سلێمانیەوە هاتون و دەستخۆشیش بۆ ڕێکخراوی بەدیل و من چەند خاڵێکمەیە تایبەت بە زانکۆ پەیمانگا تایبەتەکان و حکومیەکان زانکۆ پەیمانگا تایبەتەکان و حکومیەکان جیاوازێکی زۆرارەیە یعنی هەم لە ڕووی کوالەتی و هەم لە ڕووی سیستەمی خوێندن لە هەموو ڕێیەک بۆ نمونە زانکۆ تایبەتەکان لەگەڵ پەیمانگا تایبەتەکان ئەوانی کە گیان لە سلکی حکومی ئەوانە هەموو ئەو قوتابیانی کە ئەچن هەمووی کوڕی بەرپرس و کچی بەرپرس و کچی بازرگان و ئەوانەی ڕۆژێ نەمان بینی کچێکی فەقیر کوڕێکی فەقیر بچێت لەو زانکۆ تایبەتیانە خوێنێ باشە یعنی پرسیارەکەم لێرەیە ئایا ئەگەر کەسێک بچێتە زانکۆیەکی تایبەت بچێتە زانکۆیەکی تایبەت بە گیرفانێکی پڕەوە کەسێکیش بڕاتە زانکۆیەکی حکومی بە گیرفانێکی بەتاڵەوە ئایا ماتوانێت پەرە بە خوێندنەکەی بدا من بە حکمی ئیشەکەم لە زانکۆی گەرمیان ئەزانم چەندها قوتابیمان هەیە تەنانەت دینارێک 250 دینار لە گیرفانیان نییە لە داخلی ئەمێنێتەوە شەوانە بە ڕۆژ لە زانکۆیە ئێواران دێ لە کەلار ئیشەکە کرێکاری ئەکە شەوان چێ لە داخلیەکەی مێنێتەوە ئەمە بۆ کوڕ بۆ کچانیش ئەزانم کەوا لەو زانکۆی گەرمیانە کەوا بۆ ئەوەی بژێوی ژیانی خۆی دەربکات ئەچێت نان دروستەکات بۆ هاوڕەکانی بەپارە جلی هاوڕەکانی شا بەپارە باشە ئەمە بیری لای خوێندنەکەی یاخود بیری لای ئەوە بێکەوە بژێوی ژیانی خۆی دەستەبەر بکە ماوەسا بێسون قسەیەکی جوانی کرد ئێمە بۆنە لە زانکۆی گەرمیانە پارالێل و ئێوارانمانەیە باشە پارالێل و ئێوارەمانەیەکەوە ئەو داهاتەیەکەوە کوێکەن لە پارالێل و ئێواران بۆچی نادەن بە تاقیگە بۆچی نادەن بە کوڕی فەقیر و کچی فەقیر و کچی هەژار بۆی کەوا بتوانێت بە سەربەرزی خوێندنەکەی تەواو بکە یعنی بەڕاستی ئەمە گرفتێکی زۆر گەورەیە لە سیستەمی خوێندن پێویستە لەم وڵاتەیە سەر لە نوێ یعنی سەر لە نوێ گۆڕانکاری بەسەراوی ڕیفۆرمێکی تەواو بکرێت ئەبێ لە باخچەی ساوایانەوە دەست پێ بکرێت چونکە بۆ بەرەکەت بە کورتی لەبەرەوە زۆر تاخیر بین لە وادەی خۆمان بەس یە خاڵێکی ترما بناغی هەر کۆمەڵگایەک براغی هەر کۆمەڵگای خوێندنە یعنی پێویستە خوێندن لەم وڵاتەیە دووبارە سەر لە نوێ چاکسازی لەسەر بکرێت بەسم خاڵەمە هەیە ئینەکەم بەس بە سەریعی لەبەرەوە زۆر تاخیر بووی خاڵێکی ترەوەی سیستەمی وەرگرتن لە زانکۆ و پەیمانگاکان باشە بۆ نمونەی ساکە من حەزم لە بەشی یاسایە حەزم لە بەشی کارگەڕیە بۆچی لا ئەبێ بە ڕێگای ئۆنلاین پڕی کەمەوە ڕەنگە ناوم لە دووهۆک بێتەوە ئەو بەشش کە خۆم بەدڵم نەوێ ڕەنگە مادێکی ئەوتۆم نەوێتەوە بتوانم تەنها کرێڕێگەی خۆمی پێ دەرکەم ئەمەش بارگرانیە کە لەسەر خۆم و دواتر لەسەر خانەوە دەکەم دەستان خۆش بەس مامۆسانی دوواش پێیان مامۆ قساکەم بەس ئەگەر بتوانن ئەوانەی کە پێشنیاریان هەیە ئەتوانن لە دوای ڕێستەکە لە ڕاستپاردەکان ئیزافەی بکەین فەرموو من خۆم قسە ناکەم لەبەرەوە من کەسێکی زانستیم و سیاسی نیم و باگراوندیانم نییە بەڵام لە کۆی قسەکان من کۆمەڵە شتم بۆ دەرکەوت وەسەر لە مامۆستا بێستون باسی ئازادی و
ڕخنە و شتانێک لە زانکۆ بەڕاستی زۆر سەرنج ڕاکێشامەوە و ئەمە وای لێ کردم کە ئەم پرسیارم نادروستوێ بۆچی مەسەن هەردوو دکتۆر یادگار و مامۆستا یادگار بوو بە ناوی مامۆستای زانکۆ ینی قسە ناکەن بە ناوی مەسەن ئایا من پرسیارەکەم ئەوەیە مامۆستا یادگار یا دکتۆر یادگار ئایا مامۆستا یادگار پێت وایە ڕۆژنامەگەری ئازادترە ینی ئازادترە لە مامۆستای زانکۆ بۆیە وەکو مامۆستای زانکۆ قسە ناکەی یاخود وەڵامت بدەمەوە یەکسەرە دوای وەڵام بەر دکتۆر لای خۆتان بینوسنە پرسیارێکتان بۆ دێ دواتر دەرفەتان پرسیارێکم بۆ مامۆستا بێستون باسی سیاسەتی کرد ینی هەموو ڕۆیە سیاسی بێ و ڕاستی من جەوەی سەرنجی زۆر ڕاکێشام ئایا سیاست لە ناو زانکۆیە ینی من چۆن پێناسی سیاست کە لە ناو زانکۆیە تۆ باسی پێناسی چەمکەکان ئایا سیاست ئەوەیە من لە بواری کارگێڕیا سیاست بکەم لەگەڵ ئەوانەی خوارەوەی خۆمە بۆ نمونە ڕاگرێکە لەگەڵ مامۆستاکەی خۆیان سیاست بکە ئەم پێوتێ سیاست ینی حتا لە زانکۆوای لیا تۆ باسی دیبلۆماسیەتە کرد کەچی دیبلۆماسیەت زاراوەیەکی وە بزانم نێو دەوڵەتیە ئەوەی مامۆستا ڕێباڕوان باشتری زانن ئایا سیاست بەمانای ئەوەدا من لەگەڵ هاوکارەکانی خۆمان سیاست بکەم من نایزانم حەزەکەم لە ئێوە بیبیستم چۆن من کەسێکی زانستی پزیشکی بایۆلۆجیم پرسیارێکم بۆ دکتۆر دارا ئەمیش دکتۆر دارا باسی مەسەلەن هۆکارەکان کەوت هۆکاری پێشنەکەوتنی زانکۆ فرا هۆکارە مامۆستاکانی تر باسی کەلتوریان کرد بەڕای بەڕێز ینی کەلتور چۆن ینی چۆن بتوانین ریفۆرمی کۆمەڵایەتی ریفۆرمی کەلتوری کاریگەری هۆکارەکانی خێڵ لەسەر ئێمە تا چەند ڕێگرە بۆ پێشکەوتنی زانکۆ حەزەکەم ئەم پرسیارە بۆ هەرسێکتان بێگەر بتوان وەڵام بنەوە زۆر سوپاس سوپاس بۆ ڕێکخراوی بەدیل بۆ ئەم دیبێتە سەرەتا ئەمەوێ ئاماژە بە تێبینیەک بدەم لەسەر سەبوتەکانی مامۆستا جەلال ڕاستە ڕەنگە ئێمە بەشێکمان مامۆستای زانکۆ نەبین بەڵام هەرێک لە ئێمە خەڵکانێکی لەم کۆمەلگایە و لێرەش باسی کاریگەری زانکۆ لە کۆمەلگاکەین بۆیە ڕەنگە تێبینیەکی خەڵکی دەرەوەی زانکۆ جیاواز بێ لە مامۆستایانی ناو زانکۆ و جوانتر وایە کە ئەمەتان کردووە کە ئەبینم لە هەموو چین و تێژەکان لێرە دانیشتن و بەشداری ئەم دیبێتەکەن سەبارەت بە دکتۆر دارە ئاماژەی بە شتێک کرد کە مامۆستایانی زانکۆ ئایا تا چەند لە ئێستاە توانیویانە بە شێوەیەکی سەردەمیانە ئەو زانستێک کە هەیەە بیگوازنەوە بۆ خوێندکارەکان و زۆر لە جێ و ڕاستە مامۆستا یادگار باسی لەوە کرد کە زانکۆی حکومی و ئەهلی هەیە هەمووی سەرمایەداران گرتویانەتە دەستەوە بۆ بڕێکی پارە بە پارە ڕەنگە شەهادە ئەدرێت و ئەیش بینین زۆریش کراوە بەڵام ئایا هەر ئەو سەرمایەدارەکە هەستاوە زانکۆیەکی ئەهلی کردوێتەوە کێتی ئەوانە ئەڵێتەوە هەر مامۆستایانی زانکۆ نین ئایا ئەو مامۆستا زانکۆیە تا چەند هەستی بە بەرپرسیارەتی کردووە بۆ گەیاندنی ئەو زانست و علم و ئەو شتانەی کە فێری خوێندکارەکە بکە مامۆستایە خوێندکار پەروەردەکە بۆیە مامۆستا ئەگەر مامۆستای زانکۆ لەگەڵ ڕێزم زۆربەیان باشن زۆربەیان ئەزمون و خبرەیەکی زۆریان هەیە بەڵام ڕەنگە وەکو سندوقێکی داخراو بن نەتوانن بە شێوازێکی سەردەمیانە بە شێوازێکی سادە و ساکار ئەو زانستە بگوازنەوە بۆ خوێندکارەکە لە ئێستاە زانکۆکانی کوردستان بەعام تەنها بۆتە داڵدەدانی گەنجانمان کە بۆ ئەوەی لە ناو کۆمەلگا بێ ئیش نەبن بەخوانا بۆ ئەوەیە کە داهاتوویەکی هەبێ و نا ئایندەی خۆی پێدابین بکات و ئەو خاتونە بە ڕێزەباسی لە ئەو خسمەی خۆی کردو بوارەی خۆی کە تەواوی کردو بێ ئەوەی تەنانەت بڕاتە سەر کێڵگەیەکی نەوتی کە ئێمە لەسەر دەریایەکی نەوتاژین لە وڵاتانی ئەمریکا و کیۆ و هەموو وڵاتانی جیهان لەسەر ئەو کێڵگانە توێژینەوە ئەکەن لێرە بەحسەکەن لێرە بەڕاست و خۆ لە ناو ئیشەکان بەڵام خەڵکانی خۆمان بێبەشن لەو شتانە ئەمانە هەمووی هۆکارێکن کە گەلێک هۆکاری تر ومێ دەکەم بتوانین نەک لە یەک دیبێتێکی وا لە چەند شتێکی وایە چارەسەری بۆ بدۆزرێتەوە بەرزبێتە سوپاس دەستی هەموو لای خۆش بێ من بە سێ پرسیاری زۆر کورت ئایا کۆمەلگا یان ورتر بڵێم کۆمەلگەی خوێندەوار زانکۆ دروستەکە یا پێچەوانەکەێتی ئمە وەکو پرسیار یان بەواتایش تر کۆمەلگەی خێڵەکی و دەرەوەی مێژوو
دەتوانێت زانکۆ دروستکە و وەکام لەم زانکۆیانە دروستە بێەوە. ئایا پێتان وانە بەر لەوەی باسی زانکۆ بکەین شتێکە ناوی مێژووی پەروەردە و سیستمی پەروەردە لە قۆناغی سەرەتایی باخچەی ساوایان تا ئەگەتا زانکۆ ئەم ڕیزبەندیە ئەم پلیکانەیە پێتانوانی ئەمە دەرەنجامە بۆی دوجار ئێمە زانکۆمان نەبێ و ئاسی زانکۆکانمان خراپ بێ. ئایا پێتانوانیە ئێمە تاکە گرفتێکە لێرە هەمانە لە هەرێمی کوردستان ئەوەی ئێمە سیاسەکانمان خوێنەوار نین بۆیە دەرەنجامی فەلسەفەی نەخوێنەواریش بەرەمێنانی نەخوێنەواریە. سپاس. دەستان خۆش بێ ئەوە حسێسیانیان داوەتە من بەستە زیاتر. سپاس بۆ مامۆستایانی بەشدار بوو بۆ ڕێکخراوی بەدیل. من ئەگەر ڕێم بدەن کورتە سەرنجێک لەسەر نووسینی بەدیلەکە بڵێم ڕاستی ئەو بەدیلە نە بە ئینگلیزی بە شێوازە نووسرێ نە بە کوردی لاتینیش. ئەویان دواتر لەگەڵ کاگارەما گفتوگۆی پێی باشترە. عەفوم بکەی ئێمە باس لە چیەکەین بابەتەکە ئێمە ڕەبتە بە موشەوە. باس لە ڕۆڵی زانکۆکەین لە کۆمەڵگایە. ئەگەر ڕێم بدەی بەدیل پێویستەوە ئایا شەپقەیەکی لەسەر بێت. مامۆستا ڕێبەر قسەیەکی جوانی کرد. خلاصی ئەمە ئیشی زانکۆیە. زانکۆ بەڕوویەکە تاکە شوێنێ بە ناو کۆمەلگای یانەی زانکۆ وامەزانە یانێ ئەمە ئێستەیشی زانکۆ بوو پێویستە سنتەرێکی لێکۆڵنەوەی زمانوانی دانێت ئەزانی چەند غەڵەت لەم کۆمەلگای ئێمە ڕووەدا هاچی قوتحەت هەیە هەڵواسراوە غەڵەتە چی نووسراوی فەرمیت هەیە غەڵەتە ناوەندی فەرمی نووسینت هەیە بابەت بڵاوە کاتەوە یەک دنیا غەڵەتی تایە تۆ وای دامنە یانای تو هەر بڵێ وڵا زانکۆ شیاندنەکە بۆ کۆمەلگا وەرە تۆ بەس نەوت بایۆلۆژی بەشەکانی تریش ئەمەش بەشێکە لەوە کە پێویستە گرنگی پێ بدرێت. یانە هەمە هەر ڕەخناگرین یانە چارەسەر زۆر کەم قسمانە ڕۆ پێویستە زانکۆ لەسەر ئاستی وەزارەت پەیوەندی لەگەڵ چەند وەزارەتێکی ترا هەبێت تۆ تاکەشێنی خەیتە ماڵ ڕاستی زانکۆکانی ئێمە تاکەشێنە بۆ ماڵ بۆ بازار نایشێنێ چۆن شەهادەکەی پێدی وازی لێهێنی سنتەرێک بکەرەوە لە زانکۆ با پەیوەندی بەهێزی هەبێت لەگەڵ بەتایبەت شارەوانی گەشت و گوزارکەم دوو شوێنە مۆڵەت ئەدەن بەدەست بە خاوەن کار چوزانم ئەگەر بازارڕە مۆڵە هەر شوێنێکە ئەزانی لە 5 کەس زیاتر کرێکاری پێویستە بە پێی پسپۆڕی شوێنەکەت بازانکۆ بڕیاری لەگەڵدا بڵێ کاکە من کەسی کارەمەم شیاندەوە بۆ کۆمەلگا خوێندکارم قسۆتە ماڵ با نەکوێتە ماڵ دەستی کاری بە زیادکەمە ئێمەشی زانکۆیە بۆ ئێمە لە چەند پرسێکی ترا دای بنین کۆمەڵی خاڵی ترشمان هەیە گەڕێم بدەن بە کورتیش پێ باسی کەم زانکۆ پێویستە سنتەرێکی تری هەبێت کۆسەعفم کە ئەوە توانین لە ڕاستپاردەکانە دواتر ئاماژە بکەی بۆی بینوسینەوە دێمە گوناحمان چیە کەوتینە کۆتاییەوە نا ئەی نووسینەوە ئێستا ڕاستپاردەکانە نووسینەوە ئێمەش ببوورێت خوا با تەواوی بکەم زانکۆ پێویستە سنتەرێکە بێ پرسی سیاسی پرسە سیاسی نیشتمانیەکان تاوتۆ بکە لە ڕێگەی زانکۆ بە توێژنەوەی زانستی بە فلتەری زانکۆ تێپەڕێ ئێمە بەداخەوە هەرچی پرسمانەیە لەسەر شاشەکان یەکلا بێتەوە شەنوکەوە کرێت زانکۆ ڕاگای لێنە حساب بۆ مامۆستای زانکۆش ناکرێت زانکۆ پێویستە ناوەندێکی میدیایی هەبێ ڕێنماییکاری میدیایی تۆ لە دەرەوە میدیا کۆمەلگای تێکداوە ئەرە و تاکەی کە یخەیتە ماڵ تەواو ئەترا بێ بە بووکەڵەی دەستی میدیا زانکۆ پێویستە ڕێنماییکاری میدیایی هەبێت ئەو لێشاوە لە میدیا دروست بووە منێ هەر کەس بۆ خۆیەکی دروست کردووە یعنی تۆ زانکۆ تەنها کۆمەکەرەوە لەوەی بڵێ وەڵا من باری کارگەڕێکەم لە شێوازە پارەم بۆ نهاتەوە چی مامۆستا پێویستە سکیڵی پێ ببەخشی کارامەیی ئەم سکیڵەم کارامەیە مامۆستا پێویستە بیدا بە خوێندکارەکانی هەتاوەکو بتوانێت ئاسێکی باش لە کۆمەلگا پێشکەش بکە ئەو توێژینەوانەی کە ئەکرێت نابێتە بڵێ توێژنەوەیەکمان بڵاو کردەوە تاو بیدە شوێنی لایانی پەیوەندیدار با کاری لەسەر بکرێت ئەمە زانکۆ بە تەنها پێی ناکرێت پێویستە ئەمە کۆنتاکتێکی بەهێزی لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری لەگەڵ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لەگەڵ ئەمانە ئەم کۆنتاکتەی هەبێت تاوەکو زانکۆ بەشی خۆی هەڵسێ ڕاستە ڕەنگە ڕێگری هەبێت لێرە و لێ ئێمە گشتمان نەزانی حکوومەتی هەرێمی کوردستان 6 مانگە بەپێی بڕیارێک ڕێنادای سەرۆک زانکۆکان 5000 سەرف بکەن خۆ ئێمە ئەمانەش زانی بەڵام با کارش لەسەر ئەمانە بکەین بابەتی بۆڵۆنیا برێس ڕاستی پرۆسەیە سیستەم نییە ئەم سیستەم ئەم پرۆسەیە لە ئەوروپا بە 20 ساڵات تۆتە بەرهەم خۆ ناکرێ ئێمە بەم ساڵێک و بە ساڵێک و 8 مانگ تۆ بڵێ وڵا لە کوردستان پێی نەگەیشتوین باوازدەم پرۆسەیە بێنین ڕێ بدە با چەند تۆ لە جاتی ئەوەی کە بڵێ ڕەفزی کەین باش شیاندنی بۆ بکەن بە پێی پێویستی کۆمەلگای ئێمە سنتەری کلاس ناو ژوور مامۆستا بۆی گۆڕی بۆ خوێندکار زۆر ئاساییە ئاسانەمانە
وەرگلۆدا چی بۆ دانەی هەر بابەتێکی ترە کار و چالاکیە گەشتی زانستی ئەمانە ئاسانە بکرێت یعنی بۆیە بام پرۆسەیە لێ هەر پرۆسەی دێتە ناو کورسانە باوا لێ نەڕوانین بڵین وەڵام مادام ئەوەی ئێمە لە کورسان پارەمان نییە ئێمە داهاتمان نییە کورتی دانیشتنمان نییە داتۆشەمان نییە ڕاستە خۆ ئەمانە گرفتی بچووکن بەڵام وەکو وتم ئەم پرۆسە بە 20 ساڵات و دەبەرهەم لە ئەوروپا دەڕێب دەبا 4 ساڵ بەسەریا بڕوات هەتاوەکو مامۆستا سپاس دەکەم دواتر لە ڕاستپاردەکانی دەتوانێت ئەوانەی تر هەتە پێشنیارەکان بخەیتە ڕوو باش دەستان خۆش بێت مامۆستا فەرموو دواتر مایکەکەیان بۆ بەم ئەم کاتتان باش من زۆر کاتان ناگرم دەستان خۆش بێ دیبەیتێکی جوانە گفتوگویەکی جوانە بەڵام بەداخەوە ئەوەندە ڕەقنە لە زانکۆ گیریا ئەوەندە ڕەقنە لە مامۆستایانی ناو زانکۆ نەگیرا چونکە بەڕاستی کۆمەڵێک مامۆستامان هەیە بەعام لە هەموو زانکۆکانی کوردستانە ئاستی ڕۆشنبیریان لە خوار خوێنکارەکانی خۆیدایە ئێمە ڕۆژانە زیاتر بەرکەوتمان لەگەڵ خوێنکاری زانکۆ پەیماگا و بگرە ئامادەیەکانیشا هەیە بەهۆی نووسینی راپۆرت و توێژینەوە و ئەم جۆرە بابەتانە بەداخەوە ئەم بابەتێکمان هەیە لە زانکۆکانە کە ئەخوێنێ بە ناوی ڕێبازی لێکۆڵینەوە ئەم بابەتە خوێنکار یان بڵێن فێرخوازیش هانەدا زیاتر بە دوای سەرچاوا بگەڕێ بە دوای ئەو بابەتێکی زانستیا بگەڕێ بە دوای بابەتێکا بگەڕێ کە ئیسفادەی لێ بکات لە دەرسەکانیان ئێمە زیاتر لە زانکۆکانێک بەس گرنگیە دەین بۆ بابەتێک کە مامۆستا بە مەرزەمەیەک منهەجێک نووسویەتی ئایا بە 30 پەڕەیە 100 پەڕەیە ئەو خوشکە بەڕێزە باسی کرد یان 1000 لاپەڕە یان شتی وام هەر نەبیستووە هەنێ مامۆستا هەیە بەس گرنگی بۆ منهەجی خۆیەدا ئەو منهەجە کردوێتی چۆن بڵێ بە ئیجباری بەسەر ئەو تەلەبە ئەگە تۆ بێت و بەبێ ئەوە جواب نەدەیتەوە نمرەت نایەمێ ئەمە وا لە تەلەبە ئەکە ئە زیاتر گرنگی بۆ بابەتە بدا کە مامۆستاکەی نووسیوێتی ڕاو بۆچوونی خۆی نەنووسێ و هەنێ مامۆستامان شەی بە پێچەوانەوە با هەموویان زەربی سفر نەکەین من لەگەڵ کۆمەڵک قسەکانی مامۆستا کەریم وایە مامۆستا کەریم و مامۆستا جەلال زۆر جوانیان باس کرد بەداخەوە زۆربەی زۆری بابەتەکانش کە هەمووی نازم گفتوگۆی کردەوە نە پرسیاییان نەکرا یان پرسیای لەو سێ بەڕێزە نەکرا و سێ بەڕێزە دانیشتوون گفتوگۆی کردووە لەوانەیە هەنێکمان زیاد لەوان قسەیان کردووێ سپاس وەڵام من یەک دوو ئینم هەیە ڕاستی مامۆستا دارا ئەمەیان بۆ توێ ئێستا ئاستی زانکۆکانی هەرێمی کوردستان چۆن دەبینی لە چی ئاستێکدایە بە کورتی ئەگەر کارتانش نەگرم مامۆستا یادگار ڕۆڵی مامۆستایان چییە لە بەرەو پێشبردننی ئاستی زانکۆ ئەمەشیان حەزەکەم ئەم دوو پرسیارە زۆر باشە سپاس زۆریش بخانێ بەڵام بە کورتی بۆ هەمومان تێبگەین چێ دەست خۆش بێت سپاس بەڵام یەک شتی خۆزگایە ئەمە لە شوێنێک بکرایە من دەستخۆشیم هەیە بۆی خوێندکاری زانکۆ پەیماگاتیا بەشدارکرا بۆی باسی مەعانات و کێشی خۆیان بکردا بەرامبەر مامۆستا زۆرتر ناونیشانەکەمان لەسەر ڕۆڵی زانکۆیە لە کۆمەڵگایە نەک بۆ گرفتی خوێندکار مامۆستاگیان سپاس بە ناوی خوای گەورە و میرەبان سەرەتا دەستخۆشیدان لێکم بۆم دیبەیتە ڕێکخراوی بەدیل من هەر یەکەم با بڵێم قسەم لەسەر ئەوەیە کە بۆ سەرەتا بۆچی ئەم چالاکیە لێرە ئەکرێ بۆچی لە زانکۆیان ناکرێ ئێستا من ئەزانم بەس من و ئەم دوو هاوڕێم لەگەڵ ئەو کەسەیە خوێنکاری زانکۆیە هەمووی مامۆستا و هەمووی ڕۆشنبیری زانکۆیە کەواتە ئەمێ سەرەتا لە شوێنێک بووایە کە زۆرترین خوێنکار بەشداری بکردایە ئەمە زانی و کوچی وایە وەکو وایە کە جاران پێشمەرگە لە دژی بەدزیەوە چالاکیانە کرد ئەمەش هەر ڕێک بۆ شێوازە وایە ئەمە ینی من ئیسەکی ئەزانیان ئێمە لێرە ئەم چالەکیەکەین یەک خاڵی ترم لەسەر قسەکانم ئەوەیە کە زانکۆ ئیسە بۆ نمونە من خوێنکار من دەرچووی بەشی مێژوم ساڵ تاوام کردووە بەشەکەی خۆم ئەزانم ئاستی چۆنە لەگەڵ بۆ نمونە دکتۆر دارا بەشی کوردیە هیچ مانایەک نییە کە دڵمان پێی خۆش بێ بۆ نمونە ئیسە من هەر لە سەرەتای داخل بوونەوە لە زانکۆ هیچ شوناسێک نابینی کە ناساندنێک بێ بۆ بەشەکەت بۆ نمونە ئیسە من خوێنکاری مێژووم چەند ینی
شەڵڵا خۆزگایەک پەیکەرێکی چوزانم ناپلیۆن یاخود هیتلەر یاخود چوزانم قازی محەممەد بۆە هەتاوەکو هەموو بیزانانی ئەمە بەشی مێژووە بە هەما شوێ بۆ بەشی کوردیش ڕاستە بۆ نمونە پەیکەرێکی پیرەمێرد یاخود بەختیار عەلی هەر کەسێک لەوانە سوپاس ئەگەر پرسیارێکت مابێەوە کورتی وەڵا هەر کۆمەڵێ بە کورتی بڕێن بۆ تەواو فەرموو یەکێکی تر لە قسەکانم ئەوەیە بۆچی خوێنکار لە کاتێک کە تەواوی ئەکات زانکۆ تەواوەکات هیچ ینی دڵی ئەو خۆش نییە ڕووی پرسیارەکان دەبێت لەبەرەوەی من لەبەرەوەی خۆم وەڵامەکەی ئەزانم لەبەری من دەرچووی ئەو قۆناغم ئەزانم ینی ڕێگەکەم ینی بربەست کراوە ڕێگەکەم تەگەرە کۆسپە من ینی داهاتووی من دیار نییە لەبەر ئەوەیە خوێنکار ئامادە نییە بە درێژایی ساڵەکە 4 کتێب بخوێنێتەوە ئەمە ینی لەبەر چییە؟ لەبەر ئەوەی داهاتووی دیار نییە ئەڵێ من مادەم داهاتوم دیار پاستەکەم بەس ئەگەر بە کورتی پرسیارەکانی تری بۆی دەرفەت و ئاوڕێیان دیکەش بڕستین یەکێکی تر ئیسە بۆ نمونە ئێمە نووسەرێکمانەیە دکتۆر هێمن خورشید کتێبێکیە بە ناونیشانی نەخوێندەواری لە زانکۆ یەکێکی تر لەو با بڵین خاڵانی کە لە کتێبەکە باسی کردو نەخوێندەواری مامۆستای لە زانکۆ قەنەعەت بکەن ینی ئەو ڕۆژ ئەو ئاسی کە مامۆستای لە زانکۆ پێویست نییە مامۆستا چییە؟ مامۆستا کەسێکی ڕۆژنبیرە ئێ ڕۆژنبیر ئەرکی چییە؟ ئەرکی کوێرەوەری ئەوەیە کە کۆمەڵگا بڕێنێتەوە بۆ نمونە ئێستا ئێمە هەر لە خۆناغەکانی مێژوو ڕێنساس چوزانم ڕۆشنگەری سەدەکانی ناوەڕاست هەموو ئەمانە کۆمەڵێک کەسایەتی کۆمەڵی نووسەر دەرکەوتون لە ڕێگەی تێز و نووسینەکانیانەوە بەس بە کورتی لەبەرەوە هاوڕێنە دیکەشمانمان قساکەن بە کورتی هەر بە کورد ئەمە ئەمەگەر بۆی ئەمە کۆتایی پێتێرموتەوە ئەم کەسانە لە ڕێگەی نووسینەکانیانەوە خەڵکیان بێدار کردوتەوە بۆ نمونەیەکێک لەو کەسانە جانجاک ڕۆسۆیە کتێبێکە نووسێ بە ناوی پەیمانی کۆمەڵایەتی خەڵکەکە چی ئەکات خەڵکەکە لە شۆڕشی فەڕەنسیا بەرزی ئەکەنەوە ئەڵێ ئێمە ئەم مافانەمانەوە کە لەم کتێبەیە باسکراوە بەڵام ئەگەر ئێستا هەر کتێبێک من ئەزانم ئاسی کۆمەڵگاکەم چەندێکە ئێستا بۆ نمونە بەختیار عالیە چوزانم هەر کەسێکە باشترین کتێب بنووسێ کۆمەڵگاکەم نایخوێنێتەوە وەستودی لێ نابینێ سوپاس مامۆستا سوازم تۆ قسەت مابە سپاس بۆ بەدیل من پێم وایە تەشویشێکەیە کە تارمایی بەسەر دانیشتەکەیە پەخش و بڵاو کردوێتەوە بابەتەکە کاتێ باس لە ڕۆڵی زانکۆ ئەەکەی لە کۆمەڵگایە ئەبێ قسە لەسەر سێتە وەربگرێت یەک وەزیفە یان ئەرکی زانکۆ لە ڕووی معریفیوە دوو ئەرکی زانکۆ لە ڕووی ئابووریوە سێ ئەرکی زانکۆ لە ڕووی کۆمەڵایەتیوە بۆیە خوازیارم کاتێک کە گروپەکان دروستەکرێ بۆی ڕاستپاردەکان بنووسرێتەوە ئەم سێ تەوەرە لەبەر چاو بگیرێ سپاس ینی زۆر بەوردی هەندێک برادر قسەی لەسەر ئەم تەوەرانە لە ناوەڕۆکی تەوەرەکان کرد بەڵام زۆر گرنگە ئێمە لە دانیشتێکی ئاوایە ئەوە بە لەبەر چاو بگرین کە ئێمە سێ تەوەرمان هەیە یان سێ وەزیفە هەیە کە وەزیفەی زانکۆیە لە کاتی ڕۆڵە کۆمەڵایەتێکەیە کە ئەویش وەکو وتم ڕۆڵی معریفەکەیەتی ڕۆڵی ئابوورەکەیەتی و ڕۆڵی کۆمەڵایەتێکی و سوپاس یەک ڕوونکردنەوەی بچووک بۆ و کاکە ئێمە وەکو بەدیل کە دەستمان کرد بە ئیشەکە یەکەم کەس پەیوەندیمان پێکرد دکتۆر فەرهاد بوو وەکو سەرۆکی زانکۆی گەرمیان وتمان با لە ناو زانکۆ دیبەیتەکە بکەین و لە بینی مامۆستاکان و کۆمەڵە تەلەبەش ئەگەر قاعەکی گەورەتر هەبێ باشتر بەڵام خۆتان نەزان ڕۆتیناتی دایرە و حکوومەت و ئەمانە کتاب و ناکتاب بکومەمە بکەین نەمە بکەین هەتاک موافقەتی قاعەیەکمان وەرەگرت زۆری پێچوو باشترین حەلەوە بوو لە دەرەوەی زانکۆ دیبەیتەکە ئەنجام بێن و ئێمە دیبەیتەکە تەنها مجەڕەد قسەکردنیەک نییە لێرە بەڵکو ڕێکخراوی بەدیل بەڵکو هەموو ڕاستپاردانەوە ئەو قسانەی کە لێرەژەکرێ هەمووی تەفریقەکەین تایپەکەین لە کۆتایی ساڵە هەموو دیبەیتانی کە کردمانە بێکۆ هەمووی تایپ چاپەکەین و ینی بڵاوێکەینەوە لەسەر هەمی وبسایتەکە و هەم لەسەر پەیجی ڕێکخراوەکەش و بۆ چاپکردنی ژیانیەوە نییە مەسەلە تەنها مجەڕەد دەردەشەیەک بێ لێرە دەردە دڵێ بکەین ئێمە بەدوا تاچوونمان هەیە و بەردەوامی شەبین لە کارەکانمان زۆر سپاس سڵاو ئێوارەتان باش من ناوم هەردیە پیشەم مامۆستایە لە ناو پەروەردەیە ئیشەکەم زۆربەی کێشەکانیان باس کرد برادەران سێ خاڵم نووسیوە لای خۆم کە دواتر ئەکرێ قسەی لەسەر بکەین یا هەر کەسێک لای خۆماوەکو هەمی خۆمان دواتر بیری لێ بکەینەوە بێتە
قزیە و کێشە لامان یەکێکیان پەیوەندی زانکۆ و کۆمەلگایە و زۆربەی تیۆرە پەروەردەیەکان و زانستیەکان لە دنیاە جەخت لەسەرەوەکەنەوە حتا نەک زانکۆ هەر بواری خوێندن بەعام ئێستا ئەوترێت پەروەردە و فێرکردن یا خوێندن هەموو یەکلێتەوە لە باخچەی ساوایانەوە بۆ سەرەوە ئەم پەیوەندیە چۆن دروستکەین کە لە ئێستاە نییە بۆ نمونە ئێمە لە شارێکی وەکو کەلارە کە زانکۆیەکی تایبەت بە خۆی هەیە ناوی گەرمیانە قسەی چی بۆ لەسەر کێشە زیندووەکانی ئەم ناوچەیە مەسەرەن ئێمە کێشەی زیندومان هەیە بە کێشەی ڕووباری سیروانمان هەیە کێشەی سەروەرنەبوونی جۆرێک لە یاسامان هەیە کێشەی گەندەڵی کێشەی مەسەلەن زمان ئێمە چی بکەین ئەم ڕەبتە دروست بکەین ئەم کێشەیە لەکوێ ئەم ڕەبتە نەماوە کە ڕەبتەکەش نەما وەکووتمان زۆربەی توێرە پەروەردەیەکان کە سەردەستیان جۆن دێویە باس لەوەکە کە ئێمە ژیان ببینە ناوەندە فێرکاری و زانستیەکانەوە ئەوە خاڵێکە قسەی لەسەر بکەین وەکوتم لە پەروەردە ئیشەکەم و زانکۆش دابڕاو نییە لە پەروەردە ئەبێ ئێمە عەقڵێتی کارکردن عەقڵێتی ئیداریمان دەربارەی پەروەردە چییە یەکەم جار ئەوە ینی گۆڕانکاری لەوایە بکرێ کە ئێمە لە باخچەی سەوایانە و برادرانی کە لە دەروون شیکاری پەروەردەیە یا دەروون ناسی پەروەردەیە ئیشیان کردووە زانن کە ئینسان تا 10 ساڵ 12 ساڵی تەمەنی 160 بۆ هەفتای کەسایەتی دروسە بێ ئیتر تۆ دێتە زانکۆ هەتا من لەگەڵ برادرانی مامۆسای زانکۆشە باسمان لەوە کردو ئەڵێ کاکە نەخوێنەوە هەرێک دێ بۆ لای من چی لێ بکەم ئەنی ئەبێ ئێمە یەکەم جار عەقڵێتەکە لەوە بگۆڕین ئینجا لە ڕاستێ بێ باز لە جۆرێک برادێک باسی کردوتی من وان پێ هاتووە کە پێم عیبە بڵێ مامۆسای زانکۆم بەڕوویەکە ئەمە باشە بەو ڕۆیانە عیبە بەڵام بەڕوویەکە کە ئیتر تەواو تۆ دکتۆرات هەیە ماستەرت هەیە بەگوێرەی ئەوە بەرپرسیارەتیت هەیە ئەوەی خۆتە ژیانی خۆتە بەرپرسیارەتیت هەیە کۆمەلگا بە بەرپرسیارەتی ویشەکانت تۆ پێوێ نەگەوەی دارێک لە بەردەم ناوەکە تا بێ مامۆستا کورتی بکەیتەوە قسەکان سپاس دەکەم ئەوە دووەم خاڵ بوو سێم خاڵ کێشەی حیزب و کۆمەلگایە لە ڕاستی ئەبێ پرسیارەکەەوە بێ حیزب چیەوێ لە کۆمەلگا حیزب چی لە بەشی فیزیاوێ مەسەلەن چۆن وای بکەین حیزب لە نازانم نەجاتمان بێ لە حزب لە ناو زانکۆیا و لە تەدەخولکردن لە وردەکاریترین بواری زانستیە سوپاس ئەو کاگەرم تێبینێکی پێما بێ مامۆستایان با وەڵام دەنەوە دواتر ڕاستپاردەکان بەڵێ وەڵام و ڕاستپاردەکان بۆی بتوانین فرەیەمی زۆر باش زۆر سپاس کاک زۆردارە لە تۆ دەست پێکەینەوە بۆ ئەگەر بە کورتی ئەو وەڵامانی کە لەلا گەڵاڵە بۆ وەڵامی دێتەوە دواتر ڕاستپاردەکان نووسی زۆر بە کورتی باش فەرموو دەستا خۆش زۆر سپاس بۆ دەنگ هەیە بەڵە دەنگ هەیە بۆ سەرنج و تێبینەکان من هەندێشتم نووسیوە بە پێ ئەوەی کە نووسیومە وەڵامما بێ بە تاکید مامۆستا سەباح نازانم لێرە نەم ئەوە بزانم چۆتە دەرەوە ڕێی کێشەکە ئەوەیە کە هەقا ئەگەر سەرنجمان هەبوو وەڵا یەک تێبینم هەیە وەڵام بۆی هەیە بەڵام یەکشت ئەڵێم چکە گشتیە بەڕاستی لێ گەڕێتین و قسەمەکەتەوە قم نەبێ خۆ ڕاستە وایە زۆر جوانە باسی وەرکشۆپی کرد بەڕاستی وەرکشۆپ بەداخەوە ئێستا لە ناو زانکۆکان وای لێ هاتووە یعنی من یەک خاڵتان بۆ گەرم چەند ڕۆژە پێش ئێستا پێیان ڕاگەیاندم زۆر سیر بوو بەلامەوە وەرکشۆپ بگاتە ئەو ئاستە یعنی مامۆستایان ئاگادار کراونەتەوە ئەگەر هەر بەشێ چونکە وەرکشۆپ ئامانجی تایبەتی بەدواوەیە ئامانجی گشتی نییە ئامانجێکی زۆر تایبەتی کەسایەتیەک شخصیەتێک مامۆستایەک بۆ خۆی بە تایبەتی بۆ خۆی ئینجا لە ڕێ ئەوە شۆپانەوە شوێنی خۆی خۆشکە لە ڕێەوە شۆپانەوە چی بکە و دواتر کاتە منش بەسەر زانکۆ ئەڵێ من ڕێنکین زانکۆم بەش کردوێتەوە ئەڵێ ئەگەر هەر بەشێک وەرکشۆپ نەکات دایەخین بەشەکەی هەر بەشێک وەرکشۆپی نێودەوڵەتی نەکات بەشەکە داخین سەیری ئەو سلووەکە کاک دکتۆر یادگار جەناب وەکو مامۆستای کاتوی بەڵام بەرپرسێکی زانکۆی وا بەرپرسی ئەوە هێنەکەی لێرە موجودە بەڵێ زۆشتم لایە نووسراو و پیشان شێدەم و ئەگەر ڕاگەاندن کارش ئەوێ پیشانێدەم بە نامە بۆ ئێمە هاتووە بەڵام بە ناوی زانکۆ ئەو کەسێک کە نادوێتی ناتوانێت لە خۆی وەشت بڕێت سەرۆک بەشە ناتوانێت لە خۆی وەشت بڕێت ناتوانێت لە خۆی وەشت بڕێت
هەرگیز ناتوانێت لە خۆی شت بڵێت یعنی ئەوە چکە سەرۆک بەشە کاکە جا من لە یەک شۆن نەمبیست کاک دکتۆر تخوا تکایە من لە یەک شۆنە نەمبیست لە دوو شۆنە پیان وتم وەڵی دوو سەرۆک بەش پێی وتم کە حاڵەتێکی وایە ئاگادار کراوێنێتەوە هەر بەشێک وەرکشۆپ نەکە بەشەکەی داخرێت ئەمە ئاسی وەرکشۆپە لای ئێمە بەڵێ يعني باس كرا كاك دكتور يادقار ما بس من أوي أما وركشوب وأما كرا كاكا أماش ده وركشوب أماش ده وركشوب لايني زانستيا كنية كاكدور هذا كردو معنا بلا تو برپرسی تو لجنه رانکینی ببوره مش داولی بدنا كم جناب لجنه رانکینی كاكا قصي فرميه قصي جناب قصي فرميه شو لجنه رانکینی كاك دكتور كاك دكتور تايم سر بابتي كي ديكا بەڵێ باش دەستان خۆش بێت من ناوەکانم نەنووسی بەداخەوە بزانم مامۆستا ئایا زانکۆ ئیشی معریفەیە یان بڕوانامێ من باسم کرد هەردوو ئیشەکەیە هەردووکی هەیە هەردووکی ئیشی زانکۆیە هەم بەخشینی معریفە و بەخشینی بڕوانامەش ئەوە ئیشی زانکۆیە مامۆستا سیروان زۆر بەداخەوە فعلەن یعنی فراغێکی زۆر گەورە هەیە دابڕانێکی زۆر گەورە هەیە لە نێوان زانکۆ و پەروەردە بەشێک لە کێشەکانی زانکۆ پەروەردە ئەگەر هەماهەنگی هەبێ بە دڵنیاییەوە ئەکرێ بە هەماهەنگی لەگەڵ زانکۆ چارەسەر بکرێت بەداخەوە ئەوە هەیە زۆر بە سەرعیە ڕۆم بەسەرینەکانە مامۆستا کەریم دەستی خۆش بێ هەمومان خەتابارین بەڵام بڕوابێ هەمووی نییە بە یەکجاری بە سیغەی مطلق بە سیغەی مطلق نییە بە سیغەی مطلق نییە کاکەگیان خەڵک هەیە لەم زانکۆ کاک دکتۆرگیان لكن مقصد أنه بالربيع قزابية ما مسا كريم تبيني لسرق سكاني تولي أجر ليبري بوي تولي ما ناكره تروج بيكو بسوتين براسي يعني ناكره خلقك هي لبداية أمزان كو كم زان كو نبوة جاري كوليجك بواحد قرباني داوا إيشي كردوا همو جورا إيشي كردوا يسأل لبر هندي اعتبارها لبر هندي شد هيش هەلێکی پێ نادرێ هیچ دەفەتێکی پێ نادرێ لەگەڵ کەسێکە وەکو یەک بخێنە یەک تایتەرازەوە کە چاوەڕێ کردووە هەتا زانکۆ بێ کە زانکۆ هاتووە قات و ڕێباتێکی بەسۆ چووە هەندێ خزمەکاری لەبەر دەرگای بەرپرسەکانە پێشکەش کردو هاتووە بۆ بە شت لە زانکۆ بە کەیفی خۆی تەخشان و پەخشارەکە ئەمە نەعەدالەتیە بەڕاستی نادادیە کە تۆ یەکسانی بکەیت لە نێوان ئەو کەسانە بە هیچ شێوەیەک هەمومان وەکو یەک خەتابار نین بۆ نمونە من هیچ کاتێ خۆم بە خەتابان نازانم لەو زانکۆ ئەوەی لە توانامە بۆ کردومە وەکو خزمەت ئەوەشی لە توانامە بێ وەکو ڕەخنە گرتومە و باجی ڕەخنەی خۆشم داوە و خەڵکیش گوێنی پێداوم قسەی پێ کردوم و پێ ئەچێ ئێستا خەڵکە بێت لێرە دانیشتی بێت قسەی پێ کردوم باشە ئەمە ناکرێن من لێرە وەکو خەڵکێتر سیر بکرێم کە ئەچێ هەچی بچووکینەوێ ئەلاندونۆ شتێکی جوانی وتواڵێ ئەمڕۆ ئەگەرەتەوێ ئەتەوێ پلەکان پلە زانستیەکان پۆستەکان وەربگری هیچ پێویست بە خۆماندووکردن و هیچ پێویست بە توێژینەوە و بە زانست و زانیاری ناکە تەنها هونەری پانکردنەوە فێر بە هەموو شتێکت دەسەکەوێت ئەوانە بە هونەری پانکردنەوە هەموو شتێکیان دەستکەوتووە چۆن نەکرێ ئێستا خەڵکێک کە لێرە لە ناو زانکۆوە کوڵاوە لە ناو زانکۆوە برژاوە یەکسان بکرێ لەگەڵ ئەوە نەعەدالەتەکە لەوێ مامۆستا کەریمجان مەبەستم ئەوەیە داوای لێبوردن نەکەم
فەرموو مامەسا کەریم فەرموو مامەسا کەریم جەنابەت لەگەڵ هەر چەند مامەسای زانکۆ هەیە سبەی ناخێنە کاتێکتر سبەی من یەکەم کەسم پشتیوانتانم فەرموو ئەڕۆین دەرگایان لێگرین هەموو شتێکن بەرامبەریان ئەڵێن تۆ کەسێکی نایاسایت کە ئێمە کردومانە و باجیشمان داوە ئاچین دەرگایان لێگرین ئەڵێن کاکە تۆ کەسێکی نایاسایت بۆت نییە لەم شوێنە بیت فەرموو مامەسا کەریم خوا بۆی لە بابەتەکە دوور نەکەوینەوە دواترەوە توانن گفتوگۆی بکەن پێکەوە فەرموو کاک هاوکار ئایا شۆڕشێکی زانستی ئەبێش ئەکرێ شۆڕشێکی کەلتوری بێ بەڵێ بەتاکیدی و ئەمە وەڵامێکشە بۆ کاک دکتۆر شێرکۆ کە ئایا ئەکرێن لە ڕێی زانستەوە ئێمە کەلتور بگۆڕین بەڵێ بە دنیایەوە و ئەوروپا بە شۆڕشی زانستی توانی کەلتوری ئەوروپی کەلتوری آخر کەلتوری ئەوروپی هەمووی جوان نییە بەڕێزان مامەسا ئاماژەی بە شۆڕشی ڕێنسانس و ئەوانە کرد تا دوای سەدەکانی ناوەڕاست کلێسا هەموو شتێکی کلێسا هەموو حکمێکیە کرد لە ڕێی شۆڕشی زانستیەوە توانرا ئەو کەلتورە بگۆڕێ ئەو کەلتورە بۆیە ئەکرێ یعنی شۆڕشی زانستی کەلتوری بگۆڕێ یەک خولەکت ماوەگەر پرسیارت یەک خولەک بەس یارمەتیم بە کاک دکتۆر جەلال زۆر جوانە فعلا ئێمە بە هەموو شتەکانمان هەر لەسەری لە خۆمان شەو دەست پێ بکەین فعلا هەندێک هەن بوونە بەبار بەسەر زانکۆوە بەڵام خەڵکێکیش هەیە بووە بەسبار بەسەر هەندێک هەیە بەڵێ بووە بەبار بەسەر زانکۆ بووە بەبار بەستەرەوە بڕوانامەکەی بووە بەبارز بەسەرەوە ئەوەندە ئاستی نییە ئەوەندە توانای نییە بەڵام خەڵکێک شەیە بەڕاستی بووە بە ئەرک بووە بەبار بەسەر زانکۆ ئەوەنە توانە ئەوەنە دەسەڵاتیە بەڵام زانکۆیە کە ڕێی ئەگرێت ئەگە وەڵام ئەگەرمەتی بێ مامەسا ڕێباڵ 100% لەگەڵتان زانکۆ بە پێی یاسا کێشەی نییە بەڵام بابێن لە ئەرزی واقع هەسەنگاندی بۆ بکەین ئایا لە ئەرزی واقع کێشەی هەیە یان نا اینجا بگەڕین بە دوای چارەسەرەکانە ئێمە وەکو هەرێم هەر وەکو هەرێم لە ڕێی یاساوەش لە ڕووی یاساوە کێشەمان نییە وانە بەڵام کە دەیتە سەر ئەرزی واقع هەمووی کێشەیە دەست بۆ هەر شوێنێکی ئەبەی ئازارە دەست بۆ هەر شوێنێکی ئەبەی کەم و کوڕیە کەواتە گرنگ ئەوەیە تۆ لە ئەرزی واقع ئەو یاسایە چۆن پێڕەوەکەی ئەو یاسایە تا چەند پێڕەوەکرێ نەک ئێمە تەنها بڵێن لە ڕووی یاسایەوە کێشەی نییە من لەگەڵتان 100% لە ڕووی یاسایە کێشەی نییە دەست خۆشکار مامۆستا بێستون بەسە کاتەکەمان زۆر کەم ببوورە زۆر ببوورە داوای لێبوردنەکەم مامۆستا کەریم لە جەنابن لە ئامادەبووان ئەگەر نەختێ تۆنی دەنگم بەش ببێتەوە یان شێوازەکە گە نەوع بێت زۆر داوای لێبوردنەکەم نانە لەش ساوێ سپاس دەکەین مامۆستا بێستون فەرموو کاتەکەمان زۆر کەمەوە سە بە فرێ ڕاستپاردەکان بکەین لەبەرەوە بەشی گرنگی دیبەیتەکەمانە مامۆستا بێستون فەرموو بەڕاستی ینی بەداخەوە ینی خۆتان وتان زۆرێک لێوە لێمە زیاتر قسەی کرد ینی ئەمەشتان بخستاتە ئەوێ احترامان ینی بۆی ئەو کات ئێمەش بیناتە بەشدار بوو من وتمش لە تەلەفۆنەکە وتیان وتم کاکە بەشدار بووم یان نینم وتمەکە بەشدار بووم یەکسەر دێم منەوتی ناوەکو ئەوەیە ئێمە کە خۆم حاضر کردو کاکە حەزێکی کاتان پێ دێن ما دکتۆر گیان کاتی مۆزوعەکە وای لێ هاتووە ئێمە من وتم چەندین بابەتم داناوە باسی کەم کاک دکتۆر سێ پانێڵستن ینی یەکی 20 دقەش بێ سەعاتێکەکە یەک تەوەرەکەش 150 باس کردو ئێستش بێن بە 2 دقە برا ئەم هەموو تێبینێن برادرانەوە حەقی خۆی گاورە بۆچی چارەکە 2 ساعت لێرە دانیشە حەقی خۆی وەڵامی وەربگرێت ئەی من نەتوانم وەڵامی بدەمەوە نەتوانم حەق بابەتەکەی خۆم بدەم دوایش لە گاورە ڕەنگە لە نەیتوانی وەڵام داتەوە کاکە من نەتوانم نقطە خەمە سەر هەرچی پیتەکان هەیە خۆ من لێرە هیچ کێشەیەکم نێ و زۆر بەبێ منەتانەش لێرە قساکەم ئێستا کاتت پێدەین کاک دکتۆر کاتت پێدەین بۆ وەڵامدانەوەکە لەلایەنی یاسایی و ئێمە 100 کێشەمان هەیە لەلایەنی داراییەوە 100 کێشەمان هەیە لەلایەنی کارگەریەوە 100 کێشەمان هەیە لەلایەنی زانستیەوە 1000 کێشەمان هەیە بەڵام کە من لێرە قسە نەکەم خەڵک ڕەنگە وا تێبگا من رازیم بە وەزع یان خەڵک وا تێبگا کە ئێمە درک بەمە ناکەین کاکە ئێمە درک بەمە ناکەین ئێمە زۆر باش درک بەمە ناکەین 5-6 ساڵ لەناو ئەمەیان بەس بێڵە با قسە بکەم بزانە چی ئەوە سپاس مامۆستا بێستن فەرموو وڵا ڕاستی بەدەر لە بەرتەسکی و کەمی کات یەک شتەیە زۆر جێی نیگەرانیە ڕۆژێکیان من لە شوێنێک قسەمانە کرد داعوەتی شوێنێک بۆم کابرا هات وتی مامۆسا وتم بەڵێ وتی ئەمەوێ زۆر عام قسە بکەی وتم بۆ وتی وەڵاهی وا قسە بکە ئەگەر سیارەیەکی تەکسیەک ئاوا لێ خوڕی مەوجی ڕادیۆکەی کردووە لێت تێبگا یعنی نیگەرانیی زۆر گەورە ئەوەیە
هەموو مۆزوعێکی فکری و جددی قوڵ دا ئەوەزێت تا ئاستێک ئینسان ئیتر تااقەتیشی نابێنی قسە یعنی بەڕاستی من 10 دقە چارێکێک لەگەڵ کاگارامان قسەم کرد وتم تا نەزانم ئێوە کێن و چین و چۆن بیرەکەنەوە پرۆژەتان چیە نایان بەشداری بکەم یعنی مەبەستم نیگەرانم لەوەی کە بەردەوام ئەم شتە سووەری و ڕۆڵەتیانە زاڵە بێ بەسەر فەزای گفتوگۆکەدا و جدیت نایڵێ یعنی مەسەلەن ئێستا من دیقە دەدەم جۆرێکە لە فەوزا بۆ چکە گوێگرتن نەماوەت و دیالۆگ نەماوەت و نیوی بەشداربووەکان ڕەنگە هەر ئاگاداری گفتوگۆکەش نەبن یعنی ئەمە وات لێکات تۆ ڕۆحی جدیت لە ئیشا کوژا ڕۆحی جدیەتیش لە ئیشتا کوژدا شتەکە بێتە سۆری ئیتر بکرێت و نەکرێت مهم نییە ڕاستی زۆر ئەوە جێگەی داقە یعنی بەردەوام ئەوەش هەر واقعەکە تێکەوتوین بە تایبەتی لە ئاستی میدیادا زۆر ڕەنگی داوەتەوە یعنی تۆ دیقەت بە مەسەن گفتوگۆی جدی نەماوەتەوە من بۆچی ئێرەم هەڵبژار قسە بکەم لەبەرەوە بە مینبەرێکی ئەزانم ئەتوانم پەیام بگێنم بەداخەوە بە هەر حاڵەوەی تر حەزم کرد باسی من ڕاستی زۆر ناشمە تەفاسیلەوە هەر ئەوەندە خۆمان لە مۆزوعەکە نەدزینەوە کاتێککە من ئەڵێم مەسەی زانکۆ دیاردێکی ئەوروپیە ئەخر زانکۆ لە ئەوروپا سەری هەڵداوە بۆیە دەڵێم دیاردێکی ئەوروپیە خۆ زانکۆ لە گیانی ئیسلامیا سەری هەڵ نەداوە تامە بڵێم پەیوەستە بەم ناوچەیەوە یعنی زانکۆ لە ئەوروپا سەری هەڵداوە مێژوەکەی دیارە ڕوونە قۆناغێک هەوڵی سربەخۆیی داوە قۆناغێک ئازادی وەرگرتووە قۆناغێک پاڵپشتی نەتەوەکانی کردو بۆی دەوڵەت دروستکەن قۆناغێکیش ئیشی توێژینەوەی کردووە ئێستش بۆتە کارخانە وەکو کۆمپانیایەکی شەکە یعنی مێژوەکەی زۆر زۆر ڕوونە و دیارە لەسەرەوەی کە من مەبەستم چی بوو لە بەکارهێنانی مەفهومی سیاست لە زانکۆدا من مەبەستم ئەوەیە کە سیاست ببێتە ناو زانکۆ مەبەستم ئەوە نییە زانکۆ ببێتە پاشکۆی حیزب و سیاست مەبەستم ئەوەیە کاراکتەرەکان و هەڵسوڕێنەرەکانی ناو زانکۆ مرێڤی سیاسی بن واتە ئاگاهیان بەرامبەر بە بارودۆخی سیاسی وڵاتەکە کەسانی بە مەبدەع بن کەسانێک بن لە ڕووی سیاسی و ڕوئیایان بۆ دنیا دیار بێ بۆ ژیان و بۆ سیاست و بۆ بەڕێوەبردن دیار بێ ئەم مرۆڤانە خاوەنی شخصیەتی معنەوی و ئەخلاقی پیشەیی خۆیان بن و دوجار لەو شوێنانەی کە پێویستە وەکو مرۆڤێکی ڕەخنەگر و بە هەڵوێز دەرکەوێت یعنی دوجار تۆ وەزیفەی یەکێک لە وەزیفەی ئینسانێکی ئەکادمی دوجار ڕۆشنبیرێکی ناو کۆمەڵگایشە ئەوێ لە پرسەکانە ڕۆڵی هەبێ کاتێک کە تۆ ڕۆڵت هەیە کاکە من سیاست بە مانای چالاکی وەسفەکەم سیاستەوە نییە تۆ ببی بە ئەندامی حزبێت سیاستەوە نییە تۆ بچی ببیتە لایەنگری حزبێک سیاستەوە نییە تۆ بانگەشە بە حزبێت سیاست بەشێکی گرنگی ئەخلاقی ئینسانە یعنی تۆ کاتێک چالاکیەکەی کاتێک ڕۆژانە دیالۆگەکەی کاتێک ڕۆژانە پەیوەندیەکانت ڕێکەخەیەوە سیاستە یعنی ئێمە بەردەوام ڕۆژانە خەریکی سیاستین سیاست ئەو دنیابینی ئێمە ڕۆژانە لە کۆمەلگادا بەرجەستەیەکەین بەڵام غەڵەتە ئێمە ئێستا زانکۆکانمان بوونەتە پاشکۆیەکی تەواوی سیاست بەڵام لە کاتێکا وەزیفە سیاسی حەقیقەکە نابینە یعنی بۆ نمونە تۆ سەیریکە بە ساتەوەختی ڕێفراندۆمە سەی ئەم زانکۆیانە چەند داما و کزۆڵ و بێدەسەڵات بوون لە پرۆژەیەکی نەتەوەی سیاسی ئاوراوە قۆناغێکەیە لە مێژووی ئەوروپا مێژووی ئەوەی کە پێڵێن پێکێنانی دەوڵەت نەتەوە یەکێک لەو دەستگانی کە زۆر پاڵپشتی دروستبوونی نەتەوەکە زانکۆکانە بەڵام تۆ لە پرۆژێکی سیاسی ئاوا گەورەدا ناگەڕێیتەوە بۆ بیری سیاسی کاکە هەر هیچ نەبێت تۆ زۆرینەی زانکۆکانی ئێمە بەشی زانستی سیاسی هاتیە ئەم ڕوئیا سیاسیە کە تۆ تەسەورت بۆ دەوڵەتەکە بێت لێرەوە بێ پرس و ڕاوێژ بۆ بکەیت ئیتر مەبەستم ئەوەیە ئەم دەستگایانە ئەم ڕۆڵە سیاسیان نییە من قەناعەتم زۆر زۆر ڕوونە خۆی ئێمە لە ڕۆژگارێکە ئاژین مەسەلە ناونراوە سەردەمی زانیاری ناونراوە سەردەمی مەسەلەن ئەوەی کە پێ ئەڵێن شۆڕشی ئەلکترۆنی و کۆمەڵگەی شەبەکەی و بە هەر حاڵ سەردەمی زانیاری ئەمە نیشانەی ئەوەیە هیچ قەیرانێک لە قەیرانێکی تردا نابڕێ هەموو قەیرانێک پەیوەندی بە یەکەوە هەیە دوجار تۆ دی ئەو هەموو قەیرانە من حەز ناکەم زۆر قەیرانەکان ئاوا وردکەمەوە بۆ مەسەلەی کارگێڕی ئیداری نامچی ئەوانە قەیران تۆ لە قەیرانە نقطەیەکێ نقطەکەت گرت هەموو شتێکت بۆ ڕوو نەبێتەوە متەسەورم بۆ ئەوە هەیە زانکۆ چی بکات بۆ ئەوەی ڕێوڵی سیاسی بگێڕێت سەیریکەن مەسەلەی فەلسەفەی سیاسی و کلتوری سیاسی و حکومڕانی سیاسی زۆر زۆر کاریگەری لەسەر دیاردەیەکەیە بە ناوی زانکۆ من کاتێک ئەڵێم زانکۆ دیاردەیەکی خۆر ئاوایە یعنی تەوقە بەسەر ئێرەوە ئێمە لە 2004ەوە کۆلێژی پەروەردە دروست بووە هیچ زەرورەتێکی ئیداری و سیاسی و ئەخلاقی و پەروەردەیی نەبووە یعنی ئەو لەوێ کۆلێجێکە کات و ئەم لێرە کۆلێژێکە کات و ئەو بەشێکە کات و ئەم بەشێکە کات و ئەی کاتێک ئێمە پێویستی دایکی داهێنانە
یعنی پێویستی دایکی داهێنانە کە تۆ پێویستیت نەبوو ضرورەتت نەبوو شتەکە بێتە تەوق بەسەرتەوە کاتێک ئەم فەلسەفە سیاسی ئاوا ئیشەکات قەیرانێکی گەورە دروستە بێت من قەیرانەکە ورد ناکەمەوە تۆ سەیری بکەن ئێمە دوو وەزارەتی حساسی زۆر گرنگمان هەیە یەکێکیان وەزارەتی خوێندنی باڵا یەکیان وەزارەتی پەروەردەیە دە تۆ سەیری بکەن لە لای کێیە وەزیری خوێندنی باڵا ئێوە دەزانن لای کێیە وەزیری پەروەردەیش دەزانن لای کێیە خۆتان بیر بکەنەوە خەیاڵدان و دنیابینی و پرۆژە و ئەخلاقی پیشەی ئەم دوانە ها لەکوێدا یەک نمونەی بەرجەستە بۆی تۆ بەراوردی بکەیت ڕۆژێک ماوەیەک دکتۆرێکە بوو وەزیری خوێندنی باڵا بوو دکتۆر دلاوەر چونکە لە ناو مۆدێلێکی ترا گەورە بووە لە ناو سیستەمێکی ترا دەرسی خوێندووە خاوەن باگراود و معریفێکی ترە هات لێرە کۆمەڵێک پرۆژەی گەورەی لە ئاستی کارگێڕی و زانستی و ئەوانەی زانکۆکانە تەڕح کرد هەموو ڕۆژێ وەزارەتەکەی ئەم وەزیرە دەدراوە بەرتەماتە و هێلکە بۆ لەبەرەوە ئەم پیاوە خاوەنی ڕوویایە وڵاتە بگۆڕ ئەوە بوو شاربەدەریان کرد دوای 2 ساڵ هەر دەستی لە کار کێشایەوە مەبەستم ئەوەیە ئەم پیاوە ڕوویای هەبوو مەسەن دڵنیایی جۆری دانا تواناسازی دانا ڕخستنەوەی هەیکەلێتی ئیداریدانە هەموو ئەمانە بەشێکی ئەم پرۆژەیە بوون من قەناعەتم وایە شخصی یەکەمی ناو ئەم وەزارەتانە زۆر گرنگە تۆ های لە دامەزراوەیەکی بچووکە کەسی یەکەمی ئەو دەستگایی ئەگەر کەسێکی پیشەیی بی کەسێکی بە ئەخلاق بی کەسێکی بێلایەن بی تااقەتت نییە خەڵکی بێ مبالات و بێ دەربەست و بێباک بەتەشێکە یا کلیلەکە جێتیێڵی ئەڵێ من نایکەم شخصی یەکەم زۆر گرنگە کاکە گیان ئەمانە خەیاڵیان نیە بۆ ئیشەکە خەیاڵت نەبووی بۆ ئیشەکە تەواو هەڕێ دەکەن یعنی تۆ ئێستا من ئەمە چین پێڵێ ئەمە لە پشتیەوە یەک ناومێدی گەورەم پێ دەڵێ من ئێستا خۆم وەکو دوجار وەکو هاوڵاتیەک وەکو مامۆستایەک لە ناو ئەم زانکۆیەدا ئەم قەناعەتیشم گەیاندۆت بە تەلەبەکان ئێمە گەیشتوین بە بمبەستێکی مێژووی هەموو قەیرانەکان ئەچێتەوە سەر ئەو بمبەستە سیاسیە پێی دەڵێن کاکە گیان ئەخلاق و کلتور و ئەدەبیاتی ناوکەوانەیەک دوو حزبی حکومڕان یەکێتی و پارتی من قەناعەتم وایە تا سێبەری دنیابینی ئەمانە سیاست بکە باش نابی یعنی ئەبێ چی بکەین ئەبێ بچینە پۆست یەکێتی و پارتی دنیابینیەک پارادایمێک لە پاش ئەوانەوە من تەلەبە هەیە بەرۆک مەگری مامۆستا ئەمەی تۆ خەیاڵدا ئەمە عەرز وەهمێکی زۆر گەورەیە ئەڵێ مامۆستا ئەو لە هەموو شوێنێکە ئامادەیە من بۆچی شوێنی وەهم بکەوم من ئێستا خۆم لەسەرەوە پەروەرداکەم ئایدیاکانیشم گەیاندۆ و ئیشیشی لەسەرەکەم یعنی مەسەلەن بایکۆتی میدیای حزبیم کردووە بایکۆتی سایتی حزبیم کردووە ئەزای بۆ زۆر هەوڵمدا لەگەڵیانە دانیشتنەکەم گفتوگۆکەم گەیشتومە شوێنێک حزبی کوردی فۆرمێک دروستەکە ئێمە ڕوبەڕووی پوچێتیە کاتەوە پوچێتیەک سەری لە 1000 شتۆ دەرەچێت سەیریکەن من چۆن دەتوانم لە ناو پوچێتیا بێم قسە لەسەر زانست بکەم پوچێتی چییە مەسەن کات گرنگ نییە ژینگە گرنگ نییە ئاو گرنگ نییە ئاسایشی خۆراکت نەماوەتەوە هەموو شتێکت گرنگ نەماوەتەوە من ئێستا وام لاتۆ تەنها دەست بگرم بە خێزانەکەی خۆمە و مناڵەکانم پەروەردە بکەم بڵم تەواو یعنی وام لێ هاتووە ئەم کلتورە دەرەتانی نەماوەتەوە لە ناو خۆیە قەیرانەکە خۆی ڕاستی هەموو سیستەمێک ئەژی دوایی ڕۆشنایەک ومێدێک لە تیای ئەڵێتەوە تۆڵی هەر لە هەناوی ئەمە شتێک دروستەکەم ئەمە وای لێ هاتووە ئەمە ئەبێت ئیش لەسەرەوە بکەیت دنیابینیەکە پاشەوە نازانم 10 ساڵی ترە 20 ساڵی ترە 30 ساڵی ترە ئەوە نەبێت تۆ سەیری بکەن سەی ئەخلاقی زانستی ئەمانە بکەن یەکێک لە قەیرانەکان ئەوەیە پۆلێنبەندی زانستەکان سەیری کە یاسا و ئەندازیاری و پزیشکی لە وڵاتە گرنگە بەس فەلسەفە و کۆمەڵناسی و مێژوو گرنگ نییە بۆ چونکە ئەمە ئیشی لەسەر ئەوە کردووە سەیریکەن کلتورە سیاسیەکە چەند ئەخلاق چەند پرۆژە زانستیەکە دادەڕێژێت کلتوری سیاسی وات لێکە ڕێکەچێتە ناو دام و دەستگاکانەوە ئەڵێ یاسا گرنگە ئەندازیاری گرنگە پزیشکی گرنگە بەس فەلسەفە گرنگ نیە کۆمەڵناسی گرنگ نیە بۆ چکەمانە خوتوکە ئینسانە دەن ئینسان کاتێک ئەمانە خوێنێ وشیارە بێتەوە ئەبێتە ئینسانێکی ڕەخنەگر بیرەکاتەوە تێئەگا وشیاری بێ دوجار ئەمە کۆمەڵگەیەکی هۆشیارت بۆ دروست دەکات سەیریکەن ئەمانیان بە 50 و 60ەوە داناوە ئەوەکانیشیان بەرز کردوتەوە من ئەم پۆلێنبەندیە بەس لەم مەملەکەتا بینم ئەوە کاتەکە سەیریکەن من مەبەستم چی بوو لە ئینانە ئەوە ڕاستی زۆرە بابا زۆر لەسەری نەڕۆم یعنی کاتێک کە تۆ ئەم پسپۆڕیانە ئاوە دادەڕێژیت ناچاریت مرۆڤ تووشی سەرلێشێوانەکەیت یعنی ئێستا خوێندکارێکی
ناو قوتابخانەکان بیری هالای ئەوە ئەڵێ من پاشە ڕۆژم ئەگەر بچمە ئەوێ هەیە ئەگەر بچمە ئەوێ نییت هەر لێسەوە لە دیاریکردنی تەخەسوس دیاریکردنی تەخەسوس قەیرانی تەخەسوس ئەتباتەوە سەر قەیرانی زانست ئێستا ئێمە سەیریکەن من باوەڕم بەوە هەیە کاتی خۆشی کاک فاروق ڕەفیق وتی کاکە ئەم وڵاتە بەدەست شتی سۆری و ئەگەڕێ مەسەن کاتێک کە پەرلەمانیان داخست وتیان پەرلەمان هەیە و نییە حکوومەت هەیە و نییە مەسەن زانکۆ هەیە و نییە یعنی شتەکە و ناو بەڕووکەشەیە بەڵام لە واقعا نابینرێت لە واقعا ڕۆڵی حەقیقیت نییە ئێستا ئەڵێ باشە زانکۆ بۆ ئەم ڕۆڵە ناگێڕێ ئەخر زانکۆ زانست بەرهەم نایەنی ئێستا مەسەن وەزیفەکانی زانکۆ داری کراوە ئەڵێ ئەبێ ئەم زانستە بەرهەمی بێنی بڵاوی پێ بکەی پەرەی پێ بدەی دوایی بەکاریشی بێنی بەکارهێنان زەکاتەکەیەتی کە تۆ لێی دەرەکەیت یعنی ئێستا ئێمە ئەگەر باشە ئەگەر زانکۆیەک زانست بەرهەم بێنی ڕێک کێشێتە کۆمەلگا هەر خۆی زانکۆکەی ئەڵێ کاکە تۆ بێ باش بیت زانکۆ بەرهەم نایەت زانکۆ چۆن ئەی باشە زانست چۆن بەرهەم دێت ئەبێت تەخەسوس بەرهەم بێت یعنی ئینسانی پسپۆر بەرهەم بێت دوایی پەیڕۆ پرۆگرام ئامادە بێت دوایی ئامانج دیاری بێت ئەم تەسەورە سیاسی کە خەڵک دروستی کردووە من ئێستا وا هەست دەکەم ئەم وڵاتە زانست نای با بەڕێوە مەسەن هێزەی با بەڕێوە زۆرە ملی با بەڕێوە مەسەن پارەی با بەڕێوە ئەو هاوڵاتیەکانی خۆی وا پەروەردە کردووە تۆ بۆ ئەوەی شوێنەتە بێ مەکانەتە بێ پێویستت بە زانست نییە یعنی کاتی خۆی کە سەرۆکی پەرلەمانی پێشوتی ئەم وڵاتە نەخوێنەوارەی با بەڕێوە فەوزایکی گەورەشن ئەوە قسەیەکی زۆر منطقی بوو لە واقعی خۆی داکراوە سەیری بکەن بزانن کامیان لەسەر بنەمای تەخەسوس و توانە و ئیمکانێت و پیشەی ئەوانە کراوە ڕاستە ئەو ئێوێ بیباتە شعورتەوە زانست دنیای تۆ ناگۆڕێ کە زانست دنیای منی نەگۆڕا یعنی نووسین و قسەکردن و دیالۆگ و ئەوانە گرنگنی ئەی چی بکەین وەڵا ناچار دەستبەرداری مەبدەئەکان بچینە بەشێک لە واقعەکە ئەمە قەیرانەکە گشتی زۆر زۆر ڕوونە ڕێکە چێتەوە سەر قەیرانە سیاسیەکە کللتوری سیاسی کەوتووە ئەم کللتورە سیاسیە لە هەناوی خۆیان دەرگای ڕۆشنایی تێدا نەماوەتەوە یعنی ئەگەر تۆ بتەوێ بە دوای قەیرانە بگەڕی قەیرانەکە زۆر زۆر دیارە سپاس دەکەین کاک دکتۆر فەرموو دەستان خۆش بێت بەڕێزان من زۆرێک لە سەرنجەکان جواب درانەوە ئەوەی کە هەر زۆر بە کورتیەش مەسەری باز لە وەرکشۆپ و سیمینار و چالاکی زانستی کرا لە زانکۆ بێگومان زۆر زۆر خراپە ئەوەی کە پێوت لە سیستەمی دڵنیایی جۆری بەڕاستی دەستخەڕۆکردنی زانستە لە لای منە لە ئەرز خۆی ڕەنگە شتەکە باشە بەڵام لای ئێمە ئەوش کراوە بە وەکو شتەکانی تری لێ هاتووە وەرکشۆپ و خول و سیمینار و هەموو ئەوانش لە ناویە و ئێمە خۆمانیش بەشێکین لێی نەبوونی لایانی پراکتیکی لە زانکۆکانە دیارە بێگومان لایانی پراکتیکی ئاماژەم پێکرد ینی تۆ یەک ساڵ دەرسەڵیتەوە کاتێک وانەیەکی پراکتیکی تێ داواکەی مەسەلەن زانکۆ دەستگیرۆی خوێندکار بکایان هیچ نەبێ کەمترین هاوکاریت بک بتوانانی خوێندکار سەردانی شوێنێک بک مەسەلەن شتێک ببینێ لە دەرەوەی زانکۆ سیرەکەی دەستگیرۆی ناکەی بە هۆکاری جیاواز بۆ مبەڕیش بەدەست زانکۆکانەوەی مبەڕەکانیشان واقعیە لەبەرەوەی کە دەستیان بەسراوەتەوە لە ڕووی دارایی و لە هەر ڕوویەکەوە کە تۆ ئەتەوێ و ئایا هەمومان تاوانبارین لە زانکۆکان لە فۆرمە گشتەکەیە بەڵێ بەڵام وەکو یەک تاوانبار نین ئەوە خراپە من پێم وانە هەمومان بڵێن هەمومان وەکو یەک و بە یەک ئاست و بە یەک قەبارە شتیوان نییە ئەو کاتە پێم وابێ جۆرێک لە بێویژدانی دێتە ئاراوە بەڵێ کەسێکی تر باسی لەوەی کرد کە مامۆستا کۆیلەیە و نازانم من لەگەڵ ئەویان نیم چونکە من احترامی کۆیلە ئەگرم لە ڕاستیە چونکە شۆڕشی فەرەنسا کۆیلە کردی و گەورەترین شۆڕش پیرۆستترین شۆڕش لە تاریخا شۆڕشی فەرەنسیە کۆیلەکان کردیان هەمومان نەزانین دەی با فەرموو با ئێمە کۆیلێن بتوانین شۆڕشێ بکەین شۆڕشە لە دایرەکەی خۆمانە بکەین لە سەراستی وڵاتەکەمانێکەوەتە کۆیلە بێ زۆر احترامی بگیرێ مامۆسای زانکۆی گەرمیان خوێندەوارنین پێم وایە ئەمە قسەیەکی هیچ چینێکی نییە بەڕاستی منطقی نییە بڵێ مامۆسای خوێندەوارە بەڵام بڵێ ئاستی خوێندەواریەکەی ئاستی ڕۆشنبیرەکەی ئاستی معریفەکەی تا چ ڕاستەیەکە ئەو توانین مناقەشەی ئەوە بکەین زۆری بەشەکان و یەک نەخستەوان بێگومان ئەوەش سەر لێ شێواوەیەکی دروست کردووە کە زۆرترین بەش نزیک لە یەک هەیە و ئەمانە لە بازاڕەوە خۆیان ئەڵێن وەزارەتەڵێ هەلی کاریان نییە و بەڵام هەر بەردەوامیشیان پێدێ ئەمە بێگومانێکی ترە لە کێشەکان لە ڕووی یاساییەوە سەر بەخۆی تاودراوەتە زانکۆکان من پێم وابێ ئەو یاسایی کە یاسای ژمارەدەی ساڵی 2008 کە ناوەڕووکەین بە باشی خوێندوێتەوە تەنها پەیوەندی بە لایانی پەیکەری وەزارەتەوە هەیە ینی هیچ مەسڵ مافی مامۆسای دیاری نەکردو فەلسەفەی خوێندنی باڵای دیاری نەکردو دیدگای خوێندنی باڵای دیاری نەکردو هیچ شتێکی لەو شێوەیەتانە تەنها ئەوەشی کە هەیە کە پەیوەندی بە پەیکەری زانکۆکان پەیوەندی بە پەیکەری وەزارەتەوەی بەڕاستی ئەوەش جێبەجێ ناکرێت بۆ نمونە لە دانانی سەرۆکی زانکۆیەکە
ئەڵێ سەرۆکی زانکۆ بۆی هەیە 4 ساڵ بێ و ئەکرێت لە حاڵەتی زۆر زەرورە 4 ساڵیش نوێ بکرێتەوە فەرمو سەرۆکی زانکۆمان هەیە لەو سلێمانی 16 ساڵ مەسم زانکۆی سلێمانی نییە هەر لە داخلی سلێمانە 16 ساڵە سەرۆکی زانکۆیە لە چەرمۆ هەمانە 6 ساڵە سەرۆکی زانکۆیە لە پۆلەتەکنیک هەمانە 6 بۆ 7 چێ سەرۆکی زانکۆیە یعنی ئەمە چییە بۆچی دەبکاتە بۆچی ئەگەرم یاسایە تەواو بۆچی ئەمە جێبەجێ ناکرێت بۆچی ئەو هەموو ڕێنمایە دەرەکرێت پێچەوانەی ڕێنمایەکانی وەزارەتە مەسە بوون یاسای وەزارەتە معنای وای ئەم یاسایە پێویستی بە هەموارکردنەوە هەیە و چەندین جار هەوڵدراوە لە 2009 هەوڵدرا بەڕاستی ململانەی حزبی نەیهێشت دواتر لە سەردەمی کابینەی پێشووترا لە سەردەمی وەزیری پێشووترا دیسانەوە هەوڵێک درا وەکو باس کرا لە ئەعلامە من چەند بەڵگەم لە لابوو کە لە ئەعلامە بڵاو بووە یەکێک لەوانە کە دژی هەموارکردنەوەکە وەستا وەزیری خوێندنی باڵا بوو یەکێک ینی سەیرە دوای چەند ساڵە هەموو کێشە هەیە لە یاساگەیەک لەوانەیە کە دژایەتی کرد وەکو باس کرا وەکوتم وەزیری خوێندنی باڵا خودی خۆی بوو جاوەرە ئەوەکانی کە توێژینەوەی فەیک باس کرا بێگومان توێژینەوەی فەیکێکە لە کێشە جیهانیەکان پێم وابێت تەنها لە کوردستان نییە لە عالەما هەیە بەڵام لە زانکۆی گەرمیان ببورن جارێک دەکڵێم لە کوردستان ئێمە لە توێژینەوەی فەیک خراپتریشمان هەیە من بۆ خۆم ڕاستی ئامارێکم دەست کەوت نازانم تا چەند واقعیە برادرێک باسی کرد وتی زۆرێک لەوانەشی کە لە دەروی وڵاتە خوێنن توێژینەوەکانی ماستەر و دوکرا کە من خۆم ماستەر دوکراشم لە دەروی وڵات خوێندە بۆی ڕواتی بۆ نەدەم بڵێم هەرکە لە دەروی وڵات خوێندی زۆر مهمەوەی کە لە ناو خوێندی زۆر من ئەلێ لە کۆی 4000 کەس کە لە یەکێک لە وڵاتە پێشکەوتەکانی ئەم دنیاە کە هەمومان ڕەنگە شانازی پێوەگەی نابێنین ماستەر و دوکوران بە تواناسازی خوێند و 3200 توێژینەکانیان فیلیپینی و نیپاڵی و هندی و مصری بۆیانی نووسیوە یعنی خەڵکێک گوتیت لە ئاستێکی بەرزە من گوێم لێ بۆ مەسەلەن ئەم زانیاریە ینی ئەمە با ئێمە باسی توێژینەوەی فێک تەنها توێژینەوەی فەیک نێ توێژینەوەی فێک ئەگەر مەبەستی لە توێژینەوەی تەرقیە زۆر تەبیعیە بەڵام ئەوە توێژینەوەی بڕوانامەیە ماستەرە دکتۆرایە دیبلۆمی باڵایە نازانم چییە بۆی ئەو کێشانە هەیە بالفعل زیرەک و نازیرەک لە زانکۆ و دۆزینەوەی توانای خوێندکار من پێم وایە هەموو خوێندکارێک توانایەکی هەیە بەڵام لە بوارێکی دیاریکراوە ئەگەر ئاماژە بەسەرهاتێ بکەمەڵە لە یۆنانی کۆنا پاشایەک هەبوو ڕۆژێکیان لە مناسبەتێکە هەرچی مۆسیقا ژەن و هەرچی خەڵکی مۆسیقی و هوەری ئەو کاتە بوو هەمووی کۆ کردەوە تیپەکان و ئەوانە دەستیان بە مۆسیقا لێدان کرد هەر لە نیوەڕۆ دەستیان پێکرد هەتا شەوتە تا درنگانی هەر دەستیان پێکرد بەڵام کاتێک کاتی نان خواردن هات پاشاکە بێزار بووتی ئەمە چییە بەسە ئیتر گوێی لە تەقی قاپ و چێشت و شتانە بۆ کاتە بوتی مۆسیقا کۆتایی هاوتیان بۆ وتی ئێستا کە ئێمە برسیمانە دەنگی ئەم قاپە لە هەرچی مۆسیقا هەیە لە دنیای خۆشترە کەواتە هەر خوێندکارێکیش توانایەکی خۆی هەیە بەڵام ئێمە لە مەشە نەمان دۆزیێتەوە تواناکانمان نەدۆزیێتەوە بۆی ئەبینین بۆی سیستەمی وەرگرتنەوەیە بەهۆی ئەوەیە کە خوێندکار ڕەنگە پارەی نەبێ بەسەلەن بڕوا لەو خوێندنی بازرگانیە بخوێنێ مەسەلەنەوەی کە باسمان کرد پێشتر سیستەمی خوێندن کلاسیکیە بێگومان کەسمان قسەمان لەسەر ئەمەنێکە خراپ کلاسیکیە بێگومان ژمارەی مامۆستا زۆر گرنگ نییە لە کۆلێجەکە بێت من پێم وانییە وابێت هەرچی پێوەەر هەیە لە ڕانکە جیهانەکانێکیان لە ستافی ئەکادیمی کاتە ستافی ئەکادیمی گرنگە چۆن گرنگ نییە تۆ 200 پرۆفیسۆرت لە بوارێکە هەبێت یەک پرۆفیسۆرێکت هەبێ مەسەن لە بەشێکە یان لە کۆلێجەکە کەواتە ڕانکە جیهانەکان پێمانەڵێن بەڵێ ستافی ئەکادیمی زۆر گرنگە وە زۆرترین خاڵیشی لەسەر بۆڵۆنیا پرۆسیس من پێشتریش وتم پرۆسەیەکی باشە سیستەمە پرۆسەیە شتێکی باشە بەڵام بۆ لای ئێمە لە ڕاستیە زەمینەی لەبار نییە هەروەکو سیستەمە سویدیەکەی لێ دێ کە لە پەروەردە جێبەجێمانگر هەر ئەتوانم بڵێم هەروەکوەیە کەسێک قاچی شکابی و بەشداری لە ماراسۆن بکات وەکو لای خۆمان کە ڕۆشنێتە سیستەمەکەەوە نەتیجەکەش یێبینینەوە چەند ساڵێکی تر زۆر جار باسی زانکۆی گەرمیان کرد لە ڕاستیان ئەمە بەسمان لێرە تەنها زانکۆی گەرمیان نەبووە زانکۆی گەرمیانیش بەشێکە لەو سیستەمەکە لە کوردستانە ئەگەر نازانکۆی گەرمیان من نەتوانم لە کۆمەڵێک بوار و نەک لە بەرەوەی خۆمان لێرین لە کۆمەڵێک بوارەوە بە دقیقی پێت بڵێم لە زۆر زانکۆکانی کوردستان باشترە لە زۆر زانکۆکانی کوردستان باشترە لە کۆمەڵێک بوارەوە توانم پێت بڵێم لەوان باشترە بۆیە مەبەسمان لێرە تەنها بڵێن زانکۆی گەرمیان زانکۆ مامۆسای وا لە زانکۆی گەرمیانە هەیە بڕوا بکە لە هیچ زانکۆیەکی کوردستانە نیە تاقیگەی وا لە زانکۆی گەرمیانە هەیە ڕەنگە لە هیچ زانکۆیەکی کوردستانە نەبێت ئەمانە کشتی بەڵام لەبەرەوە شوێنەکە مامۆستاکان هەموو ژینگەکە پەیوەندی بە زانکۆی گەرمیان لە ناوچێکە کە زانکۆی گەرمیانی لێ بۆی ئاراستەکە بەو شێوەیە ڕۆیشتووە گەرنا ئێمە مەبەسمان شتە عامەکانە باسی کێشە بچووکەکان نەکەین دارایی و کارگەڕی وەڵام من پێم وایە گەرمانە کێشەی بچووک بینە بێت ئێتە بڕۆینەوە بۆ ماڵ و واز لە هەمووی بێنین چۆن کێشەی بچووک نەمانە کێشەیەکن ڕۆژانە ڕوبەڕووی ئەمە بنەوە یعنی چۆن باسی دارایی نەکەم تۆ موچەت نەدەمێ یعنی چی مەسەلەن تۆ باسی پشتیەوەم بۆکەی سیستەمێکی سیاسی گەندەڵی فاسدت هەیە من هزار جار لەگەڵتان ئەمەیە هەموو شتەکەین کردووە
بەڵام ئەتەوەکو مامۆسایەکی زانکۆیان وەکو کەسێک کە ئاگداری دۆخەکەم مامۆسا لە ئێستا وازی لە سیستەمە سیاسەکە هێناوە ئەمە خۆی کێشەیە ئێستا خەڵک کێشەی لەوە گەورەتری هەیە کە سەری مانگ ڕوبەڕوویە بێتەوە لایانی دارایەکەیەتی لایانی ئەوەی بۆیە بێ باس بکرێت ئەم شتانە ناکرێت زانکۆی حکومی بەراورد بە زانکۆی ئەهلی بکرێت پێما بێشتا زانکۆ حکومیەکان زۆر لە پێش زانکۆ ئەهلیەکانەوە چی خەریجەکانیان چی مامۆساکانیان هەرچەنە زانکۆ ئەهلیەکان دیسانەوە هەر سوودیان لە زانکۆ حکومیەکان وەرگرتو کە ئەمەش بەس لە کوردستانە هەیە بتوانی ئەم شێوە کە لە کوردستانە سوودی لێ وەرگرا زانکۆ بۆچی وەکو ڕۆژنامەنووس قسەکەین وەکو مامۆسا قسە ناکەین من پێما بێت نە مامۆسا ئازادە لە وڵاتە نە ڕۆژنامەنووسیش ئازادترە بۆ وەکو تەنویعە پێم باش بوو کە وەکو ڕۆژنامەنووسێک لێرە قسە بکەم چونکە پێما بێ بە بڕوای شەخسی خۆم ڕۆژنامەنووس ڕەنگە پلەیەک لە مامۆسای زانکۆ ئازادتر بێ نەک ئازادتر بێ و هەروەها پێشکەوتنی کولتوری بێگومان دکتۆر دارا وەڵامی دایەوە و هەروەها ئایا مامۆسانی زانکۆ حکومیەکان نین لە زانکۆ ئەهلیەکان واناڵێنە بێگومان وتم بۆچی ئەوە لە بەرەو سیستەمێکی گەندەڵە وای کردو مامۆسا لە کاتی خۆیان حەقی ناداتێ مامۆساش ناچارە بچێت لە زانکۆی ئەهلی و لە شوێنی تر دەرس بڵێتەوە کاتە ئێمە کێشەمان لە سیستەمەکە هەیە کە لە کوردستانە کۆمەڵگەی خێڵەکی کام جۆر زانکۆ دروستەکە ئەوەیە کە لە کوردستانە ئەو زانکۆیە دروستەکە کە لە کوردستانە هەیە سیاسەکان خوێنەوار نین بۆیە وەزعەکە وای لێ هاتووە من ناڵێم خوێنەوار نین من پێما بێ زۆر خوێنەوارن ئەگەر خوێنەوار نەبوونایە بەڕاستی بە جیاوازی نانەتوانێت 30 ساڵ ئیدارەی ئەو وەزع بکەن و هیچ هەموو شتێکیش بەرەو پاشەکشە ئەڕا بە قازانجی ئەوان وەسەیر وەزیرەکان بکە چی خوێندنی باڵات لە مێژووی وەزارەتی خوێندنی باڵا زۆرترین وەزیر کە هیچ پەیوەندیەکی بەوانەوتنەوە و ڕۆژێک هەر ڕۆژێک لە ئیدارە ئیشی نەکردووە یعنی ئەمە بۆ خۆی کارەسا پەروەردەش دیسانەوە زۆر باشتر نییە دکتۆریان سپاس دەکەم یەکینی کێڵێ مامۆساگەر بم بووری ڕۆلی مامۆسا لە بەرەو پێشبردننی زانکۆ چیە بێگومان مامۆساگێکە لە پایەکانی زانکۆ ئەتوانێت مامۆسا هەر خۆی باش بک پێما بێ ئەو ڕۆبەس خۆی باش بک بێت ناتوانێت ناسناوی مامۆسای زانکۆ هەڵبگرێ ئەوە کافیە واز لە شتی تر بێنێت بەڵام ئایا لە زروفێکە لە هەلومەرجێکا کە ئێمە هیچ هەموو شتێک بەهای لە دەستداوە من دایما لێم هیچ شتێک لە کوردستانە بەهای حەقیقی خۆی نەماوە ینی ئەڵێ مامۆسای زانکۆ کورە بڵێ ڕۆژنامەنووس کورە بڵێ نووسەر کورە بڵێ کەرتی تەندروستی کارەبا ئەمانە چی شتێکیان بەهای خۆی مەسەن بەهایەکی ماوە بووی پزیشک ئەندازیار گشتی نەبوو بە یعنی ئێمە کێشەکەمان چێت تەنها مامۆسای زانکۆنێ کەسێک جارێک قسێکی زۆر جوانی کرد وتی لە کوردستانە هەموو کەسێک ئەمە وەڵامی ئەو پرسیارێکی کرد کە لە دوایەوە دی ئەڵێ لە کوردستانە تەنیا شوێن تاکە شوێن کە کەسی شیاو لە شوێنی شیاو دانرابێتی کوردستانە هیچ شوێنێک نیە لە عالەمە پێ زۆرم پێسەیر و ئەمە بۆ ئەلێ لەبەرەوە هیچ دامەزراوەیەک هیچ موسسەیەک هیچ شوێنێک قیمەتی خۆی نەما بەهای خۆی لە دەستدا کە بەهای حەقیقی خۆی لە دەستدا شوێنەکە احتراما یعنی ئەمە بەگشتی قسەکەم کە بەهای حەقیقی خۆی لە دەستدا ئەبێ کەسێک بدۆزیتەوە کە بەهای حەقیقی خۆی لە دەستدا بۆی بتوانێت ئیدارەی بدات و بیباتە ڕێوە جا بۆیە لە شوێنێک کە وەزارەتێک کە سیستەمێک گەندەڵ بوو فاسد بوو نەیتوانی هیچ بکات پەرەی بە کولتوری دواکەوت دەست خۆش بێ تەنها زانکۆش تاوانبار نییە ببەڕێزان زانکۆ من دامە برادرانە لەن ئیعلام لەبەرەوەی لە پێشچاو بۆیە گشتی باسی ئیعلام و ڕۆژنامەنووس و چالاکوانی مەدەنی ئەمانە لەبەرەوە لە پێشچاون بەردەوام ئێمە لە ئیعلام لە تەلەڤیزیۆنەکان و ئەیبینین لە کەناڵەکان و ئەیبینین زانکۆش بەم شێوەیە تەنها تاوانبار نییە ئێمە کێشە گەورەمان لە کەرتی تەندروستیە ئێستا بڕۆ بۆ تەواریەکە تەسەور بکە من لە سوپاس بۆخوا کە 15 ساڵشەوە پێویستم بۆ خەستەخانەی کەلارە نەبووە مناڵ بوومە لە پۆلی شەشی سەرەتایی ڕۆیشتومە هەر ژن بە ئاباوە و پاڵنان و عارەقکردن و بورانەوە و ماوەیە پێش ئێستا ڕۆیشتم سەگەم زۆر خراپترە وەزعەکە ئەی بۆ باسی تەندروستی ناکەی ئەی بۆ باسی کارەبا ناکەی ئەی بۆ باسی ڕێگەوان بۆ ناکەی ئەی باسی خزمەتگوزاری بۆ ناکەی ئەی باسی نازانم کەواتە ئێمە سیستەمێکین بەڕاستی بەداخەوە سیستەمی سیاسی لەم وڵاتەیە سیستەمێکی گەندەڵە سیستەمێکی ماوەی بەسەر چووە کۆتایی هاتووە بۆیە ئەم سیستەمە وای کردووەتە لەبەرەوە هەر شتێک لە کۆمەلگا دوو دیوێ دیوێکی سیاسیە دیوەکەی شتێکی ترە پەروەردە ئایا پەروەردە سیاسی نییە پەروەردە دیوێکی سیاسەتە خوێندنی باڵا دیوێکی سیاست ئابووری گەورەترین پێگەنەری سیاسەتە ئەیکە تۆ کە دیوێکی گەنی بوو بە 150 گەنی و 150 تری چییە 150 تریش ئەوە بەرهمێنەیە کە ئێستا هەمانە و دەستخۆشیتانیەکەم زۆر بەشدارانی بەڕێز فۆرمێک لەناو ئەو وینەی بەردەستانە هەیە هەڵسەنگاندنەکەیە ئەوانەی کە پڕتان نەکرێت دەتوانن پڕیکەنەوە و ئەو پەڕەسپیانەی کە پێتانیاندا سوپاسانەکەین کە هەر پێشنیارێکتانەیە لەبارەی ئەمەوە
پێشنیارەکانمان بۆ بنووسن ئەگەر ناوی خۆتان و ژمارە مۆبایلیش بنووسن لەسەری باشترە لەبەرەوە دواتر ئەگەر مەسەلەن تێنەگەیشتنێکە بۆ توانن لەگەڵتانە گفتوگۆی بکەنەوە و یەکی دوو خولەک بە ئێوەشە دەمەکو پانێڵستی پانێڵەکە یاخود دیبەیتەکەمان بۆ ئەوەی وەکو پێشنیار تەنیا پێشنیاری لە ماوەی دوو خولەکە پێشنیاری ئێوە چییە بۆ ئەو بابەتەی کە لە بەیانیوە گەنگەشەیەکەین پێمان بڵێن بە کورتی لە ماوەی دوو خولەکە کاک دکتۆر فەرموو. دەستان خۆش بێ دووبارە دەستخۆشی بۆ هەموو لایەک بەڕاستی بابەتێکی زۆر گرنگ بابەتێکی زۆر هەستیار بابەتێکی زیندووە ئەکرێ چەندین دیبەیتی کە ئەکرێ چەندین کۆڕ و کۆنفرانسی تری لەسەر بکرێ و پێشنیازێک بەڕاستی ینی ئەوە کە هەندێک لە بەشداربووانی بەڕێزش ئاماژیان پێکرد حەقا دەرفەتێ بدرێت بەشدار بوو بتوانێت پەیامی خۆی بگەێنێ بەڕاستی بتوانێت عفوم کەیت پێشنیارتان لەسەر ڕۆڵی زانکۆ لە کۆمەلگا ینی بوو لەسەر ئەوە نەک لەسەر شێوازی بەڕێوەبردنەکە ئێمە گفتوگۆمان زۆر کرد بەڕاستی ینی من گەشتومەتە ئەو قەناعەتە کە زانکۆ لە هەرێمی کوردستاندا نەیتوانیوە بە ڕۆڵی خۆی هەستێ بەڕاستی هۆکارەکانمان زۆر باس کرد بەڵام هۆکاری سەرەکیش ئەوەیە کە دەستێوەردانێکی لە ڕادە زۆر بەدەر لە ئیشوکاری زانکۆ هەیە وا ئەکات کە زانکۆ نەتوانێت وەک پێویست بە ئەرکی خۆی هەڵسێ. مامۆستا ئاماژەی بۆ خاڵێکی زۆر جوان کرد ڕاستە یعنی زانکۆکانی ئێمە ێستا لە دۆخێکدایە جێ هەموو کەسیتیان نابێتەوە بەڕاستی هەموو کەس ناتوانێت لەوێ ڕۆڵی خۆی ببینێ هەموو مامۆستایەک ناتوانێت ڕۆڵی خۆی لەوێ ببینێ چونکە ئەوەی پێقبوڵ ناکرێت کە لە ناو زانکۆکانە ئەگوزەرێ بەڵام ئەمەش مانای ئەوە نییە کە ئێمە بێدەنگ بین و قبولی ئەو وەزع بکەین ئەتوانین ڕوبەڕووی بینەوە بە هەموو شەوەیەک ئەگەر هەر هیچمان پێ نەکرێ ئەزعف ئیمانەکە بەکاربێنین کە ئەبێت لە دڵەوە ڕقمان لەو دۆخە بێت لە دڵەوە ئەو ڕقەمان ئەومان پێ قبول نەبێت تاکو هەلێکمان بۆ بڕەخسێ لە هەلەکەدا بتوانین ئیشی خۆمان بکەین بتوانین زانکۆ بخێنەوە سەر ڕێچکەی خۆی تا بتوانێت خزمەت بە کۆمەلگا بکە و بتوانێت ڕۆڵی خۆی بگێڕێت لە گۆڕانکاریەکانی ژیانی کۆمەڵدا. زۆر سپاس. مامۆستا بێستون ڕاستپاردەی تۆ بۆ باشترکردنی ڕۆڵی زانکۆ لە کۆمەلگاکاندا ئەگەر لە ماوەی دوو خولەکە پێمان بڵێ. ئینسان تەسەووری ڕوون بێ دیارە ئەتر من تۆ ڕاستپاردە بە شیە دێ ڕاستپاردە دەی بەلایانی پەیوەندیدار یعنی تۆ من قەناعەتم بۆ یعنی زۆر ڕەشبینم لەسەرەوەی کە مەسەلەن دام و دەستگا و ئەوانەی کە بەرپرسیارەتیان هەیە چکە ئەوانەی کە تۆ مەسەن ڕاستپاردەی دەی پێ دێ و خۆی سەرچاوی قەیرانەکەیە یعنی ئەوەش کێشەیە ڕاستی تۆ ڕاستپاردە دەدەی بە کەسێک خۆی دروستکەری قەیرانەکەیە بەس دوجار ئێمە هەر قەناعەتمان بە مەسەلەی وردە ئومێد و مەسەلەی وردە هیوا وردە چالاکی و جم و جوڵەوانە هەیە من دوو وەکو هینێک هەر وەکو پێشنیارێکیش بێت ڕاستی شوێن زۆر گرنگە تۆ چالاکی لەکوێکەی یعنی ئێمە چەند جار بە شوێن ناڕاستەخۆ بۆ کەسانەمان وتووە خرکاکە تۆ ناتوانانی لە چێشتخانە و ڕێستۆران تا گفتوگۆی زانستی بکەی یعنی ئەم نەریتە بەس لە ناو کووردا هەیە یعنی کاکە کۆنفرانسە زانستیەکەی ئێمە بن بۆ لەندەن ئای دووسێ جار من بە کەسی دڵسۆزوانم بکاکە لە ئوتێلا گفتوگۆ ناکرێ کورکاکە توێژینەوەی زانستی لە ئوتێلا ناخرێتە پێشڕا ئەی بڕێزان چییە کاکە وەرە بۆ هۆڵەکەی خۆت بیکە کاکە تۆ زۆر گرنگە لە کوێ قساکەی لە چ مەکانێکا قسەکەی شوێن دیارەکە تۆ کەیت و چیت و چۆن قسەکەیت و قسەکە تا کوێ بڕەکە کاکە سەکۆ هەیە مینبەر هەیە یعنی بەڕاستی ناجۆری و ناجنسیەت و وەکو چۆن بڵێ نەشازیەکی زۆر لە مەسەلەدایە یعنی بۆ نمون ئێستا کاکە من دەستگام هەیە زانکۆم هەیە ئەم دەستگا ئەبێ فەزایەکی ئازادی ئەوی تیا بێ کارکتەرەکانی ناوەم زانکۆ خۆی قسە بکەن ئەمە ئەبەستمەوە بە پێشنیاری دۆمەوە بڕێزان ئازادی کار و ئازادی بیرکردنەوە و ئازادی نووسین و ئازادی هەڵوێست ئەمە ژەر دیسانەوە ماخاتەوە بەردەمەوەی کە مرۆڤ چۆن بتوانێت ڕۆڵ ببینێ یعنی ئێمە لە بەردەم مووقفێکین من حەزەکەم بۆی تەواو وازح بێت ئێمە لە ناو خەفەقانین تەنگە نەفەسیەکی زۆر زۆرەیە معنی ئێستا من وەکو مامۆستایەک مینبەرێک ما بێت و قسەی تیا بکەم بەس محاضەرەکەمە محاضەرەکەوەیە چکە ڕاستی هەوڵێکی زۆر گەورە و زۆر گشتگیر هەیە کە بۆ ئەوانەی کە ناکەونە ناو ئەو سیاقە گشتیەوە ناکەونە ژێر ئەو فەزا زاڵەوە کە هەیە تۆ بیرکردنەوەکەت نامۆیە دێت خزمەت بە دۆخەکە ناکە ئیتر لێرە و لەوێ ئەوانەیە بۆ نمونە ئێمە پارەکە یعنی بەداخەوە لە بارودۆخەکانە لە مەسەلەی ئەوەی بارودۆخی ئەوەی کە کۆبانیە و ئەوانە ئەو ڕووداوانە ڕوویدا تاوەکو گرتبوونەوەیەکمان ڕێکخست نییە هەرمان دوو بووین
کاکە گیان زانکۆکەمانە بێ ڕۆڵی لە مەسەلێکی سیاسی و نەتەوەی ئەوە هەبێت بە یەک دنیا کۆتوبەندەوە زانکۆکیاندا بە ئێمە گردبوونەوەیەک بکەین کاکە ئەو پار بوو پێرار بوو بۆ موچە گردبوونەوە ماکروتما کاکە داوای مافی خۆمانەکەین کورە کاکە زانکۆکیان کلیلدا بەڕووی ئێمە هەر قوفڵیان کرد من بە پۆلیسەکەم و دووتم کاکە بۆ زانکۆکە داقەیوتی ئەمرمان پێکراوە یعنی ئەم ڕەخنا تۆ ئەبێ ڕاستە و خۆ بەرواقعەکەکەوی یعنی تۆ ئینسان ئازادی پیشەی نەبوو یعنی من ئێستا ئەمەوێت ئایدیاکانم بیرۆکەکانم لەناو دەستگا زانستەکەی خۆما بگێنم بێم بۆ ئوتێلێک بیگەێنم بۆ بێم بۆ چێشتخانەیە بۆ شوێنێکی تر کە ناجۆرە لەگەڵ دەستگاکەی منە ئەم دوو هینەم هەیە من ئەو دوو شتە هەبێت ئەتوانم بیرۆکەم گێنم تر ڕاستپاردە ئاگاتیان ئاگات ئەو شتێکی سپاس دکتۆر فەرموو دووبارە دەستان خۆش وڵای من پێما بە قسەکان گشتی تر خۆتان چیتان بەباش زانێتوانن و پێشنیار سوودی لێ وەربگرن چی ئەمە چی برادران تەنها ئەوەیە من پێما بە کێشەی ئەساسی ئەمە گەر باسی ئەساسیات بکەین ئەبێ سیستەمی سیاسیەکە چاک بکەین سیستەمی سیاسیەکەش لە ڕاستیا زۆر هەڵدراوە تاوەکو ئێستا بەداخەوە ناتوانین بچووکترین شت لە سیستەمی سیاسیەکەمان دەستکاری بکەین چونکە ئەگەر سیستەمی سیاسی چاک نەکەی ئەمەکانی تر هەرچی چاکەی تا حەدێکە کە جێگەی ئومێدی هیچ کەسێکمان نییە و هەروەها ئەگەر بکرێ بۆ جارانی تر ئەگەر شتکرا لەسەر زانکۆ یا لەسەر هەر بوارێکی من پێم باشە بەرپرسانی زانکۆ بەرپرس بۆ مانایی بێت دانوێنشێت و بەشداری پێ بکرێ بەڕاستی چی لەسەر ئاستی وەزارەت بێیان لەسەر هەر ئاستێکی تر بەلاستی باڵاتر بێت بۆی توانێت گوێ بگرێ سپاسان قسە زۆرە لە ڕاستیا بەڵام پێما بە قسەمان زۆر کردووە و برادران قسەیان کردەوە توانن سوود لەوانەوە مامۆستا بێستن عەبدولکەریم دکتۆر دارا حەمید دکتۆر یادگاری سپاستان دەکەین کە سپاس بۆیەوە کە ئەمڕۆ لەگەڵمانە بوون ببوورن لە هەر کەم و کورتیەک ئەو کەمی کاتەی کە باسمانە کردبووە بوو زۆرتر کاتیەوە نەگرین دیارە بابەتەکە زۆرتر قسە هەڵەگرێ و ئێمە بەپێی ئەجێنداکە ڕێستێک یان برێکێکمان هەبوو لە بۆ پشووەرگرتن بەڵام بۆیە پێمان باش بوو بخێنە کۆتاییەوە لەبەرەوە